بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی عزیزی خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خواتان لێبێ. ئەمڕۆ سێ ڕۆژی مێژووی زۆر گرنگ لەم ڕۆماندا کۆبوونەتەوە. ئەمڕۆ وەرزی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان، زەنگی وەرزێکی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان لێ دەدرێت و دەرگای قوتابخانەکان بەڕووی فێرخوازان و فێرکاراندا دەکرێتەوە. هەروەها ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرزی پاییز و کۆتایی هاتنی وەرزی هاوینە و هەرم ڕۆژ دیاریکراوە بە ڕۆژی ئاشتی جیهانی. هەر سێ ڕۆژەکە پیرۆزەکەین لە تەواوی هاونیشتیمانیانی کوردستان و تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و تەواوی مرۆڤایەتی. ژمێ دەکەین ئاشتی و ئارامی و ئاسوودەی باڵکێشێ بەسەر تەواوی مرۆڤایەتی و وڵاتەکەماندا و وەرزی خوێندنیش بێتە وەرزی بەخۆداچوونەوە، وەرزی سەرکەوتن، وەرزی بە ئامانجگەیاندن و بە ئامانجگەشتنی تەواوی قوتابیەکانمان. هەروەها وەرزی پاییزیش ئومێدەکەین هەمووتان دوور بن لە خەزان و لە پاییز و بەڵام سەرلەبەری ژیانتان پڕبێ لە خۆشی و شادیەکانی پاییز و لە جوانیەکانی پاییز. خۆشحاڵم کە یەکەمین پەیوی پەخشی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ هەم لە وەرزی نوێی خوێندن و هەم لە وەرزی پاییزدا بەندە کردی و لەگەڵ برای بەڕێزم کاک جەلال ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەین بەرنامەی پەیامی ڕۆژ. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ڕووماڵی ئەم ڕۆمان لە کاتژمێر 8 سەر لە بەیانیوە لەگەڵ لێدانی زەنگی یەکەمین زەنگی خوێندنی ئەم ساڵ بە وەرزی خوێندنی ساڵی 2019-2020 لە خزمەتانن لەم ڕووماڵەدا تا و کاتێک کە دەگەینەوە وادەی دەستپێکردنی پەیامی ڕۆژ. بەڵام بەرنامەی پەیامی ڕۆژ لە کاتژمێر 8ەوە سەرقاڵە. ڕووماڵی یەکەمین زەنگ لە شار و شارژەکانی هەرێمی کوردستان لەگەڵ پەیامێرانمان لە خزمەتتانە دەبین و دەچینە لای ڕووماڵی کردنەوەی دەرگای قوتابخانەکاندا. پێشەوەی کە بچینە لای پەیامێرانمان یاخودەوە مەراسیمانەی کە لە شار و شارژکە جیاوازەکاندا دەکرێت، بەیاننامەی یەکێتی مامۆستایان بە بۆنەی یەکەمین ڕۆژی دەستپێکی خوێندن دەخوێنینەوەکە. بەیاننامەی یەکێتی مامۆستایانی کوردستان بە بۆنەی ساڵی تازەی خوێندنەوە. مامۆستایانی خۆڕاگر و دڵسۆز، قوتابیان و خوێندکارانی خۆشەویست، لە 21 ئەیلولدا یەکەم زەنگی ساڵی خوێندنی 2019 و 2020 لێ دەدرێت. هەمومان دەزانین ئەوە ساڵێکی تازەیە و دەخرێتە سەر خەرمانی پەروەردە و فێرکردن و زانست و زانیاری کۆمەلگاکەمان بەگشتی و ئەو چاوگەشت و لاوە خوێنگەرمەکانمان بەتایبەتی. بۆ بۆنەوە یەکێتی مامۆستایانی کوردستان بە واجبی خۆی دەزانێت هەر لە دەستپێکەوە پیرۆزبایی لە یەکە بە یەکەی مامۆستایان بکات و گوڵی ڕێز و وەفاداریشیان پێشکەش بکات. هەروەها پیرۆزباییش لە تەواوی قوتابیان و خوێندکارانیش بکات و بە هیوایەوەی ئەم ساڵێکی جیاواز بێت لە ڕووی پەروەردەی و زانستی و معریفیەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو. بەم بۆنە بەرز و پیرۆزەشەوە دەخۆزینەوە و جەخت لەسەر کۆمەڵێک داواکاری بنەڕەتی دەکەینەوە کە بڕوای تاوامان بەوە هەیە بە جێبەجێکردنیان دەگەینەوە پرۆسەیە ئەو پرۆسەی لەم سەردەم و بۆ ئایندە پێویستمان پێێتی. لەو بارەیەوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پێداویستیەکانی هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا لە بوجە و ئیمکانیاتی مادی پێویست فراهم بکات. چارەنووسی پاشەکەوتی زۆرم لێ یەکلایی بکاتەوە. میلاک و پسپۆڕی پێویستدا بمەزرێنێت و لەو بارەیەوە خزمەتی وانەبێژان لە بەرچاو بگرێت. مامۆستایانی گرێبەست بەپی ڕێنماییەکان و خزمەتی شایستەیان بکرێنە هەمیشەی. ڕاگررتنی پلە بەرزکردنەوە هەڵبگرێت و پرۆسەکە بەپی یاسا خزمەتی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 و هەموار کراوەکان دەست پێ بکاتەوە. بایەخی تەواو بدرێت با خوێندنی کوردی لە ناوچە دابڕێنراوەکان، چونکە ئەو پرۆسەیە عاملی بنەڕەتی چەسپاندنی کوردستانیەتی و دەڤەرانەیە. هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەوڵەکانیان زیاتر و چڕتر بکەنەوە لە پێناو بەرجەستەکردنی باشترین هەماهەنگی بەتایبەت لە ڕووی پرۆگرام و پێویستیەکانی بازاڕی کار و ئەو پسپۆڕیانەی پەیوەستن با پرۆسەی پەروەردە و بوارەکانی تری ژیانی کۆمەلگا. مامۆستایان هەروەک چۆن خۆڕاگر و پش و درێژ بوون لە دوای ڕاپەڕینیشەوە ڕوبەڕووی چەندین گرفت بوونەتەوە کەچی بەرگەیان کرد. ئەم ساڵیش دەبێت زۆر بە گرم و گوڕیەوە هەڵمەتی پەروەردە و فێرکردن دەست پێ بکەن و تا دەگەینە دوا ڕۆژی ساڵی خوێندن سارد نەبنەوە، چونکە ڕاستیەکەی حاشا هەڵنەگر هەیە و هەر مامۆستا سەرمەشقی گۆڕانکاریەکان بووە دەبێت. دایکان و باوکانیش خەمخۆرانە مامەڵە لەگەڵ مامۆستایان و ناوەندەکانی خوێندن بکەن بۆ خزمەتکردن و پێگەیاندن و تێگەیاندنی منداڵەکانیان. لە هەوڵی ئەوەدا بن باشترین پەیوەندی دروست بکەن و مامۆستا بە کەسوکاری خۆیان بزان و قوتابخانە و خوێندنگاکانیش بە ماڵی دووەم هەژمار بکەن. بەڕێزان و خۆشەویستان، یەکێتی مامۆستایانی کوردستان باوەڕی بەوە هەیە کە تەنها پەروەردەی باش فاکتۆری گۆڕانکاریە باشەکانە. لە دەرەوەی ئەو پرۆسەی هەرچی هەبێت هەر بە ناکامەڵی دەبێت. بۆیە هەمیشە و بەردەوام دروشمی ئەوە بووە فێرکردن باشە بۆ هەمووان. کاری جدیشی بۆ کردووە و بەردەوامیش دەبێت.
لەو بارەیەوە خۆمان بە هاوبەشی کردارێکی لایەنە پەیوەندیدارەکان دەزانین و ئامادەی هەموو جۆرە هاوکاریەکین. جارێکی تر پیرۆزبای دەستپێکی ساڵی تازەی خوێندن لە خەڵکی کوردستان بەگشتی و مامۆستایان و قوتابیان و خوێندکاران بە تایبەتی دەکەن هەر بژین و سەرکەوتوو بن یەکێتی مامۆستایانی کوردستان مەکتەبی سکرتاریەت. بینەرانی ئازیز، سەرەتا دەچینە لای لا هەولێر. پێم وایە کۆنگرێ ڕۆژنامەنووسی ئامەراسیمێکی تایبەت باکردنەوەی یەکەمین قوتابخانە لە هەولێر هەیە بۆ ئەمڕۆ کە وەزیری پەروەردە لەوێ ئامادە دەبێت. ئەگەر وێنەکان ئامادە بن ڕاستەوخۆکە دەچینە لای هەولێر با پێکەوە بینەری مەراسیمی کردنەوەی یەکەم دەرگای خوێندن لە هەولێر بین. فەلسەفە و فەرهەنگی زانست و پێشکەوتن و پێکەوە ژیاندا لە هەڵەبجەی بازووی هێزی شۆڕشی نوێ و نەریتی نەفساوەی کوردبووندا بەدڵ هیوای ساڵێکی لێوان لێو پڕ لە کۆش و
هەڵکشان ساڵێکی پڕ لە بەخشش. مەراسیمی هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان دەست پێ دەکەن. ئەمە دووەمە. ساتی دەستپێکردنی مەراسیمی لێدانی زەنگی ساڵی نوێخوێندنی ساڵی 2019. بۆ ئەو بەها باڵایانە پێویستە ئێوەی بەڕێز وەک هەمیشە بە ویژدانێکی زینووەوە ببنە کۆڵەکەیەکی بەهێز و پاراستنیان. خوێندکاران و قوتابیانی ئازیز، لە قوڵایی دڵمانەوە پیرۆزبایی گەرمتان لێ دەکەین. شاناز و شکۆمەند بن بەوەی کە لە هەرێمی کوردستان بەدی هاتووە لە پێشکەوتن و سەرکەوتن، چونکە زادەی ساڵانێکی زۆرە لە قوربانیدان و کۆشش. بە دڵنیاییەوە ئەم شانازی و سەرکەوتنانە بە پێداگری ئێوە لەسەر خوێندن و پابەندبوونتانە بە ڕێنماییەکان و گوێڕایەڵی مامۆستا بەڕێزەکانتان. ئەوە لە بیر نەکەن کە ئێوە ئەمانەت هەڵگر و ئاڵا هەڵگری گشت دەستکەوتەکانی ڕابردوو ئێستا و داهاتوون. سەرباری ئەوەش پێویستە بەردەوام و هۆشیار بن. سەبارەت بەوەی کە ئامانجی کەرتی پەروەردە هەر لە بنکەوە تا لووتکە بۆ تێگەیاندن و پێگەیاندنی ئێوەینەوەی دواڕۆژە، بۆیە ئێوەش ئامادە باش و پابەندبوونتانی بۆ دەربڕن. کەس و کاری سەربەرزی خوێندکاران و قوتابیانی خۆشەویست، بەڕاشکاویەوە دەربڕی ئەو ڕاستیە ئەبین کە ئەرکی وەزارەتی پەروەردە بەگشتی و دەستەی مامۆسایان بە تایبەتی خۆی لە پەرەپێدان بە خۆشەویستی بۆ خوێندن و چاندنی تۆوی ڕۆشنبیری و زانست و زانین لە مناڵیەوە تا گەورەبوون دەبینێتەوە کە بێشک ئەم کارە بەبێ هاوکاری بەردەوامی ئێوە هەم نەکردەیە و هەم ئاڵۆز و ئەستەمە. داواکارین لە پێناوی ڕەخساندنی ژینگەیەکی لەبار بۆ سەرپێخستنی نەوەیەکی بە ئاگا و زیندوو هاوکار و پشتیوانمان بن. ئێمەش وەک پەروەردەکاران دڵنیایی دەدەینە هەموو لایەک کەوا بە هەموو توانایەکمانەوە بە هاوکاری مامۆسایانی بە ئەزمون و خەمخۆرانی پەروەردە لە هەوڵی بوژانەوەی کەرتی پەروەردە دابین و پەروەردە بخەینەوە سەر ڕێڕەوێک بێشل بوونەوەی هەنگاوەکانی هەمیشە لە سەرکەوتن دابێت و بەرهەمهێنەری مرۆڤ بێت بە هەموو واتاکانیەوە. جارێکی تر هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ هەموو لایەگە خوازین. لە کۆتاییدا بە پێویستی دەزانم زۆر سوپاسی بنەماڵەی حاجی محەممەد بامۆکی بکەم کە لە ساڵی 90ەکانەوە ئەم پارێزگایەوە ئەم شارە لەگەڵ زەوی تەخت کرابوو. ئەم بنەماڵە بەڕێزە لە خەمی پەروەردەدا بوون بۆ سەرپێخستنەوە و بنیادنانەوەی ئەم شارە سەرەتا ئەم قوتابخانەیە کە ئێستا زەنگمان لێدا دروستیان کردەوە و بەڕووی مناڵانی ئەم شارە کردیانەوە. پاشان کتێبخانەی گشتیان لەم شارەدا دروست کرد و هەمووشتان ئەزانن پارساڵ باخچەی ساوایانی شەونم ڕوخێنراوە دروست کرایەوە بە جوانترین دیزاینی سەردەم و بە تەواوی پێداویستیەکانەوە خستیانەوە خزمەتی مناڵانی ئەم پارێزگایە. و ئێستەیش بینای قوتابخانەی شاهۆی بنەڕەتی لە سەردەستی ئەم بنەماڵە بەڕێزە ڕوخێنراوە و دروست ئەکرێتەوە و بە جوانترین دیزاینی سەردەم و بە تەواوی پێداویستیەکانەوە ئەخرێتەوە خزمەتی مناڵانی ئەم پارێزگایە و وەکو نەریتێکی پاگراگرتنی ژینگەی کوردستان، یەکتر قبولکردن و پێکەوە ژیان، پەرەپێدانی خۆشەویستی و توانامرۆیەکان بگرن. بۆ ئەو بەها باڵایانە پێویستە ئێوەی هێژا وەک هەمیشە بە ویژدانێکی زیندوو ببنە کۆڵەگەی بەرزی پاراستن و ڕاگرتنیان. کە سوکاری سەربەرزی قوتابیانی خۆشەویست، ئەرشی وەزارەتی پەروەردەیە بەگشتی و دەستەی مامۆستایان بە تایبەتی
خۆی لە پەرەپێدان بە خۆشەویستی بۆ خوێندن و چاندنی تۆی ڕۆشنبیری خوێندن لە ماڵەوە ببینێ کە بێشک ئەم کارە بەبێ هاوکاری و بەردەوامی ئێوە نابێت و ئەمەش ئاڵۆستر و ئەستەمە و داواکارین لە پێناو ڕەخساندنی کەشێکی شایان و پێگەیاندنی نەوەیەکی بە ئاگا و زیندوو هاوکار و هەماهەنگ بن. قوتابیانی ئازیز، لە قوڵایی دڵمانەوە پیرۆزبایی گەرمتان لێ دەکەین. شاناز و شکۆمەند بن بەوەی کە لە هەرێمی کوردستان بەدی هاتووە و لەو پێشکەوتن و سەرکەوتنە، چونکە بەرهەمی ساڵانێکی زۆر لە قوربانیدان و کۆششە. بە دڵناییەوە ئەو کاروانە بە بەردەوامی و پێداگیری ئێوە لەسەر خوێندن و پابەندیتان بە ڕێنماییەکان بە فێربوون و گوێڕایەلی مامۆستا بەڕێزەکانتان بەردەوام دەبێت. ئەوە لەبیر نەکەن کە ئێوە ئەمانەت هەڵگر و ئاڵا هەلگری گشت دەستکەوتەکانی ڕابردوو و ئێستا و داهاتوون. سەرباری ئەوەی پێویستە بەردەوام هوشیار بن سەبارەت بەوەی کە ئامانجی کەرتی پەروەردە هەر لە بنکەوە تا دەگاتە لووتکە بۆ گەیاندن و پێگەیاندنی ئێوەینەوەی دوا ڕۆژە. بۆیە ئێوەش ئامادە باش و پابەتبوونتانی بۆ دەرببڕن. لە کۆتاییدا دڵنیایی دەدەینەوە کە هەمولایەک کەوا بە هەموو توانایەکمانەوە لە هەوڵی بوژانەوەی کەرتی پەروەردە بخەینە سەر ڕاڕەوێک بێ شلبوونەوەی هەنگاوەکانی، هەمیشە لە سەرکەوتندا بێت و بەرهەمهێنەری مرۆڤ بێت و بە هەموو تواناکانیەوە. هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ هەمولایەک دەخوازین بەرەو کوردستانێکی بەهێز. زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێز مامۆستا دێر بەڕێوەبەری پەروەردەی قەزای ناوەندی هەولێر. میوانە بەڕێزەکان، تیپی چالاک و قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر سەر بە هەرمێکی ونریان ئامادەکرد و پێشکەشتان دەکەن. هەروە ئێستا داوا لە میوانەکان دەکەین بفەرمون بۆ لێدانی زەنجی کردنەوەی قوتابخانە. با بەڕێزیان بفەرمون. میوانەکان دەکەم و هیوادارم ساڵێکی پڕ خێر و خۆشی بێ بۆ هەموو لایەک. ئەمە شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە و بۆ بنەماڵەی بڕیاری شەهید ئاسۆ و بۆ بنەماڵەی سەرجەم شەهیدانی ڕزگاری خوازی کوردستان کە یەکەم زەنگی خوێندن لە قوتابخانەیەکی هەژارنشین و بنەماڵەی شەهیدان لێ دەدرێت و داواکارم لە بەرپرسان و هەروەها لە بەرپرسانی پەروەردە کە ئاوڕێکی جدیتر بدەنەوە لەو گیر و گرفتانەی کە بوونەتە ئاستەنگ لە بەردەم پرۆسەی خوێندن و هەروەها بەرەو پێشبردننی خوێندن و ئەمەوێت دەستخۆشی لە کۆمپانیای ئەسێ بکەم جارێکی تر کە هەستاون بە دابینکردنی قرتاسیە بۆ قوتابێ خۆشەویستەکانمان دەستخۆشیان لێ دەکەم. جارێکی کا بەخێر بێن سەر و سەرچاومان داوا لە بەڕێز مامۆستا دڵشاد دەکەم بە ڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارێک. سپاستانەکەم بەخێر بێن جارێکی کە. بینەرانی عزیز، تاوە کاتێک کە دەچینەوە لای وتاری بەڕێوەبەری گشتی هەر پارێزگایەک هەبێت کە تێیدا وتار دەخوێنێتەوە، دەچینە لای میوانێکمان کە لێرە لە شاری سلێمانی لە ستۆدیۆکانی سلێمانی هەمانە. ببوورە دیارە پێشەوەی کە بچینە لای میوانەکەمان وتەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە بەڕێز مامۆستا دڵشادە وتەکانی ئەویش پەخش دەکەین، دواتر دەچینەوە لای میوانەکەمان. مامۆستایانی بەڕێز سەرپەرشتیاران بەخێراتنتان دەکەم.
بە شادمانیەکی بێسنوورەوە ئەمڕۆ لە پێشوازی ساڵێکی نوێی خوێندندای بەدڵ هیوای ساڵێکی لەوان لێو لە کۆشش و هەڵکشان و ساڵێکی پڕ لە بەخشش و سەرکەوتن و ساڵێکی پڕ لە گەشەسەندن و نماکردن دەخوازین لەژێر سێبەری پرەنسیپە جێگیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێزان پەروەردەکاران، دەستەی کارگەری قوتابخانەکان، مامۆستایانی بەڕێز و سەرپەرشتیاران، پیرۆزبایی ساڵێکی نوێی خوێندن لە هەموو لایەکتان دەکەین. وەزارەتەکەی خۆتان، وەزارەتی پەروەردە، ڕۆڵ و کاریگەری دڵسۆزانەی ئێوەی بەڕێز لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن لە بەرچاو گرتووە و سوپاستان دەکەین. لە دەستپێکی ساڵی نوێی خوێندندا لە پێناو ڕەخساندنی کەشێکی لەبار دڵنیاییتان دەدەینێ کەوا وەزارەتی پەروەردە سوور دەبێت لەسەر هەوڵە بەردەوامەکانی خۆی بۆ دەستەبەرکردنی گوزەرانی شایستە و بەرەودان بە سەرمایی تواناسازی مامۆستایان. داواتان لێ دەکەین لە ئێستاشدا هەمان ڕۆڵبگێ ڕوونمایی پەرەپێدان و باڵاکردنی کەرتی پەروەردە بن لەسەر بنەمای بارگاویکردن و گۆشەگیرکردنی ڕۆڵەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی دەست بگرین بە بەها کۆمەڵایەتیەکان و بەها بەرزەکانی تری وەکو خۆشەویستی خاک و نیشتیمان و سەروەری یاسا و پاراستنی مافی مرۆڤ و پاکڕاگرنی ژینگەی کوردستان و یەکتر قوبوڵکردن و پێکەوە ژیان و پەرەپێدانی خۆشەویستی و توانامرۆیەکان. بۆ ئەو بەها باڵایانە پێویستە ئێوەی بەڕێز وەک هەمیشە بە ویژدانێکی زیندوو بنە کۆڵەکەی بەرزی پاراستن و ڕاگرتنیە. بەڕێزان، کەسوکاری سەربەرزی قوتابیان و خوێندکارانی خۆشەویست، بەڕاشکاویەوە دەڕبڕی ئەو ڕاستیە دەبین کە ئەرکی وەزارەتی پەروەردە بە گشتی و دەستەی مامۆستایان بە تایبەتی خۆی لە پەرەپێدان و بە خۆشەویستی بۆ خوێندن و چاندنی تۆی ڕۆشنبیری خوێندن لە مناڵیەوە تا گەورەبوون دەبینێتەوە کە بێشک ئەم کارە بەبێ هاوکاری و بەردەوامی ئێوە هەم نەکردەیە و هەمیش ئاڵۆز و ئەستەمە. داواکارین لە پێناو ڕەخساندنێکی کەشێکی لەبار و سەرپێخستنینەوەیەکی بە ئاگا و زیندوو هاوکار و هەماهەنگمان بن. قوتابیان و خوێندکارانی خۆشەویست، لە قوڵایی دڵمانەوە پیرۆزبایی گەرمتان لێ دەکەین. شانازی دەکەین، شانازی و شکۆمەندین بەوەی کە لە هەرێمی کوردستان بەدی هاتووە لە پێشکەوتن و سەرکەوتن، چونکە زادەی ساڵانێکی زۆر لە قوربانیدان و کۆششە. بە دڵنیاییەوە ئەو کاروانە بە بەردەوامی و پێداگیری ئێوە لەسەر خوێندن و پابەندبوونتان بە ڕێنمایەکانی فێربوون و جۆراڵی بۆ مامۆستا بەڕێزەکانتان بەردەوام دەبێت. ئەوە لەبیر نەکەن کە ئێوە ئەمانەت و هەڵگر و ئاڵا هەڵگری گشت دەستکەوتەکانی ڕابردوو و ئێستا و داهاتوون. سەرباری ئەوەی پێویستە بەردەوام هوشیار بن، سەبارەت بەوەی کە ئامانجی کەرتی پەروەردە هەر لە بنکەوە تا دەگاتە لوتکا بۆ تێگەیاندن و پێگەیاندنی ئێوەی نەوەی دوا ڕۆژە. بۆیە ئێوەش قوتابیان و خوێندکارانی خۆشەویست ئامادەباشی و پابەندبوونتان بۆ ڕێزگرتن لە مامۆستایان و فێربوون گرنگە دەری ببڕن و ڕێزی لێ بن. لە کۆتاییدا دڵنیایی دەدەینە هەموو لایەک کەوا بە هەموو توانایەکمانەوە بە هاوکاری پەروەردەکاران و بە ئەزمونەکان دڵسۆزانی بواری پەروەردە لە هەوڵی بژاندنەوەی بەردەوام دابین بۆ کەرتی پەروەردە و پێویستە بە هەنگاوەکانمان هەمیشە لە سەرکەوتن دابین و بەرهەمهێنەری مرۆڤ بین بە هەموو واتەکانیەوە. هیوای سەرکەوتن و بەردەوامی و هەموو لایەک دەخوازین. بە هەمووان هیوام وایە بەرزی پەروەردە و پەروەردە بەرە و پێشکەوتن و سەرکەوتن بەرین و زۆر سوپاس و سوپاس بۆ ئامادە بوونتان و دووبارە سوپاس. زۆر سوپاس بۆ مامۆستا دڵشاد بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی. ئێستاش بەڕێز کاک ئازاد حەمەئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی با بفەرموون بۆ پێشکەشکردنی وتارەکەیان. منای خۆی بەخشندە و میهرەبان، ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست سەرپەرشتیاران بەڕێوەبەری گشتی پەروەردە سلێمانی، مامۆستایان، خوێندکاران، خانەوادەی سەربەرز و سەربڵندی کاکە بڕیار و شەیدا سۆ، خوێندکارانی خۆشەویست، خانەوادەکانیان،
ڕاگەیانکارانی خۆشەویست بەیانیتان باش لە پایتەختی ڕۆشنبیری سلێمانی کە ئەمڕۆ یەکەم زەنگی خوێندنی ساڵی 2019-2020 لە قوتابخانەی بڕیاری شەهید ئاسۆ ئەم زەنگە لێ ئەدرێ پیرۆزبایی لە سەرجەم خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران و دایکان و باوکانی خوێندکاران بەگشتی دەکەین. ئومێ دەکەین ساڵی نوێی خوێندن ببێتە ساڵی پێشکەوتن پەرەپێدانی زانست و زانیاری لە هەرێمی کوردستان و تێپەڕاندنی هەموو ئەو ناخۆشی و نەهامەتیانەی لە ساڵانی ڕابردوو لە شەڕی داعش و قەیرانەکان ڕوبەڕووی سەرجەم وەزارەتەکان و بە تایبەتیش وەزارەتی پەروەردە بووەتەوە و هاوشان لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی زۆرترین ناخۆشی بە مامۆستایان و خوێندکارانی هەرێمەکەمان. دنیان هەموو لایەک ئاگادارن کە زانست و زانیاری کە لە بنەمای ئەساسی و پایە گرنگەکەی وەزارەتی پەروەردەیە و هەموو پێشکەوتنەکان لە ڕێگای پەروەردەوە دەبێ و بەرقەرارکردنی زانست زانیاری پێشکەوتن و بەرقەرارکردنی حکومڕانیەکی ڕەشید بەرقەرارکردنی پەیوەندیەکی بتەوی کۆمەڵایەتی ناوخۆیی و هەموو لایەنەکان پتەوکردنی پەیوەندیەکی نێوان ناوخۆ و وڵاتانی دەرەوە دیبلۆماسیەتێکی باش سیاسەتێکی باش ئەمانە هەمووی سەرەتاکەی لە پەروەردەوە دەست پێەکە. ومێ دەکەین ئەم ساڵی خوێندن تێپەڕانی هەموو قەیرانەکانی پێشوو بوو بێ و هەموو خوێندکارانی ئازیز و خۆشەویست هەموو مامۆستایان هەموو سەرپەرشتیاران ئەم ساڵ لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگای کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و دوای تێپەڕاندنی هەموو ناخۆشیەکان ومێ دەکەین قەرەبووی هەموو ڕابردوەکانیان بۆ بکرێتەوە و سیستەم و سێکتەری پەروەردە بچێتە قۆناغێکی نوێی پێشکەوتنەوە و بتوانرێ هەموو ئەو کەم و کوڕیانەی چی لە خوێندنگاکان هەیە و چی لە موچەی مامۆستایان و فەرمانبەرانە هەیە و لە چی لە خزمەتکردن و پێدابینکردنی پێداویستیەکانی خوێندکاران هەیە ومێ دەکەین کابینەی نوێ گرنگیەکی تەواوی پێبدا بۆی وەکو وتمان پایی گرنگی پێشکەوتنی وڵاتەکەمان وەزارەتی پەروەردە و لە دەستپێکەکەی لە خوێندکاران و لە شێوازی پەروەردەکردنی خوێندکارانەوە دەست پێەکە. جارێکی تر بە ناوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی حکوومەتی خۆجێیەتی سلێمانیەوە پیرۆزبایی لە هەموو لایەک دەکەین. ومێ دەکەین ساڵی خوێندنی 2019-2020 ساڵی پێشکەوتنی زیاتری زانست و زانیاری بێ. زۆر سپاس بۆ هەموو لایەک. بینەرانی عزیز دووبارە سڵاتان لێبێت لە لێرەوە جارێکی تر قسە لەسەر ساڵی نوێی خوێندن و ئەو کۆسپول لە پەرانی لە بەردەم خوێندنی ئەم ساڵدا هەیە و دوجار کابینەی نوێش یا وەزیری نوێ دەتوانێت چه گۆڕانکاریەک لە پرۆسی خوێندنان بکات. ئەم بابەتانە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا گۆران عەبدولقادر سەرپەرشتیاری پەروەردەیی تاوتوێ دەکەین. مامۆستایان بەخێر بێ. زۆر سپاس. زۆر سپاس بەڕێز. ئەگەر لێەوە دەست پێکەین مامۆستا ئەم ساڵ بۆ وەرزی نوێی خوێندن چەند قوتابی چەند مامۆستاوە چەند خوێندنگامان دەرگاکەیان کراوەتەوە بە ڕووی خوێندکاراندا. پێشەکی بە بۆنی وەرزینەوەی دەستپێکی وەرزینەوەی خوێندنەوە پیرۆزبایی خۆم ئاڕاستی سەرجەم مامۆستایانی بەڕێز و سەرپەرشتیاران و خوێندکاران و قوتابیانی خۆشەویستەکەم. هەڵبەتە ئەم ساڵ بە پێی ئامارەی کە لەبەردەستمانایە 1,800,000 قوتابی خوێندکار پەیوەندیەکەنەوە بە خوێندن و بە خوێندنگاکانەوە. 150,000 مامۆستا داوامی فەرمی خۆیان دەست پێەکەن و نزیکەی 7,000 قوتابخانەمان هەیە کە داوامی تیا دەست پێەکات لە ساڵی نوێی خوێندنە. هیوادارم ئەم ساڵی نوێی خوێندن ساڵێک بێت ساڵێکی پڕ لە سەرکەوتن و کۆشش بێ بۆ قوتابیان و بۆ خوێندکاران و دوور بێ لەو کێشە و گرفتانی کە لە ساڵانی ڕابردوو ڕویان داوە و هیوادارین کە کابینەی نوێی حکوومەت ئاوڕێک لە وەزارەتی پەروەردە باتەوە و گرنگیی تایبەت با بە سێکتەری پەروەردە و ئەو کێشە و گرفتانی کە تایبەتە بە سێکتەری پەروەردە چارەسەریان بکە و هەوڵی چارەسەریان بۆ بدۆزنەوە کە کۆمەڵێک کێشە و گرفتی ساڵانی ڕابردوو هێشتا هەرما و کاریگەریان لەسەر پرۆسەی پەروەردە
دروست کردووە لە بۆ ساڵانی داهاتوو ژێشتا هەر بەردەوامە بێ هیوادارین کە ئەو کێشانە بەرەو کۆتایی بڕوات. زۆر باشە مامۆستا گۆران جەناب تاوانکو سەرپەرشتیارێکی پەروەردەی ئەوەی کە ئێمە و بینەر لەوە چی ئەیبینێ جیاوازی گۆڕینی وەزیری پەروەردەی پێشووە و ئێستا وەزیرێکی نوێمانەیە. جەنابتان چ جیاوازی و گۆڕانکاریەک لە وەرزی نوێی خوێندن کە ئەمڕۆ زەنگەکەی لێدرا لەگەڵ وەرزی نوێی خوێندنی ڕابردوو ساڵی ڕابردووە بینن و کامانە ئەو گۆڕانکاریانی کە پێویستە خوێندکار بیزانێ و بزانێت کە ئەم ساڵی بە ساڵێکی پڕ لە ئومێد و پڕ لە گۆڕانکاریەوە بەسەرەبە. هەڵبەتە ئێمە ئەگەر دیراسی هەموو حکوومەتەکانی دنیا بکەین هەموو حکوومەتێک یا هەموو وڵاتێک سیاستێکی پەروەردەی تایبەت بەخۆی هەیە ئەم سیاستە نابێت بە گۆڕانی وەزیرەکان گۆڕانکاری بەسەرا بێت. ئێمە بە گۆڕانی وەچێک بە وەچێکی تر پێمان وانە کە گۆڕانکاریی ڕیشەی لە سێکتەری پەروەردەیە دروست بێت. هەڵبەتە ئێمە بە گۆڕانی وەزیری تازە کە بەڕێز دکتۆر ئالان حەمە سەعیدە ئێمە دەستخۆشی لەکەین کە هاتوتە پێشەوە بۆ ناو مامۆسایان و بە شێوازێکی زۆر سادە لەگەڵ مامۆسایانە گفتوگۆکات و لە کێشە و گرفتەکانیانە کۆڵێتەوە لە سێکتەری پەروەردە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە هەموو گروپەکانی مامۆسایانە بەشدارە ینی بە شخصی خۆی بەشدارە و جوابی پرسیارەکان و کێشەکانی مامۆسایانەیەتەوە کە ئەمە باڵین کۆمەڵە شتی سادە و لاوەچین کە بەڕێز جەنابی وەزیر دەستی خۆش بێ هاتوتە پێشەوە بە شێوازێکی دڵسۆزانە لەگەڵ مامۆسایانە ئاڵوگۆڕی گفتوگۆ و کێشەکانە کات بۆ ئەوی لە نزیک و ئاگاداری کێشەکانی سێکتەری پەروەردە بێ. بەڵام کێشەی سەرەکی سێکتەری پەروەردە کێشەی فەلسەفەی پەروەردەی و سیاسەتی پەروەردەیە کە تایبەتە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کابێ ئەم سیاسەتە پەروەردەی تایبەت بێ بە واقعی کۆمەلگای کوردیەوە نەک سیاسەتێکی پەروەردەی کە لاسایی وڵاتانی ڕۆژئاوا و وڵاتانی باڵین پێشکەوت و کاتەوە لە ڕووی منهجەکەیانەوە لە ڕووی منهجی علمیەوە مشکلەمان نییە بەڵام لە ڕووی فەلسەفەی پەروەردەیەوە ئێمە کۆمەلگاکەی خۆمان تایبەتمەندی خۆی هەیە پێویستە ئەم فەلسەفە پەروەردەی تایبەت بە کۆمەلگای کوردی خۆمان نەک فەلسەفەیەک بێت لە منهجێکی ئەڵمانی لە وڵاتانی ڕۆژئاوا بۆمان بێنن. ئێمە لە ڕووی زانستیەوە هیچ کێشەیەکمان نییە بە پرۆگرامی خوێندنمان پرۆگرامێکی زانستی بێ و لە وڵاتانی ڕۆژئاوا بۆمان بێ بەڵام با فەلسەفەی پەروەردەیەمان فەلسەفەیەک بێت تایبەت بە تایبەتمەندی کۆمەلگای کوردەواری خۆمان کە کۆمەلگای کوردەواری خۆمان زۆرینەی زۆری مسلمانن پێویستە ئەم فەلسەفە پەروەردەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام و هەڵبێنرێت و دابڕێژرێت بەڵام بەداخەوە ئێستا ئەو فەلسەفە پەروەردەی کە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان پێڕەویەکات فەلسەفەیەکی ئەلمانیە ئەوێت تاکەکانی کۆمەلگای کوردی بەرەو ئەلمانیەت بەرێ ئەگەر سەیری پرۆگرامەکانی خوێندن بکەین منهجی ئاین یا پرۆگرامی ئاین لە ناو قۆناغەکانی خوێندنە بەرەبەرە کەمەکرێتەوە لا ئەبرێ منهجێکیانداناوە یا پرۆگرامێکیانداناوە بە ناوی ئاین ناسی کە ئەم پرۆگرامە بە شێوازێکی لاوەکی باسی ئاینی پیرۆزی ئیسلامەکە و ئاینەکانی تریشی هێناوە وەکو ئیسلام دایناون و یەکەوەیەکە ئایان ناسینە بە تاکەکانی کۆمەلگا کە ئێمە مەبەستمان لەوەیە ئەبێ سیاسەتی پەروەردەیی گرنگیشی تایبەت با بە کۆمەلگای کوردەواری خۆمان و گرنگیش تایبەت با بە بیرروباوەڕ و ئاینی پیرۆزی ئیسلامی هەموو کۆمەلگای کوردی بەڵام بەداخەوە سیرەکەین منهجی پرۆگرامی خوێندن گرنگی پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لابراوە لە منهجەکانی خوێندنی هەموو قۆناغەکانە و ئێستا ئەیانەیە پرۆگرامیشتر بخەنە شوێنەکەی بە ناوی بەها کۆمەڵایەتیەکان یا بە ناوی ئاین ناسی کە ئەمە یەکێکە لە کێشە و گرفتەکان کە تایبەتە بە فەلسەفەی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هیوادارین کە ئەم کێشەیە چارەسەر بکرێەوە لە ڕێگای ڕێکخراوی یەکێتی مامۆسایانی کوردستانەوە لەگەڵ وەزیر جەنابی وەزیر دانیشن و قسەی لەگەڵاکەن کە ئەم کێشەیەمان بۆ چارەسەر بکەن بێزگە لەو کۆمەڵی کێشە و گیرگرفتی تایبەتمان هەیە بە میلاکی مامۆستا کەمی میلاکی مامۆستا لە بە تایبەتی لە قەزا و ناحیەکان لە ناو شارە میلاکی مامۆستا زۆرە بەس لە قەزا و ناحیەکان میلاکی مامۆستامان کەمە ناچارین بەوانە بێژەکان پڕیانەکەینەوە و مامۆستای گرێبەستمان زۆرە مامۆستا گرێبەستەکان داواکەن کە خزمەتەکان بۆ بکرێ بە هەمیشەیی چونکە ماوەی 5 ساڵە خزمەتیان هەیە کە خۆی بەپێی یاساکانی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە هەر مامۆستایەکی گرێبەست بۆ ماوەی 3 ساڵ خزمەت کە ڕاژەکەی بۆ کرێ بە هەمیشەیی بەڵام تا ئێستاوە 5 ساڵیشە بەوەی ئەو قەیرانەدارایی کە هاتووە بەسەر حکوومەتی هەرێما تا ئێستا ئەو یاسای هەلانە جێبەجێ نەکراوە کە دوای 3 ساڵ مامۆستای گرێبەست کرێ بە هەمیشەیی ئەگەر مامۆستاکانی گرێبەستکردن بە هەمیشەیە و کاتە دڵێن بە پیشەکەی خۆیان خۆشە بێ و بەردەوامن لە سەرکاری خۆیان و مامۆستایانی وانە بێژیش ئەگەر بەڵێنێکیان پێ بدرێ کە دوای 2 ساڵ خزمەت یا 3 ساڵ خزمەت بکرێن بە مامۆستای گرێبەست ئەوان شار بە هەمان شێوە دڵخۆشە من بە کارەکەیان کە ئێمە لە ڕێگای ڕێکخراوێکی تی مامۆستایانی کوردستانەوە هەوڵمان بۆ یاون
وەکو پرۆژەیە کە مامۆسایانی گرێبەست بکرێن بە هەمیشەی مامۆسایانی وانەبێژ بکرێن بە گرێبەست لە قۆناغی ئێستاە دیارە ئەمانە بە جەنابی وەزیر ڕاست پێراوە پێی وتراوە کە ئەم کارانەمان بۆ بکات وەکو ڕێکخراوێکی مامۆسایانی کوردستان و خۆشی لە جەنابی وەزیر لە کۆمەڵە لە گروپەکانی مامۆسایانە ئەندامە و ئەو کێشە و گرفتانەی کە هەیە مامۆسایان بە ڕاستپادەی خەنە بەردەسی. زۆر باش مامۆستا سەبارەت بە دوو دەوامی و سێدەوامی کە یەکێک بۆ لەو گرفتانە یاخۆت کەرەستە و پێداویستیەکانی خوێندکار لە قوتابخانە لە مێز لە کتێب و ئەو مەنهەجانە ئەمانە تا چۆندە دابینکراون جیاوازی هەیە لەگەڵ ساڵەکانی ڕابردوودا. هەڵبەتە تا ئێستا ئەوەی کە من ئاگادار پرۆگرامی خوێندن وەکو کتێب ئامادەسازی بۆ کراوە و هەموو قوتابخانەکان بەڕێوەبەرەکان سەردانی کۆگاکانەکەن بۆ وەرگرتنی کتێب کەەوەی چێکە لە پرۆسەسەرێکیەکانی پرۆسی پەروەردە تایبەت بە کەرەسەکانی قوتابخانەکان هیچ پێداویستیەک وەکو پێویست دابین نەکراوە تا ئێستا کەرەسەی پێویست بۆ قوتابخانەکان لە بەشی تاقیگە لە پێداویستیەکانی هۆڵەکانی خوێندن وەکو داتاشۆ ئەمانە کۆمەڵێک نوقسانین کە لە ناو زۆربەی خوێندرگاکانە هەیە کە پێویستە ئەمانە پڕ بکرێتەوە زۆرێک لە قوتابخانەکانمان کە سەردانمان کردوون بەشی تاقیگەیان وەکو پێویست نییە بابەتەکان کە خوێندن زیاتر بە شێوەیەکی تیۆریە خوێندرێن کە پێویستە ئێمە گرنگی بێن بە بواری پراکتیشی چونکە ئێمە کۆمەڵێت تاک پەروەردەکەین لە داهاتووە کە دوای 16 ساڵ لە خوێندن ئەچنە ناو واقعەوە بەڕۆڵی واقعەگە بنەوە ناتوانن تەعاملی لەگەڵا بکەن بۆ لەبەرەوەی لە ماوەی ئەم 16 ساڵە بە شێوەیەکی پراکتیکی ئەو زانستی خوێنوانە بە عملی تەطبیقیان نەکردووە لە یەکێک لە خەلەلەکانی سێکتەری پەروەردەی ئێمە ئەوەیە کە گرنگی بە بواری پراکتیشی نایەت کە ئەوەیەکێکە لە بنەما سەرێکیەکانی پەروەردە کە ئەبێ لە 150 تیۆری بێ لە 150 پراکتیشی بێن ئەوە بەشی تاقیگە و پێداویستیەکانی تری خوێندن کە پێویستە لەسەر قوتابی وەکو کتێب ئەوە لایەن وەزارەتەوە بۆی دابینەکە لایەن حکومەتەوە بەڵام بەشی قیتاسیە ئەوشتانە پێویستە قوتابی خۆی دابینی بکات بە تایبەتی لە قوتابیانی بازنەی یەک کە پۆلی 1 و 2 ئەگرێتەوە هی بنەڕەتی و بازنەی دووەمیش کە پۆلی 4 و 5 و 6 کتێبەکانیان قورسە ئەم کتێبە قورسانە بەڕاستی ئەو قوتابیانە کە بۆ قوتابیان قورسە ئەم کتێبە قورسانە بن بە کۆڵانەوە هەم ڕۆژە بچن بۆ قوتابخانەوە بێنەوە پێویستە لەسەر وەزارەتی پەروەردە بیل لە چارەسەری ئەوە بکاتەوە کە ئەم کتێبانیان بۆ کەم کاتەوە لە ڕووی چێش و لە ڕووی قەبارەوە بۆ ئەوەی قوتابی بتوانێت لەگەڵ خۆیان بیبات بۆ خوێندگا و بیهێنێتەوە کە ئێمە سەیری سیستمی پەروەردەی وڵاتانی پێشکەوتووەکەین ئێستا ئایپاد بەکارێن لەلایەن قوتابیەکانەوە لە جیاتی کتێب لە ئایپادەکە هەموو کتێبەکانی تا تۆمار کراوە و هەر کتێبێکیان بوێ بە کلیچێک ئەپلیکیشنێکە ئێتە بەردەسی و کتێبەکە ئەکرێتەوە کە ئێستا ئەو گۆڕانکاریەت جەوهریانەی کە ئەم جارە کابینەی ئەم جارەی حکوومەت هێرمی کوردستان یاخود ئەو وەزیرە دەتوانێت لە کەرتی پەروەردەیە ئەنجامی بدات کامانن گۆڕانکاری ئاساسیەکان گۆڕانکاری ئاساسیەکان چارەسەرکردنی داواکاریەکانی مامۆستایانە بۆ نمونە مامۆستایان پاشەکەوتی زۆرە ملیان بەلاکاریگەری بەسەر خوێندنی ئەم ساڵەوە گەر بێت و پاشەکەوتەکەیان پێ بدرێتەوە پاشەکەوتەکان پێ بدرێتەوە کاریگەری هەیە بەسەروی کە مامۆستایان دڵخۆشە بن بەوەی کە حکوومەتەکان حکوومەتێکی دڵسۆزە و داواکاریەکانی مامۆسایان جێبەجێکە مامۆسایانیش بە گەرموگوورتر دێن بەدەم پرۆسەکەەوە چەندە مامۆسایان لە کاتی قەیرانەکانیشە هەر بە گەرموگوڕی پرۆسی پەروەردەی خۆیان جێبەجێ کرد و ئەرکی پەروەردەی سەرشانی خۆیان جێبەجێ کرد و بیریان لە داهاتووینەوەکانی خۆیان کردوێتەوانێ کەم تەرخەمیان نەکردو بەڵام ئەگەر حکوومەت بە شێوازێکی دڵسۆزانە بێتە پێشەوە داواکارەکانی مامۆسایان جێبەجێکە ئەمە کاریگەریی گەورەتری هەیە لەسەر پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمەکەمانە. زۆر باشە مامۆستا لە چەند ساڵی ڕابردوودا ئەو کێشانەی کە جەناب داماژەی پێەکەی قەیرانی دارایی و شەڕی داعش و موچەی مامۆستا بڕاوە و پاشەکەوت کراوە یا مامۆستا بە جۆرێک لە جۆرەکان هۆڵەکانی خوێندنیان بەجێهێشت و ڕژانە سەر شەقامەکان کە بەم جۆرەش خوێندن قوتابیەکان بێبەشبوون لە بەشێکی زۆری مەنهەج و خوێندنی ئەو ساڵیان ئەمانە ئەم ساڵ هیچ کاریگەریەکی ئەم بارە ئاڵۆزەی ڕابردوو هیچ کاریگەریەکی لەسەر خوێندنی ئەم ساڵ هەیە و هیچ کاریگەری جێت هێڵە لەسەر دەرونی مامۆستا و قوتابی هەڵبەتە ساڵانی پێشوو کە وەکو پێویست پرۆگرامەکان نەخوێنراوە بەهۆی ئەو خۆپیشاندان و بایکۆتانی کە کرا لەیان مامۆستایانەوە ئەو پرۆسەیە وەکو پێویست قوتابیان وەکو پێویست سوودیان لە پرۆگرامەکە وەرنەگرتووە ساڵی پێشوو دەرچوون بۆ قۆناغێکی داهاتوو ئەو زانستیان وەرنەگرتووە کە پێویستە بۆ قۆناغی داهاتوو پیان بێ ئەمە کاریگەریەکە کە لە ڕووی باگراوندی زانستی و تەسیری هەیە لەسەر ئاسی زانستی خوێندکاران کۆمەڵی کێشە و گرفتی تر هەیە و بۆ نمونە زۆری ژماری قوتابی لە پۆلەکانە و کەمی بینای قوتابخانە
کامەیەکێکە لە کێشەکان پێویستە وەزارەتی پەروەردە بە جددی بێتە سەرخەت و ئیشی لەسەر بکە و لە ڕێگای ئەنجومەنی وەزیرانەوە داوای بودجەیەکی زیاتر بکە بۆ وەزارەتی پەروەردە بۆ ئەوی ژمارەی بیناکانی خوێندنگا زیاد بکات کە ژمارەی قوتابی لە پۆلێکە ئەبێ 15 قوتابی بێ بە پێی ستانداردەکانی نێودەوڵەتی جیهانی کە بۆ قوتابخانەکان دیاری کراوە با بڵێن لە یۆنسکۆ یان لە یونیسێفەوە ژمارەی قوتابی لە پۆلێکا بێ 15 قوتابی بێ لای ئێمە لە ناوشارە ژمارەی قوتابی لە پۆلێکا لە 40 قوتابی و 50 قوتابی تێپەڕیوە کە ئەمە واکە مامۆستا ناتوانێت ئەو زانستی پێێتی بە شێوازێکی سەرکەوتوانە بیگەێنێتە هەموو قوتابیەکان لە 40 بۆ 50 قوتابیەکان سوود لە زانستەکە وەرەگرن بۆ بەهۆی قەرەباڵغێکەوە قوتابیەکان تەرکیزیان لای مامۆستا نابێ کە تەرکیزیان لای مامۆستا نەبوو مامۆستاژ ناتوانێت تەرکیز کاتە سەر هەموو ئەم 40-50 قوتابیە و ئەو زانستی کە پێێتی بیگەێنێ بە هەموو 40-50 قوتابیەکە لەبەرەوە کارەکات سەر ئاسی زانستی قوتابیان و ڕێژەی دەرچوونی قوتابیانیش دابەزێ لەم ڕۆ زۆر باشە مامۆستا لە 5-6 ساڵ ڕابردوو کە قەیرانی دارایی لە 2014ەوە دەستی پێکرد ئەم قەیرانە داراییە نەک کاریگەری بەسەر خودی مامۆستاوە هەبوو بگرە چەندان مامۆستاوازیان لە پرۆسی خوێندن هێناوە لە پرۆسی پەروەردەی هێناوە ڕوو بۆ دەروێ وڵات ڕۆشتوون بەڵام لە هەمان کاتە کاریگەری لەسەر خوێندکارە بوو لەسەر دایکواوکی خوێندکارە بوو کە منداڵەکانیان نەناردەوە ناو پرۆسی خوێندن نزیک بە ساڵێکە قەیرانی دارایی کۆتایی پێهاتووە گەرچی پاشەکەوتە نەگەڕێنراوەتەوە هێشتا ئەم قەیرانە دارایی کە هەبووە کاریگەری بەسەر خودی تاکی تەلەبەوە هەبووە وەکو قوتابی لەوەی کە نەتوانێت ئێستش کە وەرزی نوێی خوێندنە وەکو پێویست لە ڕووی مادیەوە بگەڕێتەوە ناو هەڵەکانی خوێندن جوانە ئەوە شتێکە لە کاریگەریەکان کە قوتابیان وەکو پێویست با بڵێن جلوبەرجی وەکو قوتابیەکانی ڕەفیقی نەبێ کاریگەری دەرونی لەسەر دروستەکات پێداویستەکانی خوێندنی وەکو هاوڕەکانی بۆ دابین نەکرێت کاریگەری دەرونی لەسەر دروستەکە وەکو پێویست ناتوانێت ئەو زانستی کە مامۆستا پێڵێتەوە وەریگرێت و تیا دەرچێت کاریگەری دەرونی لەسەر قوتابی دروستەکە کە پرۆسی پەروەردە وەکو پێویست نەخوێنرێ مامۆستاکەی ئەگەر لە ڕووی دەرونیەوە ئاسوودە نەبێت و هیچ کێشە و گرفتێکی نەبێ ناتوانێت دەرسەکانی بەباشی بڵێتەوە بە قوتابیەکان کەواتە هەموو ئەو کاریگەریانەی ساڵانی پێشوویشتا هەر کاریگەری ماوە لەسەر پرۆسی پەروەردە و فێرکردن بەڵام هیوادارین کە بۆ ئەم ساڵی خوێندن ئەو کێشانە بەرەو چارەسەر بڕات و کۆتایی پێبهێندێت بەڵام کۆمەڵی کێشە هەیە کە هەر ئەمێنێت هەموو ساڵە دووبارە بێتەوە کەمی میلاکات لە قوتابخانەکانە وەکو زۆری ژمارە قوتابی لە ناو مەکتەبەکانە کە ئەمە پێویستی بە زەمن هەیە زەمنێکی پێویستە تاوەکو ژمارەی بیناکانی قوتابخانەکان زیاد کرێت تا ژمارەی قوتابی لە ناو پۆلەکانە کەم کرێتەوە یعنی تا ئێستش لە زۆرێک لە قوتابخانەکانە سێدەوامیمان هەیە ینی سێ قوتابخانە لە قوتابخانەیەک لە بینایەکایە یعنی ئەمە کاریگەری هەیە تۆ ئەو دەرسێک 40 دقە بێ باشترە لەوەی 40 دقە بێ زۆر باشە بەڵام لە سێدەوامیە ناچاری بین کە دەرسێک بە 30 دقە 30 دقەکەش 5 دقەیە خورێ بەهۆی تا گەیشتنی مامۆستا بۆ پۆل و ئامادەکاریەکە بۆ دەرسەکە لەبەرەوە کاریگەری لەسەر ئاستی زانستی قوتابیانە بێ و لەسەر ڕێژەی دەرچوونی قوتابیانی شەبێ سێدەوامی و دوودەوامی ئەمانە پێویستە چارەسەر کرێت و کەم کرێتەوانێ بکرێت بە یەک داوام پێویستە داوامی هەر بینایەک و داوامیشی تیا بکرێت لە ساعت 8 بیانێت تا ساعت 12 یا تا ساعتێکی دوانیوەڕۆ داوامی تیا بکرێت یەکێک لە کێشەکانی ترمان جیاوازی نێوان قوتابخانە حکومی و ئەهلیەکانە کە کواڵەتی لە قوتابخانە حکومیەکانە کواڵەتی خوێندن نزمترە لە چاو ئاستی کواڵەتی خوێندن لە قوتابخانە ئەهلیەکان قوتابخانە ئەهلیەکان لەبەرەوەی بڕێکی پارەی زۆر لە قوتابی وەرەگیرێ کۆمەڵی پێداویستی تایبەتیان بۆ دابین کراوە وەکو بەشی تاقیگەکان کە کاتی قوتابی ئەم دەرسە ئەخوێندێ بە عملیش دەرسەکە لە مختبەرە ئەخوێنێ چێژێکی تایبەت لە دەرسەکە وەرەگرێت چونکە بە پراکتیکی ئەو زانستی کەی خوێنێ بە پراکتیکی تاقیە کاتەوانێ بە هەستەکانی خۆی هەستی پێەکە ئەمە وای لێکە لەبیری نەچێتەوە بەڵام لە قوتابخانە حکومیەکانە ئەم گرنگی پێدانە نییە بۆ لەبەرەوەی ژمارەی قوتابخانە حکومیەکان زۆرن و حکومەت وەکو پێویست ناتوانێت هەموو پێداویستەکانیان بۆ دابینکە بۆیە ئێمە یەکێ لە کێشەکانمان کە داوامان کردووە بەرزکردنەوەی کواڵەتی خوێندن لە قوتابخانە حکومیەکانە بەرز کرێتەوانێت بۆ ئەوەی ژمارە ئەو تەلەبانی کە ئەچن بۆ قوتابخانە ئەهلیەکان کەم بێتوانێت و هەمویان لە قوتابخانە حکومیەکانە بخوێنن بۆچی خەڵک پەنادەباتە بەر قوتابخانەی ئەهلی و بەتایبەتی ئەوانەشی کە زیاتر لە ڕووی مادی و دەسەڵاتیان هەیە دەڕۆن ئایا خەڵکی فەقیر وەژار چی بکە بەڵام بەگشتی بۆچی خەڕوو دەکەنە قوتابخانەی ئەهلی هەڵبەتە کە سوکاری قوتابی بیر لەوەکانەوە کە باشترین خوێندن بۆ قوتابیەکانیان دابینکەن ئەوانی کە دەوڵەمەند ئەو خێزانانی دەوڵەمەند حەزەکەن باشترین خوێندن بۆ قوتابیەکانیان دابینکەن ئەو قوتابخانە ئەهلیانەی کە هەن کە سوکاری قوتابی وا بیرەکەنەوە کە ئەمان
بە شێوازێکی باشتر خوێندنەکە دابینەکەن بۆ قوتابیەکانیان وە قوتابیەکانیان ئاستێکی زانستی باشتر بەدەستێنن بەڵام لە قوتابخانە حکومیەکانە ئەم کواڵیتی خوێندنە بەو شێوەیە نییە و ئاسی زانستی بەو شێوەیە نییە قوتابیەکانیان ئاسی زانستی باشتر بەدەست نایێنن بۆیە حەزەکەم بچنە قوتابخانە ئەهلیەکان بۆ ئەوەی ئاسێکی زانستی باشتر بەدەست بێنن و باشتر لە زانستەکان تێبگەن و نمرەی باشتریش بەدەست بێنن بەڵام لە قوتابخانە حکومیەکانە پێیان وایە ئەوان باڵین کە سوکاری قوتابی پێیان وایە کە مامۆستاکان لەگەڵ ڕێز و حرمەتی زۆرمان بۆ مامۆستایانی بەڕێز وەکو پێویست منهەجەکە ناگەێنە قوتابی بەڵام لە قوتابخانە ئەهلیەکان بەحسابی خۆیان منهەجەکە بە باشی ئەگەێنە قوتابیەکە و قوتابیەکان باشتر سوود وەرەگرن لەبەرەوەی ژمارەی قوتابیەکانیش لە پۆلەکانە کەمترە و مامۆستاکان زیاتر گرنگیشیان پێدەن بەڵام لە قوتابخانە حکومیەکانە لەبەرەوەی ژمارەیان زۆرە و ئێمە وەکو سەرپەرشتیاران سەردانی قوتابخانەکانمان کردو مامۆستاکان زۆر بە باشی ئەرکی سەرچانی خۆیان جێبەجێەکەن بەڵام مەگەر لە هەندێک لە قوتابخانەکانە کە ژماری قوتابیەکان لە پۆلەکانە زۆر بێ مامۆستا وەکو پێویست نەتوانێت ئەرکەکەی سەرچانی خۆی بگەینە ئەویش لە کەم تەرخەمی مامۆستاوە نیە بەڵکو لە واقعەکەوەیە کە تایە ئەژین لەبەرەوە من پێم وانییە کە فەرقێکی وە زۆر هەبێت لە نێوان قوتابخانە حکومی و ئەهلیەکانە تەنها مەگەر کۆمەڵێک جیاوازی هەبێت کە پەیوەندی بە ژمارەوە هەبێ بە زۆری ژمارە قوتابی بە کەمی بینای قوتابخانە ئەجنا مامۆستا لە هەر شوێنێک بێ لە قوتابخانەی حکومی بێ لە ئەهلی بێ و ئەرکی سەرچانی خۆی بە زیادەوە جێبەجێ ئەکات بەڵام ئەوەی هەیە کە لە قوتابخانە ئەهلیەکان زیاتر گرنگی بە بواری خوێندن و بە بواری پراکتیکیە درێت و گرنگێکی زیاتر بە قوتابیە درێت سەردانی قوتابیەکەن لە ماڵەوە هانێن و تەشجیعەکەن بۆی زیاتر بخوێنێ ئەمە وا کات کە سوکاری قوتابی زیاتر بیر لەو بکەنەوە کە خوێندکارەکانیان قوتابیەکانە بەرنا قوتابخانە ئەهلیەکان بۆ ئەوەی داهاتوێکی باشتریان هەبێ بە حسابی خۆیان ئەو گۆڕانکارانی کە لە منهەجی ئەم ساڵدا دەکرێت بە تایبەتی گۆڕینی زمانی فیزیا و بیرکاری لەوەی کە لە ئینگلیزی بووە کراوەتەوە بە کوردی هەرچەندە ئێستا قوتابی یاخود ئەوانەی کە شارەزای کەرتی پەروەردن باوەڕیان وایە کە باش بووە کراوەتەوە بە کوردی بەڵام ئەم گۆڕینە لە کوردیەوە بۆ ئینگلیزی ڕەنگە جارێکتر وەزیرێکی تریش بێ بیکاتەوە بە ئینگلیزی ئەمانە کاریگەری چۆن لەسەر خودی قوتابی دروستە ئەوەی چێکە لە کێشە سەرەکیەکان بابرین کە لەم ماوەی لە 2014 ڕوویە کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە بڕیادرا کە گرنگی بە زمانێکی تری بیانی بدرێ بێژگە لە زمانی دایک کە ئەوش زمانی ئینگلیزیە کە زمانێکی عالەمیە هەوڵیاندا لە پێشا وەکو تاقیکردنەوەیەک لە زمانی لە وانی زانست و بیرکاریەوە دەست پێ بکەن لە قۆناغەکانی بنەڕەتی لە پۆلی یەکەوە دەست پێ بکەن هەتا پۆلی 9 ئەوە بوو کە تا پۆلی 4 و 5 لە قوتابخانەکانە ڕۆشتن و منهەجی پۆلی 7 حازر کرده بوو بۆ زانست و بیرکاری هەنێک لە قوتابیەکان سوودیان وەرگرت لە زانست لە ئینگلیزیەکە کە فێری ئینگلیزی بوون بەڵام زمانی دایکی خۆیان لەبیر چۆیەوە یعنی زۆرێک لە کە سوکاری قوتابی حەزیانە کرد کە مناڵەکانیان فێری زمانی ئینگلیزی بن بەڵام بیریان لەوە نەبوو کە ئەم قوتابیە ئەوەندەی کە احتیمام بەزانت بە ئینگلیزیەکەدات زمانی دایکی خۆی لەبیرە چێتەوە ئەمەش کاریگەریی سلبی دروستەکە لەسەر داهاتووی ئەم قوتابیە لەبەرەوە هەرچەندە لە ڕووی خوێندنەوە ئەم گۆڕینی زمانی خوێندن بۆ داهاتوو بۆ زانکۆ کاریگەری هەیە چونکە لە زانکۆیە بەشە زانستیەکان زۆربیان سەرچاوەکانیان ئینگلیزیە وەکو بیرکاری فیزیا چیمیا ئەحیا ئەمانە هەڵبەتە لە وەزارەتەوە بیر لەوە کرایەوە کە هەر لە سەرەتاوە خوێندکار لەسەر ئەم مستەڵەحە زانستیانە ڕابهێنرێ بە ئینگلیزی بۆی کە گەشتە قۆناغی 10 و 11 و 12 ئامادەی زانکۆش دانەمێنێ بۆ ئەم مستەڵەحانە بگەڕێ بە دوای قاموسە هەر لە مناڵیەوە فێریان ببێ هەڵبەتە ئەمە هەنگاوێکی باش بوو ئەگەر لە پاڵیشە گرنگی بە زمانی دایکیش بدرایە بەڵام زۆرێک لە قوتابخانەکان هەر داوامێکیان جا کرد بۆ خوێندنی ئینگلیزی کە تایە خوێندنی زانست و بیرکاری هەمی بە ئینگلیزی بوو و داوامێکیش بۆ خوێندنی کوردی بەڵام کاریگەری سلبی زیاتر بوو لە ئیجابیاتەکەی لەبەرەوەی زۆربەی قوتابیەکان هەنێکیان زمانی دایکیان هەر لەبیر چووبەوە هەنێکیشان نە ئینگلیزیەکە فێربوون نە کوردەکەشیان لەبیر مابوو مۆزوعی سیاست کە هەمیشە کاریگەری بەسەر هەموو جومگەکانی ترەوە هەیە بۆچی ئەوەی کە هەیە لە ڕابردوودا بۆ بەرە دیارە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان لەسەر هێڵە دەچینە لای لە گەرمیان و وتەی جێگیری بەڕێوەبەری پەروەردەی گەرمیانتان بۆ دەگوازینەوە بینەرانی عزیز با پێکەوە گوێبیست و بینەری وتەکانیان بین. مردم بە قورئان من هەڵی
ئێمە 370 قوتابخانە و خوێندنگامان هەیە، نزیکەی 80,000 هەیە، نزیکەی 8,500 مامۆستامان هەیە لە سنوورەکەدا. و من کاک سەلاح هەموو شتێکی باس کرد و ئەوانە ئێستش داوا لە بەڕێز مامۆستا عەدالەت دەکەم وتاری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلار پێشکەش بکە. زۆر سوپاس. بەیانیتان باش. بەڕێز کاک سەلاح کۆخا سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان، بەڕێز مامۆستا عەدنان بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان بە وەکالەت، بەڕێز جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان، بەڕێز بەڕێوەبەری سەرپەرشتیاری پەروەردەی و سەرپەرشتیارانی بەڕێز، بەڕێزان مامۆستایانی خۆشەویست و قوتابیان و خوێندکارانی قەدرگران، بەڕێزان کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو لایەکتان بەخێربیان سەرچاومان. ئەمڕۆ یەکەم ڕۆژ و دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2019-2020 یەکەم زەنگی خوێندن لە هەرێمی کوردستان لێ دەدرێت. دەمانەوێت ئەم ساڵ جێوار لە ساڵەکانی تر بە گروتینێکی زۆرەوە، بە ڕوویەکی گەشەوە، بە دەستێکی پەروەردەیەوە ڕوو لە ناوەندەکانی خوێندن بکەین. لێرەوە داوە لە دایکان و باوکانی خۆشەویست دەکەم لە ئەمڕۆوە لەگەڵ قوتابی و خوێندکارانیان، لەگەڵ منداڵە ئازیزەکانیان دەستیان بگرن، دووریان بخەنەوە لە ئیشە ڕۆژانەکانی چەند مانگی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، لەو یاریانێکە ماوەیە کە کوردستان تووشی گیرۆدەی ئەو یارێک تۆڕە کۆمەڵایەتیان نەبوونا کە لە ناوەندەکانی خوێندن دووریانیان خستەتەوە. بۆیە ئەمڕۆ کوردستان پێویستی بە ئێوەیە، کوردستان پێویستی بە نەوەیەکەیە، ئەو نەوەیە دروست بکەین. هەر وڵاتێک، هەر شارێک، هەر خێزانێک، هەر ژینگەیەک بتەوێت تەندروست بێ، ئەوە پەروەردەکەیەتی. پێویستەکە پەروەردەیەکی تەندروست لە وڵاتی ئێمە لەسەر بناغەیەکی تەندروست بنیاد بنین. ئێوەی خۆشەویستیش، مامۆستایانی بەڕێز، دەستەی کارگێڕان، سەرپەرشتیارانی بەڕێز، ئەمومان ئەبێ هاوشانی خوێندکاران و قوتابیان چان خێنەبەر ئەم پرۆسەیە، لەبەرەوەی ئەم پرۆسەیە لە ماوەی چەند ساڵی پێشوودا تووشی جۆرێک لە مەلەل بوون، جۆرێک لە سس بوون، جۆرێک لە بایکۆت بوون و ماوەێرانی لە پرۆسەی پەروەردەدا بوو. بەڵام خۆشبەختانە مامۆستایانی خۆشەویست بە هاوکاری هەموو لایەک نەمانێشت وەکو پێویست پرۆسەکە 100% پەکی بکەوێ هەرچەندە درزوو کە لەبەری لێبووەوە. بەڵام ئەم ساڵ لە ساڵانی زیاتر برەوی پێ بدەین و ئەو بۆشایانە دەبێ پڕکەینەوە. ئێمە وەک پەروەردە هەموو پشتیوانێکتان دەبین، هەموو هێز و توانامان دەخێنەگەڕ بە پشتیوانێکی ڕاستەوخۆی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان. بەڕێزان، دەمەوێت لێرەشەوە سپاسی جەنابی قایمقان کاکشابتان پێ بگەێنم بۆ پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن کە منی تەکلیف کردووە بە نوێنەرایەتی جەنابیان کە بتوانم ئەم وتەیەتانیش پێشکەشتم پیرۆزبایەتان لێ بکەم. بۆیە زیاتر هەم جەوەکە گەرمە و هەم زیاتر نەتانوەستێنین و تەش زیاتر دەبێ و بەرنامەکانمان بەڕێ بخەین. سپاس بۆ ئامادەبوون، دووبارە سپاس بۆ کاک سەلاح کە هەرکی کێشە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەدالەت بەڕێوەبەری پەروەردەی کەلار. ئێستاش مامۆستا ئازاد وتاری یەکێتی مامۆستایانی کوردستان لەقی گەرمیانتان پێشکەشەکە با بەڕێزیان بفەرمن. بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان، بەڕێز جێگری پەروەردەی گشتی گەرمیان، بەڕێز مامۆستا عەدالەتی بەڕێوەبەری پەروەردەی کەلار، دەتان سەرپەرشتیاران، مامۆستایانی ئازیز، بە ناوی لەقی گەرمیانی یەکێتی مامۆستایانی کوردستانەوە پڕبەدڵ پیرۆزبایی گەرم ئاراستەی مامۆستایان دەکەم و هەروەها پیرۆزبایی لە خوێندکارە ئازیزەکان ئەکەین بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە. هیوادارین ئەم ساڵ ساڵی بەرەودان بێت بە پەروەردە و زانست،
هەر وەکو چۆن مامۆسایانی بەڕێز لە ساڵانی پێشوە سەر ڕای نەهامەتیەکان لەلایەک داوای مافەکانی خۆیانیان دەکرد لەسەر جادا لە شەقامەکان، هەروەها دەستبەرداری دەرگاکانی خوێندنیش نەبوون، توانیان ئەو پایامە جوانە بگەێنە خوێندکاران، هەرچەند کەم و کوڕی تێدا بووە، بەڵام بە هەوڵ و هیممەت توانیان ئەو کەم و کوڕێ چارەسەر بکەن. هیواداری ئەم ساڵ برەوێکی باشتر بدەن بە پەروەردە و زانست و بۆ ئەوەی بتوانین خوێندکارەکانمان چۆن ئەم ساڵی ڕابردوو لە کۆلێژەکانە لە زانکۆکانە بە شێوەیەکی ڕێژەیەکی باش وەرگیراوە، ئەم ساڵ پلەی نمرەی خوێندکارەکان بەرز بکرێتەوە بۆ ئەوەی ڕێژەیەکی زۆرتر دوای سەرکەوتنتان بۆ ئەخوازیین پیرۆز بێت ساڵی خوێندن. زۆر زۆر سپاسانەکەین. زۆر سپاس بۆ مامۆستا ئازاد. میوانە بەڕێزەکان ماندوومان کردن، ئێستاش داوا لە بەڕێز سەرپەرشتیاری ئیداری گەرمیان، داوا لە بەڕێز مامۆستا عەدنان حوسێن بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان بە وەکالەت، داوا لە بەڕێز مامۆستا عەدالەت بەڕێوەبەری پەروەردەی کەلارەکەین بفەرمون بە لێدانی زەنگی دەستپێکی ساڵی نوێی خوێندن 2019-2020 هەروەها لە لایەن میوانە بەڕێزەکانەوە. عزیز لەگەڵ مامۆستا گۆران عەبدولقادر سەرپەرشتیاری پەروەردەیی درێژە با گفتوگۆکانمان دەدەین. مامۆستا پرسیارەکەم لەسەر و پێشوەی کە بچینە لای وتەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان، دۆخی سیاسی تا چەندە کاریگەری لەسەر کەرتی پەروەردە هەیە؟ بە تایبەتی وەک دەبینین لە ئێستادا ململانێک لە نێوان هەرێم و بەغدا هەیە کە جارێکی تر مەترسی هەیە بودجەی هەرێم ببڕێتەوە، یاخۆدە و موچەی کە دێت لە بەغداوە جارێکی تر ببڕێت و ڕەنگە و کاتە جارێکی تر پاشەکەوتی موچە دەست پێ بکاتەوە. ئایا ئەمە لە ئێستادا وەکو دڵە ڕاوچی یاخۆ ترسەیە واگەر بێت وەمە ڕووبدا ڕێکەوتنە سیاسی لە نێوان هەرێم و بەغدانەیە تا ئاراوە چ کاریگەریەک لەسەر پەروەردە دروستەکە لەسەر وەرزی نوێی خوێندن دروست دەکات؟ هەڵبەتە کاریگەریشی زۆر گەورە و سەرەکی دروستەکە لەسەر کەرتی پەروەردە و لەسەر هەموو سێکتەرەکانی تریش کە تیایدا یەکێک لەوانە سێکتەری پەروەردەیە. هەر مامۆسایان هەر لە ئێستەوە نیگەرانن لەوەی کە ئەگەر ئەو بابلێن ئەو ڕێکوتنانەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغا هەیە نەگەنە نەتیجە، دیارە ئابێتە هۆی ئەوەی کاریگەری لەسەر بواری دارایی و موچە بێت لەسەر هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێم ناتوانێت موچەی مامۆسایان و هەموو فەرمانبەران دابینکە بە مەجاریش کە سیستمی پاشەکەوتی موچە دەست پێکاتەوە. هەر لە ئێستەوە مامۆسایان لە تۆڕە کۆمەڵایەتەکانە نیگەرانی خۆیان دەربڕیوە و باسییان کردووە کە تا ئێستا موچەی مانگی 9 وەرگیراوە، ئەی مانگی 10 و 11 و 12 چی بەسەریەت کە ینی 3 موچەی تر کە ئێستا مانگی 9 موچەی مانگی 6 وەرگیراوە، یعنی تا مانگی 12 موچەی مانگی 9 وەرەگیرێت، 3 موچە ئەوە کۆتایی پێت و نادرێت. ینی ئەم حکوومەتەش ئێوە هەمان درێژە پێدەری سیاسەتی کابینەکەی پێشوو بێ بەم شێوازە قەیرانەکان چارەسەرکە، بەم شێوازە قەیران چارەسەر ناکرێ. لەبەرەوە پێویستە لە سەر حکوومەتی هەرێم کە لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغا چارەسەری کێشەکانی بکات. ئەوەی کە بینیمان سەرۆکی کۆمار سەردانی هەولێری کرد و سەرۆکی پەرلەمان سەردانی هەولێری کرد، دیارە ئەمانە هەمووی ئاماژەیەک بوون بۆ ئەوەی کە داوا لە حکوومەتی هەرێمەکەن لەگەڵ بەغای ڕێبکەوێت و بڕنەوتە دیاریکراوەکەی بنێرێ بۆ بەغا. چونکە ئەگەر ئەم کاریگەریە ئەم ڕێکەوتنە نەکرێت کاریگەریەکی سلبی یا نەرێنی زۆر گەورە دروستەکە لەسەر سێکتەری پەروەردە و لەسەر مامۆسایان و لەسەر خوێندکارانیش. لەبەرەوەی موچەی مامۆسایان دوا ئەکەوێت کە موچەی مامۆسایان دواکە و جارێکی کە مامۆسایان دەسەکەنەوە بە خۆپیشاندان و بە چالاکی پەروەردەیی لە بۆ داخۆشین لە مافەکانی خۆیان کە هەر لە ئێستا مامۆسایانی ناڕازی لەسەر خەتن کە داوا لە وەزیری پەروەردەکەن ئەم کێشیان بۆ چارەسەر کە هەرچەنەوە لە سەلاحیەتی وەزیری پەروەردە نێ لە سەلاحیەتی حکوومەتی هەرێمە، بۆیە هیواداری نەگاتەوە ئاستەی کە ئەم ڕێکەوتنە سەرنەگرێ بەڵکو سەر بگرێت و کۆتایی بە و کێشانە بهێنرێت. زۆر باشە. باز لە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ و ئەوانەی کە گرێبەستن، ئەمانە چ کاریگەریەکی لەسەر پرۆسی پەروەردە هەیە گەر بێت و گرێبەست بکرێتە فەرمی یاخود وانەبێژدا بمەزرێنرێت؟ هەڵبەتە مامۆسایانی گرێبەست ئێمە کە سەردانیانەکەین زۆر بێتاقەتن لەوەی کە ئەوە 5 ساڵە هەر بە گرێبەستی ماونەتەوە و کۆمەڵی ئیمتیازات هەیە تایبەتە مامۆسایانی هەمیشەی مامۆسایانی گرێبەست ناگرێتەوە. ئەو ئیمتیازاتانە مامۆسایانی گرێبەستیش داواکەن بۆیە حەزەکەن ببن بە هەمیشەی بۆ ئیمتیازاتانە شمولیان کە بۆ نمونە مامۆسای گرێبەست ئەگەر مامۆسای ئافرەت بێ و مناڵی بێت ناتوانێت وەکو مامۆسای هەمیشەی مۆڵەتی ساڵێک وەرگێ مۆڵەتی دایکایەتی
تەنها بۆ هەیە مۆڵەتی 2 مانگ وەگرێت دوای 2 مانگ ئەبێ جارێکە بێتەوە بۆ دەوام و دەست پێ بکاتەوە ئەمەش کاریگەریی سلبی لەسەر مامۆسای دروستەکە لەبەرەوەی وەکو پێویست ڕێزی لێ نەگیراوە وەکو مامۆسایەکی هەمیشەی ناتوانێت مۆڵەت وەرگێ ئەمە یەکێکە لە ئیمتیازاتەکان ئیمتیازاتی موچە و دەرەماڵ و ئەو شتانش یەکێکە لە ئیمتیازاتەکان کە مامۆسایانی گرێبەست ناگرێتەوە کە ئەوان بڕەموچەیەکی دیاریکراوان بۆ دیاریکراوە لەوە زیاتر کۆمەڵی دەرەماڵە هەیە شمولیان ناکات بۆیە ئێمە لە یەکێ لە ڕاستپاردەکانە بۆ وەزیری پەروەردە داوامان لێ کردووە کە کۆمەڵێک ئیمتیازات بدرێ بە مامۆسایانی گرێبەست لە بەتایبەتی ئەوانەی کە لە سنوورەکانن لە دەرەوەی شار بۆ ئەوەی دڵیان بە پیشەکەی خۆیان خۆش بێ بەردەوام لەسەر کارەکەی خۆیان جیاوازیەک هەبێت لە کارەکەیانە لە چاو مامۆستایانی تری ناو شارە مامۆستا قوتابخانە هەیە کە پێویستی بە مامۆستا هەبێت بە فەرمی بەتایبەتی لە گوندە دوورە دەستەکان کەمی مامۆستا بەدی دەکرێت بەڵێ کەمی مامۆستا بەدی دەکرێت زۆریش لە قوتابخانەی گوندە دوورە دەستەکان لە سنوورەکانی شوێنە دوورەکانە یعنی کۆمەڵە قوتابخانەمان هەیە کە مامۆستایان نییە بە وانەبێژ بان پڕەکەینەوانێ لە قوتابخانەمان هەیە تەنها یەک گرێبەستی تایە بەڕێوەبەر ئەوانی کە هەمی وانەبێژن کە ئەمە کێشەیە ینی زۆرێک لە مامۆسایانی وانەبێژ ناچن بۆ شوێنە دوورەکان چونکە ئەو پارەی وەریەگرن هەر بەشکری هاتو چۆکەیانەکات لەبەرەوە زۆرێک لە وانەبێژەکانیش ئەمساڵ کە هاتبوون ئەیان و ئێمە ناچین بۆ شوێنە دوورەکان ئەمانێ نزیکمانکەنەوە بەڵام نزیکردنەوە ئەو شتانە بۆ وانەبێژەکان ناکرێت ساڵی پار لە شوێنی خۆیان لە شوێن لە قوتابخانەیە هەر لێداندێنەوە لەبەرەوە ئێمە داواکارین لە وەزیری پەروەردەکە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران جەخت لەسەرەوە بکاتەوە کە مامۆسایانی گرێبەستکردن بە هەمیشەی بۆ ئەوەی هەچۆنە بێت لە شوێنی خۆیان بمێنەوە و خزمەت بکەن چونکە ئێستا مامۆسایانی گرێبەستیش بێتاقەت بوون داوای ئەوەکەن کە نزیک بکرێنەوە ئەگەر ئەوان نزیک بکرێنەوە ئێمە بێ وانەبێژ خینە شوێنەکانیان وانەبێژی ناچن بۆ شوێنە دوورانە چونکە کرێ وانەبێژیەکان بەشی هاتوچۆکەشیان ناکات نەک بەشیمانەوەشیان لەو شوێنانە چونکە مامۆستایان لەو شوێنانە ئەمێننەوە بە هەفتە و 2 هەفتە دابەزن یەنەوە ئەگەڕێنەوە لەبەرەوە کاریگەری سلبی دروستەکە لەسەر پرۆسی پەروەردە و فێرکردن لە قەزا و ناحیەکان لە شار و شارشکەکانی دەروی شارەکان چونکە ئەوان دوورە دەستن و کرێ هاتوچۆ زۆرە بۆ مامۆستا و کەمی میلاکمان هەیە مامۆستاکانیش داوای گواستنەوەکەن زۆرێک لە مامۆستایانی میلاک گواستراونەتەوە بۆ ناو شار شوێنەکانیمان بەوانە بێش پڕ کردوێتەوە ئەمە یەکێکە لە کێشەکان کە بەڕووی سێکتەری پەروەردە بۆتەوە بۆ ئەم ساڵی خوێندن نزیکەی 14,000 مامۆستای میلاکمان پێویستە نزیکەی شاری سلێمانی و 14,000 مامۆستای میلاکمان پێویستە بۆ پڕکردنەوەی شوێنی وانەبێژەکان لەبەرەوە ئەمە یەکێکە لە کێشەکان کە ڕوبەڕووی سێکتەری پەروەردە بێتەوە زۆر باش مامۆستا سەبارەت بە کەرتی پەروەردە لە ئێستادا منهەجی پەروەردە زۆر جار خۆتان سەرپەرشتیارە پەروەردەکان یا خۆت مامۆستایەکان ڕخنەوە دەگرن دەبێ پەروەردە و فێرکردن دوشتی زۆر جیاوازن و دەبێ هەردووشیان لەناو پرۆسەی پەروەردە ڕنگدانەوەی هەبێت دەبینین زۆر جار هەندێک لە چەند ساڵی ڕابردووە بەتایبەتی لە چەند مانگی ڕابردووشدا هەندێک تاوانی کۆمەڵاتی ئەنجام دەدرێت کە گەنجێکی 15-16 ساڵ 13 ساڵ 12 ساڵ ڕوبەرووی تاوانی کوشتن دەبنەوە ئایا ئێستادا کەرتی پەروەردە یاخود ئەو منهەجی کە هەمانە لە کەرتی پەروەردەدا تا چەندە کاریگەری هەیە بەسەر پەروەردەی تاک لە ڕووی بەها کۆمەڵایەتیەکان نەک تەنها لەناو خوێندنگا و ڕێزی مامۆستاکەی بگرێت لە دەرەوەی خوێندنگەکەش لە دەرەوەی داوامەکەی خۆشی بەها بەرزە کۆمەڵایەتی و خلاقیەکانی پارێزراو بن دەستخۆش ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە پێویستە قسەی لەسەر بکرێت چونکە ئێمە ئەو دیاردانەمان بینی لە ناو کۆمەلگا ڕوویە کە گەنجێک هەڵەسێ بە کوشتنی گەنجیشتە بۆ 240,000 دینار بۆ مەبلەغی پارێکەم ئەمە مەترسیێکی گەورەی و کارەساتێکی گەورەیە ڕووی کردوتە هەرێمی کوردستان کێشە سەرەکیەکە شێگەڕێتەوە بۆ سێکتەری پەروەردە هەر هەرێمە هەر نەتەوەیەک لە بواری پەروەردەیە سەرکەوتو نەبوو ئەو هەرێمە بەرەو هەڵوەشان و بەرەو داڕوخان ئەڕوا لەبەرەوە سێرەکەین لە هەرێمی کوردستانیشان لە بواری پەروەردەیە وردەوردە بەرەو داڕوخان ئەڕۆین بۆ لەبەرەوەی گرنگی بە بەها کۆمەڵایەتیەکان نادرێوەکو بەڕێستان ئاماژەتان پێدرا گرنگی بە بەها کۆمەڵایەتیەکان بە پەروەردەی تاگ نادرێت پەروەردەیەکی ئاینی تەندروست پەروەردەیەکی نەتەوایەتی تەندروست ئەگەر سەرنج بدەیتە سەر خوێندنگاکان دەبینی تەلەبە بە کوڕ و کچەوە کە ئەمە زانیاری زۆر ورد و دەقیق هەیە سەرقاڵی جگەرەکێشان لە گۆشەیەکی مەکتەبەکە لە پشتی قوتابخانەکە ڕوبەڕووی ڕەنگە چەندین تاوانی کۆمەڵایەتی دەبنەوە یاخود هەڵسوکەوتی یا مامەڵەی ناتەندروست و ناخلاقیانە دەبنەوە ئایا پەروەردە کەوە کاماژەت پێکرد هێندە ئەم لایەنە بەها کۆمەڵایەتی و اخلاقی فەرامۆش کردووە لە مقابل لە هیچ گرنگی لە ڕووی زانستیەکەەوە گرنگی بە بەرزکردنەوەی ئاستی زانستی دەدات کێشەکە لەوەدا کە گرنگی بە بواری زانستەکەش نەدراوەکو پێویستیانی ئێمە خوێندکارەکانمان سیرەکەین کاتێکە زانکۆ تاواکەن تەنها گرنگی بەوەدن کە پارچەیە وەرەقە وەرگن کە لێی نووسراوە بڕوانامەی بکارێرۆسەیان دیبلۆمیان هەر شتێکە
تەنها ئەم پاچەوەرەکەیان پێویستە بۆ ئەوەی پێدا مەزرێن لە شوێنێکە ئەجنا لە ڕووی زانستیەوە هیچی پێ نییە بەدەگمن بە ژمارەیەکی کەم کە بە پنجەکانی دەست لەوانێ بژمێرێن کۆمەڵێک لە خوێندکاران ئەو زانستی کە فێربوون سوودی لێوەرەگرن لە داهاتوە بەڵام ژمارەیەکی زۆر لە خوێندکاران ئەو زانستی کە وەرێگرن تەنها بۆ کاتی تاقیکردنەوەکانە لە دوای تاقیکردنەوەکان دوای هەفتەیە لێ پرسەرەوە هیچی پێ نەماوە بۆ لەبەروی تەنها بۆ دەرچوون ئەم زانستە وەرەگرێ و سعیەکە لەبەریەکە بۆ ئەو وەری ناگرێ یان سێکتەری پەرۆدە کا لەسەرەوە ناکە کە ئەم تاکە فێرکات کە خۆی بە دوای زانستا بگەڕێ گرنگی بە زانست دەدا نەگرنگی بە ئەخلاقێک کە بە کۆمەڵایەتی ڕەسەنە کوردەوارێکی خۆمان بپارێزێت ئیدی ئەم پەروەردە چی پێ بۆ خەڵک ئەم کەرتی پەروەردەیە چۆن دەیەوێت خزمەتی خەڵک بکات کەواتە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە بیل لەوە بکەینەوە سێکتەری پەروەردە پێداچوونەوە بە سەرجەم بەرنامەکانی خۆی بکاتەوە بە پرۆگرامەکانی خۆی بکاتەوە پرۆگرامەکانی خوێندن ئێمە خەلەلمان لە بواری پەروەردەیە هەیە ئێمە وەزارەتەکەمان ناوی وەزارەتی پەروەردە و فێرکردنە پەروەردە لە پێش فێرکردنەوەیە بەڵام بەداخەوە هیچ گرنگیەک بە بواری پەروەردە نەدراوە ئەوەی کە گرنگی پێدە تەنها فێرکردنەکەش تەنها بۆ دەرچوونە یعنی خوێندکار ئەخوێنێت تەنها بۆ دەرچوون بۆ شادەیە وەرگێ بۆ ئەوە خوێندکار وا لێ ناکرێ ئامانجە پەروەردەیەکان وا لە خوێندکار ناکەن کە خوێندکار خۆی خولیای حەزی بۆ فێربوون هەبێ بۆ زانستە بێ بۆ ئەوی زانستەکە وەرگێ سوودی لێ وەرگێ بۆ داهاتوو بۆ بنیاتنانی کەسایەتی خۆی کە لە کاتێکا یەکێک لە ئامانجەکانی سێکتەری پەروەردە ئەوەیە کە ئەو تاکانی کە لە دوا ڕۆژە دەرەچن تاکێک بن متمانە بە خۆیان کەن کەسایەتێکی بەهێزیان هەبێ کەسایەتی خاوەنی ڕۆشنبیری و معریفەتێکی تایبەت بە خۆیان بن بەڵام بەداخەوە ئێمە سیرەکەین ئەو خوێندکارانی کە دەرەچن تەنها شەهادەیەک وەرەگرن دوای ئەوە لە ڕووی زانستیەوە هیچی شیوایان پێ نییە یعنی تەنانەت زۆر جار نوکتە لەسەر مامۆسایانی هەرێمەکەمانە کرێ ئەڵێ بۆ منە کۆمەڵی مامۆسای زانکۆ سوار فڕۆکەیەگە بن پیانەڵێن ئایازان کیان فڕۆکەی دروست کردوڵێن نەوەڵاڵێ ئەندازیارەکانی خۆتان بە پەلە خێرا دابەزن لە ناو فڕۆکەکەی و ئەترسن بۆ لەبەرەوەی ئەزان کە هەندازیارەکانی خۆیان کە خۆیان پەروەردەیان کردوون لە ڕووی زانستیەوە ئەو شارزایان نییە کە بتوان فڕۆکەیەک دروستکەن ینی مەسەلەکە ئەوەیە کە ئاستی زانستی لە هەرێمەکەمانە بەو شێوەیە نییە کە دڵمان پێی خۆش بێ و سێکتەری پەروەردە یان وەزارەتی پەروەردە یان فەلسەفەی پەروەردەی ئیش لەسەر ئەوە ناکا کە خوێندکار خۆی خولیا و حەزی هەبێ بۆ خوێندن زۆر باشمەوە فێر ببێت لەم کاتەیە کە قوتابی ئێمە یان بۆ منە تاکی ئێمە ئەو هەموو تاوانە کۆمەڵایەتی ئەنجامەدا لە بەری بەرزکردنەوەی ئاستی پەروەردەی ئاینی و زیاتر ڕنگدانەوەی ئەو بەهاجوان و ڕێزگرتنی ژینگە و ڕێزگرتنی دایک و باوک و ڕێزگرتنی مڵکی گشتی و ڕێزگرتنی مامۆستا لایەن قوتابیەوە دەبایە حکوومەتی هەرێم لەلایەنە پەیوەندیدارەکان وایان بکردا کە ئاین یەکێک باید لە کرۆکەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی تاک سوکایەتی بە دایک و باوکی نەکا خەڵک نەکوژێ سوکایەتی بە مامۆستاکەی نەکا مڵکی گشتی نەشکێنێ مێزەکەی ژێر خۆی نەشکێنێ لەگەڵ ئەمەدا هاتوون یەزیدی و کاکەیی و مەسیحی و جوولەکە و ئاینەکانی دیکە وەکو ئاینی ئیسلام ئەژمارەکەن و وەکو ئاینی ئیسلام باز لە مێژوەکەیەکەن یعنی هاتوون باسی ئاین ناسیەکەن باسی بەهاکانیشیان ناکەن تەناڵێ ئاینی ئیسلام لە ساڵی ئەوەندا هاتوۆتە کوردستان لە ساڵی ئەوەندا پێڕەوەکانی بەو شێوەیە بوون لەم ئەکاتە یەکێتی مامۆستایانی کوردستان یام ئەوانەی لە کەرتی پەروەردەیە کارەکەن ڕۆڵیان چێ و تا چەند پێویستە ڕێبەم جۆرە لە دابەشبوونە بکرن کە بەراوردی نێوان ئیسلام و جوولەکە و یەزیدی و کاکەی وەکو یەک بکرێت یەکێ لە ئەرکە سەرچیەکانی ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی کوردستان ئەوەیە کە داکۆچی لە بەهاباڵەکانی کۆمەلگا بکات لە بواری پەروەردەیە ئێمە لە کۆبوونەوەمان لەگەڵ ڕێکخراوێکی مامۆستایانی کوردستان لەگەڵ نوێنەرەکانی خۆمان پێمان ڕاگەیاندون کە لە کاتی دانیشتنان لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەم بابەتە پێویستە گرنگیش تایبەتی پێ بدرێت و جەختی لەسەر بکەنەوە کە گرنگی بە بواری پەروەردە بدرێت بە تایبەتی پەروەردەی ئاینی پەروەردەی ئیسلامی کە لەلایەن وەزارەتەوە ئیش لەسەرەوە کرێکە ئەم پەروەردەی کاڵ بکرێتەوە لە ناو ناخی تەلەبەکانە ئەمەش کاریگەری هەیە لەسەر کەسایەتی ئەم تاکە کە دروستە بێت لە کۆمەلگایە و لە داهاتووە لەبەرەوە ئەوەی کە بەڕێزت باسکردێکێکە لە کێشە سەرەکیەکان کە ئێمە ئیشمان لەسەر کردووە لە ڕێگای ڕێکخراوێکی مامۆستایانی کوردستانەوە بۆی داکۆچی لەسەر ئەو داوای بکاتەوە کە تاکید لەسەر پەروەردەی ئیسلامی بکرێتەوە لە پرۆگرامەکانی خوێندنە ئێمە کاتە سەیری منهەجی خوێندنی وڵاتانی ئەوروپاکەین ئەوان شانازی بە دینی مەسیحیەتی خۆیانەوەکەن هەتا کۆتایی زانکۆش بابەتی ئاینی مەسیحی کە خوێندرێت دەرسێکی سەرەکیە لە دەرسەکان کە پێویستە خوێندکار تایە دەرچێ ئەگە دەرنەچێ بڕوانامەی نادرێتێ بەڵام لای ئێمە سیرمان لێ بەرپرسەکانمان شەرمەکەن بڵێن ئێمە باڵین نەتەوەیەکی موسڵمانین نەتەوەیەکین کە باو باپیرانمان موسڵمان بوون
یان سیرمان لێ بۆچی شەرمەکە کە شانازی بە دینەکەی خۆیەوەکە بە دینی باو باپیرانی بکە پێیان وایە ئەگەر دا ببڕێن لەم دینە اینجا بەرەو پێشکەوتنە ڕۆن کە ئەمە کارەساتێکی گەورەیە کە پیان وابێ نەتەوەکەی خۆی نەتەوەیەک دا ببڕێن لە بیر و باوەڕ و کەلتوری باو باپیرانی اینجا بەرەو پێشکەوتن ڕاستەرکەوتووە بێت لە کاتێکە نەتەوەکانی تر شانازی بە بیر و باوەڕی باو باپیران و کەلتوری خۆشیانەکەن و پێشکەوتوشن و هیچ گرفت کێشەیەکیان نییە لە ئەگەری بەردەوامبوون و درێژەدان و کارکردن بەم پرۆگرامەی کە پێی دەگوترێ ئاین ناسی واتە بە جۆرە لە جۆرەکان ئەو بەها و بنەما جوانانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام لە بواری مرۆڤ دۆستی و ژینگە دۆستی و حتا ئاژەڵ دۆستی و پاک و خاوێنی و ڕێزگرتن لەم و لابردنی دڕکوداڵ لە سەرڕێی خەڵکو و پاراستنی مڵکی گشتی کە ئەمانەیە ئەمە باز نەکرا ئەرکی تاکی مامۆستا بۆ منە ئێستا لە هەرێمی کوردستان لەوە چلنەوەیەکی مامۆستایانە هەزارها مامۆستای پابند بە ئاینی پیرۆزی ئیسلامان هەیە پێیان خۆشە بەها بەرزەکانی کۆمەڵگەی کوردەواری و تێکەڵ بە ئاینی پیرۆزی ئیسلام ڕەونەقیان هەبێت لە پێناو تاکێکی تەندروستە لەم کاتەدا مامۆستایە کاتێک دەچێتە هۆڵی خوێندنەوە ئەرکی لە پەروەردەیە چییە هەر بەوەی کە ناوی خوا بێنێ و بە قوتابیەکە بڵێ ڕێزی برادەرەکەی بگرێ ڕێزی هەتی و بگرێ ڕێزی مڵکی گشتی بڕگێ ڕێزی دایک و باوکەکەی بگرێ تا چەند پێویستە مامۆستا لە ئاستی خۆیەوە وابکە کە بە ڕەوشتی جوانی خۆی بە ڕێنمایەکانی خۆی بە ئامۆژگارەکانی خۆی پەروەردەیەکی جوانی کوردەواریانە و ئیسلامیانە پێشکەشی قوتابیەکانی هەڵبەتە مامۆستا ئەرچێکی پیرۆزی لەسەر شانە کە ئەوش پەیامێکی پەروەردەیە ئەم پەیامە پەروەردەیە مەرج نییە تەنها تایبەت بێ بە مامۆستایە کە پەروەردەی ئیسلامیەڵێتەوە یان پەروەردەی نەتەوەی مەدەنیاڵێتەوە بەڵکو هەموو مامۆستایەک هەموو مامۆستایەکی هەموو مامۆستایەک ئەمە کە پیرۆزی لەسەر شانە کاتێتە ناو هۆڵی خوێندنەوە گرنگی بات بە بواری پەروەردە ئێمە وەکو سەرپەرشتیاران کە سەردانی مامۆستایانەکەین ئامۆژگاریانەکەین کە 5 دقە لە کاتی دەرسەکانە تەرخانکەن بۆ بواری پەروەردە و گرنگی بە بواری کەسایەتی تاچی خوێندکاران بدەن بێجگە لە بابەتە زانستیەکەی کە ئێڵێتەوە 5 دقە تەرخانکە بۆ بواری پەروەردە کە ئەمە واجبە لە سەرشانی مامۆستایانی بەڕێز کە لە هۆڵەکانی خوێندنا گرنگی بە بواری پەروەردە بدەن زۆر باشە مامۆستا سپاس بەوەی کە لەگەڵمانەوەی ئەمڕۆ بۆ ڕووماڵی کردنەوەی یەکەم ڕۆژیان لێدانی یەکەم زەنگی خوێندن بۆ وەرزینەوەی خوێندنی ساڵی 2019-2020 سپاس بەگە لەگەڵمانەوە سپاس بۆ بەڕێز سپاس دەکەین بینەرانی عەزیز ناوبەڕێکی کورت وەردەگرین و لەگەڵمان بن لەگەڵ میوانێکی تر لە هەولێرەوە ڕووماڵی کردنەوەی یەکەم ڕۆژی دەرگای قوتابخانەکانتان لەگەڵتانە بەردەوام دەبین. ئەڵقەیەمان هەر لەسەر مەوزوع ئیمانە بێ پەیوەست بە کتێبەکەی مامۆستا عەلی باپێر خواناسی ئاین ئیمان ئینسان پەلکێش دەکا بەرەو ئەو شوێنی کە کانگای ئیمانە خۆشویستنی خوا پاکترین و ڕاقیترین و بەرزترین جۆری خۆشەویستیە مەبەسم ئەوەیە بزانم پەیوەندی نێوان مزگەوت و ئیمان چییە بەداخەوە زۆر لە مسلمانان بە تایبەتی هێندێک لە مامۆستایەکان خۆ زیاتر لە مونتەڵەقی ترساندنی خەڵک لە خواوە باسی دینداری مسلمانەتی دەکەن کەسێ بەڕاستی خوا بناسێ سوبحانەوە تەعالا ناگونجێ خۆشەویستیە کە بۆ خوا دەیبێ خۆشەویستی هیچ کەسێکی دیکەی بگاتێ مامۆستا فەرمودەیەکی ترت هێناوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەس بە ئیخلاسەوە بڵێ لا إله إلا الله ئەهلی ئیمانە ترسمان هەبێت لەوە کە لە تاقیکردنەوەی خوا دەرنەچین واتە ترسمان هەبێت لە سزای خوا لە بەرامبەر خراپەکانمان هەندێک شتیان خستۆتە نێو عەقیدەوە و دوای کە خستویانەتە نێ باشە لێ گەڕابان باش بوو بەڵام جا کردوشیانە بە پێوەەر بوو ئەوە داخوا مسلمانە یا مسلمان نیە ئینسان کە ئیمانی بەخوا هەبوو دەبێ وەلائیشی دیار بێ و بەڕائیشی دیار بێ بەڵام ئەم وەلا و بەڕائە ئێستا کراوە بە بابەتێکی سەربەخۆ مامۆستایانی چۆن وتم کاکە نەک هەر دروستە وەڵامی سەلام هەر واجبە بەڵام زە تۆ بۆ لێ دەگەڕێ ئەوان لە تۆ چاکتر بن یعنی چۆن وتمە تو فیشە سەڵاو لەوام بکە بەرنامەی نووسین و یادەوەری یەکشەمە کاتژمێر 9 بە کاتی هەولێر بەڵێ خۆشەویستانم لە بڕگەی دووەمی ڕووماڵی تایبەتمان بە دەستپێکی کردنەوەی وەرزینەوەی خوێندن
دەچینە شاری هەولێر پەڕێز مامۆستا نەوزاد عومەر ئەندامی لقی هەولێری یەکێتی مامۆستانی کوردستانمان لەگەڵا بابزانین قسە و سەرنجی جەنابیشیان لەبارەی دەستپێکی وەرزی نوێی خوێندن چێ بە تایبەت لە شاری هەولێر کامڕۆ بەشێ لە کاربەدەستانی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان یەکەمین زەنگی نوێی خوێندنیان لێدا بەڕێز مامۆستا نەوزاد سڵاوت لێبێ و سپاس بۆ دەرفەتەوە پیرۆزبایەکی گەرماڕاستەی جەناب و تەواوی مامۆستایانی کوردستان و قوتابیانەکەین بە بۆنەی یەکەمین ڕۆژی وەرزی نوێی خوێندن قسەی جەنابتان لەسەر یەکەمین ڕۆژی وەرزی نوێی خوێندن چیە و چ پەیامێکتان بۆ قوتابیان و مامۆستایان هەیە؟ بەڵێ زۆر سپاس بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ ئەم دەرفەتەی ئێوەش دەستان خۆش بێ بۆ ئەم پرۆگرامی ئەمڕۆتان کە گرنگیدانە بە کەرتی پەروەردە و بە سێکتەری پەروەردە لە دەستپێکی یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندنی 2019-2020 من لە سەرەتای وتەکانم بە پێویستی دەزانم بە ناوی خۆم و بە ناوی برادرانم لە لقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان پیرۆزبایەکی گەرم ئاراسەی سەرجەم مامۆستایانی خۆشەویست و مامۆستایانی مادوو نەناز بکەین و پیرۆزبایەکی گەرم ئاراستەی قوتابی و خوێندکارە خۆشەویستەکان و ڕۆڵەکانی خۆمان بکەین کە توانیویانە لە ساڵانی ڕابردوودا لەگەربوونی کۆمەڵی قەیران و گرفتی هەم واری بڵێن گرفتی ئابووری گرفتی سیاسی گرفتی کۆمەڵایەتی لە پاڵیدا بەڵام توانیویانە بەردەوام بن لەسەر پێگەیشتن و تێگەیشتن و زانست و معریفەت لە ناوەندەکانی خوێندندا ئومێد دەکەم ئەم ساڵی خوێندن ببێتە ساڵی کۆتایی هاتن بە قەیرانەکانی چەند ساڵی ڕابردوو کە لە هەرێمی کوردستاندا پێدا گوزەرمان کرد ساڵی نوێمان ساڵی تازەمان ببێتە ساڵی فێربوون و زانست و معریفەت و گرنگیدانی لایانی پەیوەندیدار بە کەرتی پەروەردە و بە سێکتەری پەروەردە ئاوەردانەوەیەکی جددی لەم لایەنە و لەم سێکتەرە گرنگە کە پێم وایە بنیاتی کۆمەلگا و بنیاتی هەموو کۆمەلگاکان لەسەر کەرتی پەروەردە و لەسەر سێکتەری پەروەردە دادەمەزرێت. ساڵانە لە یەکەم ڕۆژی لێدانی زەنگی وەرزی نوێی خوێندن کار بەدەستان بە گڕوتینێکی زۆرەوە بەشداریە و چالاکیەکەن و قوتابیان و مامۆستایان بە حەماسەت و گڕوتینێکی زۆرەوە پێیان وایە کردنەوەی دەرگای قوتابخانەکان گڕوتینێکی زیاتر بە پرۆسەی خوێندن و پەروەردەدا لە هەرێمی کوردستان پێت وایە ئەمڕۆی ساڵی نوێ یان بەونە زەنگ لێدانی کردنەوەی دەرگای قوتابخانەکانی ئەم ساڵ هیچ جیاوازیەکی لە ساڵانی ڕابردوو هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ بەرەو پێشبردننی ئاستی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان و تواندنەوەی بەشێ لە کێشە کەڵەکەبووەکانی ساڵانی ڕابردوو؟ بەڵێ بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێز بدەمەوە دیارە پێگەکەیمتان تۆزێ بە ڕەنگە پێم وایە بەغەڵەتان نووسیوە جێگری سەرۆکی لە قێولی لێچێتی مامۆستایانم ئەگەر ساچ بکەنەوە برادەران شتێکی باشە بەڵێ خۆتان نەزانین کە ساڵانە وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان و دەسەڵاتدارانی حکوومەت لە دەستپێکی لێدانی زەنگی قوتابخانە لە ساڵی نوێدا بە کۆمەڵێک مەراسیم و بە کۆمەڵێک چالاکی پەروەردەیی دەست پێ دەکەن بۆیە ئەم ساڵ ڕەنگە دەتانم بڵێم جیاواز بێ لەگەر ساڵانی ڕابردوو بەهۆی ئەوەی کە خۆتان دەزانن ئەم ساڵ کابینەی تازە و کابینەی نوێ دەست بەکار بووە لە کابینەی تازەدا ئەبینین خۆمان کە ڕۆژانە لە ڕاگەاندەکان و لە بڵێن سایتە کۆمەڵایەتیەکان تەماشا دەکەن یان لە سایتە بڵێن لە فەیسبوک و لە یوتیوب و لە سایتەکان ئەبینین وەزیری خودی وەزیری پەروەردە بە شێوەیەکی خەمخۆرانە هاتۆتە مەیدان و کۆمەڵێک بڕیاری جەریئانەی دەرکردووە و کۆمەڵێک ڕاستپاردەی باشی بۆ بواری پەروەردە پێیە ئومێد دەکەم من لە مناسبەتیش باسم کردو ئومێد دەکەم وەزیری پەروەردە لەم شتانەی کە باسی لێوە کردووە لەم بڕیارانەی کە دەری کردووە جددی بێتن و بتوانێتن ئەم کەم و کوڕی و ئەم هەڵانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا یان لە کابینەکانی ساڵانی ڕابردوودا بەرۆکی پەروەردە بەرۆکی کەرتی پەروەردەی گرتووە ئومێد دەکەم ئەم ساڵ وەزیری پەروەردە بتوانێتن بە شێوەیەکی کردارانە بە شێوەیەکی عەمەلی بتوانێتن جێبەجێ بکاو بڕیارەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە ئاوڕێکی جددی لە کەرتی پەروەردە و لە سێکتەری پەروەردە بدرێت. زۆر باش بەڕێزان خۆتان نەزانین کە
پەروەردە لە هەرێمی کوردستاندا ئاسی زانستی و معریفی لە ناوەندەکانی خوێندندا بڵێ لەگەڵ مامۆستا گۆران عەبدولقادر پەروەردەیی تەواو بکەم بڵێ لەگەڵ مامۆستا عەبدولقادر گۆران عەبدولقادر باسی ئەوەمان کرد کە لەلایەکەوە گرفتەکانی بەردەم پرۆسەی پەروەردە و لەلایەکی دیکەشەوە باس لە پەروەردە و فێرکردن لە ناو ناوەندەکانی خوێندن کردمان دەمەوێت ئەم پرسیارە ڕاستی جەنابەت بکەم ئایا لە ئێستادا ڕێزگرتن کە بنەما سەرەکی و سەرەتاییەکانە بۆ ئەوەی کە ئینسانێک یا مرۆڤێک فێری ئاکارە پەروەردەیە جوانەکان یا بەها کۆمەڵایەتە جوانەکان بێت دەبێت ڕێزی بەرامبەرەکەی بگرێت ئەو بێ ڕێزیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە مامۆستا کرا لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە لە پاشەکەوتی موچە تا جوواجار کە شەق لە مامۆستا درا ئەمە چه کاریگەریەکی لە ناو ناوەندەکانی خوێندندا هەیە کە لە ئێستادا قوتابی ئەو ڕێزە وەکو پێویست ڕێزی مامۆستا نەگرێ و ڕۆڵی دایک و باوک چۆن هەڵە سەنگێنن یاوتەتان بۆ دایک و باوکان چۆنەکە مامۆستاکان وە خۆشیان ڕێزی مامۆستاکانی خۆیان و قوتابیەکانیان ڕێزی مامۆستاکانیان بگرن. بڵێ بە دڵنیاییەوە ئەو چەند ساڵی ڕابردوو بینیمان کە کۆمەڵێک بێڕێزی بێحورمەتی بەرامبەر بە خودی مامۆستا بەرامبەر بە خودی کەرتی پەروەردە کراوە خۆ کە تۆ دەڵێ بێڕێزی بەرامبەر بە خودی مامۆستا کراوە جاری وایە بێڕێزی زوڵم و ستەم لە کەرتی پەروەردە کراوە بەدانانی کۆمەڵێک کەسی نامەسئول یان بەدانانی کۆمەڵێک کەس کە خەمخۆر نەبووینە لەم بارەدا خەمخۆر نەبووینە لەم کەرتەدا ڕەنگە کۆمەڵێک بڕیار و هەڵەیان کۆمەڵێک بڕیاری هەڵەیان دابێتن کەرتی پەروەردە و سێکتەری پەروەردەیان بە ئاقالێکی تردا بردووە ناوەندەکانی خوێندنیان بە ئاقالێکی تردا بردووە بۆی ئومێد دەکەم لە پاڵ فێرکردندا پەروەردە ڕۆڵی خۆی بۆ بجێڕێتەوە لە ناوەندەکانی خوێندندا خۆتان دەزانن وەزارەتی پەروەردە کاتێک کە باز لە خودی وەزارەتەکە دەکرێتن باز لە ناوی پەروەردە دەکرێتن باز لە خودی پەروەردە دەکرێتن خودی مصطلحی پەروەردە یعنی وشەی پەروەردە ئەتوانم بڵێم پێشی تعلیمە پێشی فێربوونە چونکە ئەگەر هەر تاکێکی ناو کۆمەلگای ئێمە لە یەکێک لە ناوەندەکانی خوێندندا ئەگەر بخوێنێتن تا لە بەیانی تا ئەوارە مامۆستاکەی دەرسی پێ بڵێتەوە ئەگەر لایانی پەروەردەیی فەرامۆش بکرێ ئەگەر لایانی پەروەردەکردن و لایانی خۆڕەوشت و ئەخلاقی پەروەردەکە خوا نەخواستە فەرامۆش بکرێتن زانستەکە بەتەنیا دەتوانم بڵێم ناکرێتن هەموو لایەنێکی ئەم ئینسانە ئەم کەسە پڕ بکاتەوە ئەم قوتابیە پڕ بکاتەوە بۆیە زانست لە ڕێی خۆی پەروەردەش لە ڕێی خۆیەتی بە هەردووکیان بەیەکەوە بەو دوو جەمسەرە دەتوانن بەیەکەوە تاکێکی تەندروست لە ناو کۆمەلگای خۆماندا دروست بکەن ئەم تاکە بتوانی لە داهاتوودا خزمەتێکی یەکجار گەورە بە خودی کۆمەلگای خۆی بکاتن چونکە خۆتان نەزانن زانست بەتەنیا ناتوانێتن بەبێ پەروەردە گوزەر بکاتن بۆیە ئومێد دەکەم وەزیری پەروەردە کە وەزیرێکی تازێ و ئومێد دەکرێتن یعنی کە ئومێدمان پێ هەیە کە بتوانێتن جەریئانە بێتە مەیدان و کۆمەڵێک بڕیاری کاریگەر و گرنگ بداتن لە پاڵ لایەنە زانستیەکەی لە پاڵ لایەنە فێرکردنەکەی لایانی پەروەردەیی زەق بکرێتەوە لایانی فێربوونی پەروەردەیی زەق بکرێتەوە بۆی ڕۆڵەکانی ئێمە بە شێوەیەکی ئەکتیڤ بە شێوەیەکی تەندروست بتوانن لە ناو ناوەندەکانی خوێندندا لایانی پەروەردەییشیان پێ بگوترێتەوە مامۆستا ئەو ئومێدەی کە جەنابەت وەکو جێگیری سەرۆکی لقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان بە وەزیری نوێی پەروەردەت هەیە و هەر لە ئێستاشە وەکو کورد دەڵێ مانگە لە ئێوارەوە دیارە کۆمەڵە ئیشی جوانی کردووە و جێ ئومێدی مامۆستایان و فێرخوازانی کوردستانە لە ئێستادا موسڵمانان و قوتابی کە سوکاری و قوتابی مامۆستا و ئەوانی کە پابند بەعینی پیرۆزی ئیسلام گلەی ئەوە ئەکەن کە بۆچی لە سەدا 95 موسڵمانان لە هەرێمی کوردستان ناچار بکرێن پەیڕە و پرۆگرامێ بخوێنن کە هیچ پەیوەندێکی بەوانەوە نییە مەبەستم وانەی ئاینناسی و پەروەردەی ئاینیە و لاوەکیکردن و پشتگوێخستن و پەراوێزخستنی پەروەردەی ئیسلامیە و کردنی بە مێژووی ئاینەکان و ئاینناسی لە کاتێکە هەر لە مێژووی ئیسلامیشە ئەگەر بۆ عومەری کوڕی خەتاب دروست نەبوو بێ لاپەڕێ لە تەورات بخوێنێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە جۆرێ لە جۆرەکان زۆر سەرزەنشتی بکە و پێی ناخۆش بێ بۆچی قوتابی موسڵمان یا لە 95 قوتابی موسڵمان ناچار بکرێ مێژووی یەزیدی و کاکەیی و نازانم جوولەکە و مەسیحی و ئاینەکانی تر زەردەشتێت بخوێنێ ئێمە ناڵێن بە هەمووی ئاین بێ بەڵام بۆ قوتابیەک کە لە شەنگال و شوێنە یەزیدی نشینەکان دانیشەیەکێکی دیکە لە عنکاوە دانیشەیەکی دیکە لە شوێنێکی دیکە کە جوولەکە نشینە با پرسیاری سربەخۆ و منهەجی سربەخۆ هەبێ بەڵام بۆچی جوولەکەی ناچار نەبێ کە پەروەردەی ئاینی بخوێنێ و
و مسلمانێکیش ناچار نەیە پەروەردەی جوولەکە و مەسیحی دەشتێ بخوێن. ئێوە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان تا چەند دەتوانن ئەم بڕیارە بەجۆی لە جۆرەکان هەڵوەشێننەوە و وا بکرێت کە ئەوەی کە من ئاماژەم پێکرد مسلمان پەروەردەی ئاینی خۆی بخوێنێ و جوولەکە و مەسیحی و یەزیدی و گاور و شتی دیکەش پەروەردەی خۆیان بخوێنن. بەڵێ سەبارەت بەم خاڵەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد لە پرسیارەکەتدا و ئێمەش لە چەند ڕۆژی ڕابردوودا هەم بینیمانە هەم بەرجێمان کەوتووە کە بەنیازی ئەوەن وانەی پەروەردەی ئیسلامی گۆڕانکاری بەسەردابێتن و گۆڕانکاری تێدابکرێت هەرچەندە ئەم بڕیارێکی سەرتانسەری نییە بۆی کە جەنابیشتان و بینەرانی بەڕێزی خۆشەویستیش ئاگادار من لەمە گوایە کۆمەڵێک لە شارەزایانی بواری پەروەردە لە وەزارەتی پەروەردە باسییان لەوە کردووە کە ئێمە لە هەرێمی کوردستاندا مادام تەنها مسلمانمان وەکو بڵێن دینی ئیسلام لە هەرێمی کوردستاندا تەنها ئەوان تازودیان نییە خەڵکی مەسەلەن یەزیدیمان هەیە کاکەیمان هەیە مەسیحیمان هەیە ڕەنگە بەعزێکی ئەگەر بە کەمیش بێ مەسەلەن کاکەیمان هەیە ئەوانە گوایە ئەوانیش دەبێت ڕەچاوی بواری ئەوانیش بکرێت ڕەچاوی ژینگەی ئەوانیش بکرێتن دەبێت وانەی پەروەردەی ئیسلامی گۆڕانکاری تێدا بکرێتن بەو شێوەیە کە جەنابەت ئاماژەت پێ کردو بەش کراوە بەشێکی بۆ پەروەردەی ئیسلامی بەشێکی بۆ پەروەردەی دینی مەسیحی بۆ جوولەکە و بۆ مەسەلەن کاکەی و یەزیدی و ئەوانەی تا کۆتاییەکەی من لێرەوە بە بەڕێز و بە بینەرانی خۆشەویستی ڕادەگەینم ئەگەر ئەمە وەزارەتی پەروەردە ئەم خاڵە جێبەجێ بکات ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ بکات بیکاتە کردار من پێم وایە زوڵمێکی گەورە لە کۆمەلگای کوردەواری دەکرێت چکە خۆتان دەزانن کۆمەلگای کوردەواری سەدا 98 ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە مسلمانە و هەڵگری ناسنامەی ئیسلامی خۆیەتی پێم وایە داکوبابی کەسوکاری قوتابی دایکوبابی قوتابی و کۆمەلگاکەمان قبولی ئەم بڕیارە ناکاتن بۆیە من لێرەوە پێتان دەڵێم کە ئێمە دوێنێش لە ڕۆژانی ڕابردووشدا کۆمەڵێک دانیشتنمان کردووە کۆمەڵێک بڕیار و ڕاستباردەمان گەڵاڵە کردووە لەسەر ئەم خاڵە زۆر وەستاوین و بە خاڵێکی گرنگمان زانیوە و بە خاڵێکی مەترسی داریشمان زانیوە لە کاتێکدا ئەگەر جێبەجێ بکرێت و تەنفیز بکرێت چونکە خۆتان دەزانن کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی مسلمان و قبولی هەموو ئەو دەستکاریانە ناکاتن کە لە وانەی پەروەردەی ئیسلامیدا بکرێن خۆ وانەی پەروەردەی عەفوم کە ئەگەر تۆزێک بارم پێ بدێ بۆی تەواوی بکەم ئێمە هەڵوەستەیەکی تەواومان لەسەر ئەم خاڵە کردووە و لە چەند ڕۆژی داهاتوودا ڕەنگە دیدارێک لەگەر خودی وەزیری پەروەردە ساز بکرێتن ئەم مەترسیانەی لەم گۆڕانکاری لەوانەی پەروەردەیدا دەکرێتن ئاراسی خودی وەزیر بکرێتن وەزیر زۆر بە دڵنیاییەوە گوێ دەگری لەو خاڵە و دەبێ پێداچوونەوە بە بڕیارە بکرێت نابێت جێبەجێ بکرێت ئەگەر بە شێوەیەکی تێسیش بی ئەم ساڵە لە هەندێک لە ناوەندەکانی خوێندن تاقی بکرێتەوە بەڵام ئەم تێسە نابێت سەر بگرێتن چونکە لە داهاتوودا ئەگەر سەر بگرێ خوانە خواستەوە کە گوتم مەترسی بۆ سەر کۆمەلگای کوردەواری بۆ سەر کۆمەلگای ئیسلامی خۆمان هەیە ناکرێ ئەمە جێبەجێ بکرێت لە کاتێکدا ئەگەر جێبەجێ کرا لە هەنگاوی داهاتوومان نەمانتوانی لەگەر وەزیر بگەن بە حەلێک ئێمە ڕەنگە ئەو کاتە خەڵکی لێ ئاگادار بکەینەوە مەترسیەکانی بۆ بخەینە ڕوو بۆی خەڵک قبولی ئەوەی نەکا ئەگەر ئێمەش نەبین خەڵک قبولی نەکا نەوەکانی خۆی منداڵەکانی خۆی وانەی غیرە مسلمانی پێ بگۆترێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەوزاد عومەر جێگیری سەرۆکیلقی یەکێتی مامۆستایلقی هەولێر یەکێتی مامۆستایانی کوردستان سپاس بۆی کە لە شاری هەولێر لەگەڵمانە بوون. بینەرانی عزیز کۆتایی بە ڕووماڵی تایبەت بە پرۆسەی یەکەم ڕۆژی خوێندن دەدەین و لە پاش ناوبڕێک لە پەیامی ڕۆژەوە لە بەرنامەی ئاسایی پەیامی ڕۆژەوە پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. دەستپێکردنی کابینی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەستا بە ئەنجامدانی دەرکردنی بڕیارێک سەبارەت بە ڕەتکردنەوەی خوێندنی هەرێک لەوانەکانی زانست و بیرکاری بە زمانی ئینگلیزی لە خوێندنگەکاندا کاتێکی ئەو بڕیاریان دەرکرد بەڕاستی پرسڕایان بە هیچ کەسێک نەکرد لە بۆ ئەوان کەسانی کە شارەزان لە بواری پەروەردە مەکتەبەکە تاریکە کارەبانی وەکو پۆلێکی وەکو زیندانێکی لاتوو بۆ تەلەبە بە چی زانست و بیرکاری بە ئینگلیزی پیاڵێت وەکو وایەک تۆ تاقیکردنەوەیکی زانستی لەسەر کۆمەڵێک گیاندەریا کەروێت یا شتێک بێت
دەچینە ناو خوێندنگەیەکی کەرتی تایبەت و بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ سەرپەرشتیاری خوێندنگەکە هەموو ئەو ئامادەکاریانت دەبینین کە بۆ خوێندن بە زمانی ئینگلیزی کراون. جۆرێک لە جۆرەکان بازاڕیانە مامەڵەکردن بوو لەگەڵ کەرتی خوێندنە ئەگەر علمی مامەڵە بکەی لەگەڵ ئەم بابەتەیە ئەسڵ وایە منداڵ زمانی یەکەمی دایکی بەباشی فێرە بێت دوای زمانی دووهەمی فێرە بێت. لە حکومەتێک لە دوایەکانی عێراقەوە لە زاخەوە هەتاوەکو کەلار بە یەک زمانە خوێنرا زمانی کوردی بوو. ئێستا بە دوو لەهجەی جیاوازە خوێندرێت. خەڵک ئەمە نازانێ ئەمە بڵاو نەبووەتەوە، ئەمە گەورەترین کارە ساتە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان و لە هەمان کاتدا ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵایە لە پەرلەمانی کوردستان پێی وایە هەر لە سەرەتاوە بڕیارەکەی پێش و هەڵە بووە و خوێندنەوەی پێشوەختەی بۆ نەکراوە. حکومەت نەیەتوانی موچەی مامۆستاکانی بات و ڕۆبع موچە بوو لە کاتی خۆیان نەیەتوانی بکات. ئەجا چی جای تۆ وەرە ئامادەکاری بکە بۆ ئەوەی کە با بڵێن خوێندن لە دووانەی سەرەکی زانست و بیرکاری بکەی بە ئینگلیزی. ئەم ئامادەکاری تەواوی ئەوێ ڕاهێنانی بە مامۆستا ئەوێ. بەدواداچوون شەممە کاتژمێر 7 بە کاتی هەولێر. ناوەندی ئەکادمیای پەیام هەڵدەستێت باکردنەوەی خولێکی فێربوونی مۆنتاجی تەلەڤیزۆنی بۆ ئارەزومەندانی بواری ڕاگەیاندن. خولەکە لەلایەن مامۆستای شارەزا و خاوەن ئەزموونەوە سەرپەرشتی دەکرێت. لە خولەکەدا فێرخوازان لەسەر بەرنامەی بەناوبانگی بواری مۆنتاج ئیدیوس فێری چۆنێتی مۆنتاجکردنی هەواڵ بەرنامە فیچەر و دیکۆمنتاری دەکرێن. بەرجەکانی بەشداریکردن بەشداربوو تەمەنی لە 15 ساڵ کەمتر نەبێت. شارەزاییەکی سەرەتایی لە بەکارهێنانی کۆمپیوتەردا هەبێت. پێویستە بەشداربوو لە کاتی پراکتیکیدا کۆمپیوتەری خۆی پێبێت. نرخی بەشداربوون 50,000 دینارە. خولەکە کاژمێر 2 بۆ 5 ئێوارە دەبێ و ماوەی هەفتەیەک دەخایەنێت. بۆ خۆتۆمارکردن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0750 151 90 90. بەڵێ خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ لە بەرنامەی ئاسایی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. خۆشحاڵی نەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەین. ئەمڕۆ وەک لە سەرتاوا ئاماژەم پێکرد 3 ڕۆژی گرنگ و مێژوویی هەم دەستپێکی وەرزی نوێی خوێندن و هەم یەکەم ڕۆژی وەرزی پاییز و کۆتاییاتن بە وەرزی گەرمای هاوین و ڕۆژی ئاشتی جیهانی لەمڕۆدا واتە لە 21 ئەیلول 21 نۆدا کۆکراوەتەوە. تەمەنای ئاشتی و ئارامی و کامرانی بۆ ئێوەی عزیز و خۆشەویست لە ئاستی تاک و خێزان و کۆمەڵگە و ئاستی تەواوی جیهان و مرۆڤایەتی خوازین بۆ مێ دەکەین ئاشتی باڵ بکێشێ بەسەر تەواوی ژیانماندا و وەرە تەواوی کایەکانی ژیان و سیاست و ئابووری و جوگرافیماندا ڕنگ بداتەوە. لەگەڵ هاوکارم کاک جەلال ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێکاتەوە کە میشە لە 3 تەوەری سەرەکی. تەوەری یەکەمیان ڕۆژی ئاشتی جیهانی ئەمڕۆکە قسە و گفتوگوی لەسەر دەکەین تا چەندە دەتوانین لە ڕێگەی ئاشتیەوە کۆمەلگاکەمان زیاتر بەمەدەنی بکرێت. تەوەری دووەمان تەوەرێکی تەکنۆلۆژیە وەک دەزانن دوێنێ ئایفۆنی 11 لە هەموو جیهاندا خرایە بازاڕەوە. هەرێمی کوردستان و کۆمپانیای سێش هاوشانی هەموو جیهان توانی ئەم ئایفۆنە لە کاتی خۆیدا بخاتە بازاڕەوە و نمایشی بکات. تەوەری سێمیشمان کردنەوەی چەند کۆلێژێکی جیاوازە بە زانکۆی هەڵەبجە کە چەند کۆلێژ و بەشێکی جیاواز کراوەتەوە کە قوتابیانی یاوانی کە خولیای و بەشانن دەتوانن ئەم ساڵ لە ناو هەڵەبجەدا درێژە با خوێندنیان لەو بەشانە بدەن کە میوانێکی تایبەتمان دەبێت لەوێ قسە و گفتوگۆ زیاتر لەسەرەوە دەکەین کە ئەو بەشە زیادانی کە کراونەتەوە چی و چین و مەرج و ڕێنمایەکان بۆ وەرگرتنی خوێندکاران بە تایبەتی بۆ وەرزی نوێی خوێندن مەرج و ڕێنمایەکانیان چی هەیە لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت وەکە میشە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە با پێکەوە بینەری بین.
بەڵێ خۆشەویستان لە بڕگەی یادەوەریدا ئاشناتانەکەین بە تەواوی ئەو مێژووە گرنگانەی کە لە بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوو و لە مێژووی ڕابردوودا ڕوویانداوە کە ئەمڕۆ 21 ئەیلول 21 نوێ بابزانین چ مێژوێ و چ ڕووداوێکی گرنگ تێیدا ڕوویداوە. بیستویەکی نوێی هەموو ساڵێک ڕۆژی ئاشتی جیهانی کە لە ساڵی 1970 لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە دانرا بۆ بڵاوکردنەوەی ئاشتی و گرنگیدان بە ئاشتی نێوان گەلانی دنیا. بەڵام ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ ئاشتی جیهانی بەرەو توانەوە و نەمان دەڕوا و زلهێزانی دنیا لەسەر پێوەرە و پێوانەی بەرژەوەندەکانی خۆیان هەزارەها جەنگیان خوڵقاندووە و لە ئێستاشدا بەرهەمهێنانی چەکە کوشندە و پێشکەوتەکانی بواری فڕۆکە و ساروخ و ئەتۆم هێندە زۆرن کە هەڕەشەی جدی لە ژیانی مرۆڤایەتی دەکات و لە هیچ سەردەمێکدا هێندەی ئەمڕۆچەکی کوشندە و لەناوبەر بەرهەم نەهێنراون. دروستکردن و بەرپاکردنی سەدان جەنگی لەناوبەر لە دوای دوو جەنگە جیهانیەکە بە پێشڕەوایەتی ئەمریکای سەرمایەدار و ئەوروپای دیموکراسیەت بەرامبەر بە گەلانی موسڵمانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای کردووە کە باسکردن لە ئاشتی و ڕۆژی جیهانی ئاشتی هیچ ئەرزشێکی نەمێنێت. ئاینی پیرۆزی ئیسلام هەر لە سەرەتای هاتنیەوە چەمکی ئاشتی و پێکەوە ژیانی کردە یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی دەوڵەتەکەی و هەمیشە بە گشت جەنگ و تاوان و خوێن ڕێژە و ستەمکاریدا دەچوویەوە و تەنانەت ئامانج و هۆکاری تەواوی غەزە و جیادەکانی ئیسلام بریتی بوو لە چەسپاندن و بەدیهێنانی ئاشتی. 21 نوێی ساڵی 1970 دامەزراندنی یەکێتی زانایانی ئیسلامی لە کوردستان لە گەڵاڵی ناوچەی باڵەکایەتی بە ئامادەبوونی مەلا موستەفای بارزانی ئەوە ژوەک یەکێک لە دەستکەوتەکانی بەیانی ئازاری کورد بوو لەگەڵ ڕژێمی بەعەس. 21 نوێی ساڵی 2001 لە ڕۆژی جیهانی ئاشتیدا وەزیری دارایی فەڕەنسا گوتی جیهانگیری چەکێکە لە دەست وڵاتانی گەورە بۆ دزینی بەروبوومی وڵاتانی تازە پێگەیشت و هەژارەکان بۆ بەهێزکردنی یەکێتی نێوان وڵاتانی سەرمایەدار و فراوانکردنی چەوسانەوەی میلەتان لە پێناو بەرژەوەندی تایبەتی خۆیان لە هەموو بوارەکانی ڕامیاری و ئابووری و سەربازی و بازرگانی لە جیهاندا ئەم لێدوان و گوتەی ناوبراوی شکاردانەوەی لە کایە ئەوروپی و سیاسیەکەی ئەوروپادا لێکەوتەوە. ئاشتی هەمیشە لە دوای جەنگ دێت، بەڵام ئێمە لە کۆمەڵگەی کوردەواری خۆمان چۆن دەتوانین ئاشتەوایی بەرپا بکەین، کۆمەڵگەی خۆمان بکەینە کۆمەلگایەکی مەدەنی. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی ئاشتی جیهانیە، پێویستە ئێمەی کورد چۆن بتوانین کۆمەلگەی خۆمان بکەینە کۆمەلگەیەکی مەدەنی لە کاتێکدا دەبینین ڕۆژانە و شەوانە یاخود لە چەند ڕۆژی ڕابردووشدا ئەگەر سەرنج بدەین چۆن هێشتا ڕق و قینە سیاسیەکان جارێکی تر ئاشتی لە کۆمەلگاتە دەخەنە مەترسیەوە. لەسەرم تەوەرە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کامل عەزیز مامۆستای زانکۆ قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. دکتۆر گیانە خێربەی سپاس دەکەم. دکتۆر چۆن یاچی بکەین کە ئەم ڕۆژە یاخود ئاشتی بکەینە هۆکارەوەی کە کۆمەلگاکەمان بە مەدەنی بکرێت لە کاتێکە لە چەند ڕۆژی ڕابردوو دەمانبینی کە شەوێک لە سلێمانی و شەوێک لە هەولێر و تەقە و تاق و هێشتا ڕقی سیاسی یاش کۆنی قین لە دڵی یەکترا هێشتا ما بێت لایەنە سیاسیەکان چۆن بتوانین هەموو ئەمانە دامرکێنینەوە جارێکی تر کۆمەلگاکەمان بکەنە کۆمەلگایەکی ئاشتەوایی سەرتاپا هەمووی پێکەوە ژیان و ئاشتەوایی لە نێوان یەکترا هەبێەوە تەبابن. سپاس بە بەڕێستان بە ناوی خوای جوانکاری جوانویست. سەرەتا ئەمە ئەوە بڵێم کە ئاشتی یا حڕیەت کە بەعادن معنە عەرەبیەکەی ئەو هەدیە خوایەیە یا ئەو بەخشە خوایەیە کە ئینسان داوێتی بە مرۆڤەکان بۆی مرۆڤەکان بە ئازادی بژین بە بەختەوەری بژین و بە ئازادی بیرکەنەوە و هەموو لە کایەکانی ژیانە بتوانن ڕێڕەوێکی ڕاز و ڕێڕەوێک کە سەقامگیری هودووئێکی نەفسی یەکەم جار و هودووئێکی ژینگەیی و هودووئێکی سیاسی لە ژیانی خۆیانە بەرجەستەکەن. ئەم ئاشتێ لەکوێوە سەری گرتووە و لەکوێوە هاتووە هیچ شتێک لە خۆیەوە بەرهەم نایە.
لە بیدایەتی دەستپێکردنی حیاتی ئینسانەکان لەسەر زەویە خۆی پردگار ئەم ئاشتی بەخشیەوە بە ئینسانەکان بەڵام هەندێک جار کە ئەم ئاشتیە بە عقارێکی تراڕوە و ئەم ئاشتیە ڕێڕەوی خۆی وونەکە ئەوە ئینسانەکان ئەو ڕێڕەونەکەن چونکە ئیسلام هەر لە ئەوەڵی بیدایەتی دەستپێکردنی ژیانەوە ئەم ئاشتی بەرقەرار کردووە حتا قورئان بۆ وەرگرتنی پەیامی خۆی پامی ئاسمانی خۆی زۆری لە تاکەکان نەکردووە زۆری لە ئینسانەکان نەکردووە کە ئەم ئینسانانە بڕوادار بن یا بێ بڕوا بن تۆ ئێستا سەیری گۆی سەرگۆی زەوی کە ئێستا ئەوەی داتاکانەڵێن ملیارێک و 600 ملیۆن مسلمان ئێستا ڕێژەگەزای کردووە تقریبان تا ملیارێک و بۆ 2 ملیار مسلمان بەرز بۆتەوە بەڵام کۆی سەر زەوی چەنە ئینسانتیایە لە 7 ملیار زیاتر پەروەردگار ئەیتوانی ئەو 7 ملیارە هەمووی مسلمان بێ بەڵام حڕیاتی داوەتێ ئازادی داوەتێ ئەی مرۆڤ بڕۆ لەسەر زەوی بژی چ دینێگەڵە بژێری چۆن بیرەکەیتەوە چۆن ژان بەڕێەکەی بەڵام لە هەمان کاتە بەرنمەیەک و یاساکی بۆ داناوە ئەگەر بەم بەرنامە و یاسایە بڕۆی هدووئێک با بڵێن ژانێک سیستەمێک تۆ لە حیاتی خۆتا بەرپاکەی ئەم سیستەمە سەرتاپای ژیانی تۆ پارێزێ سەرتاپای ژیانی تۆ پارێزێ وەکو قورئان فەرمێ ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين كپەروەردگار لا سبب نزول أما أتى بيغمبر فەرمێ عليه الصلاة والسلام کە کاتێک پێغەمبەر عليه الصلاة والسلام زۆر حرسی هەبوو کە هەموو خەڵکێک ئیماندار بێ و خەفەتی ئەخوار لەوەی کە خەڵکێک نائیماندارە بۆیە پەروەردگار ئەماتی دا بەزان تۆ پەیامی خۆت بڵاوەکەیتەوە لەبەرەوە زۆر لە کەس ناکەی ئەگەر خۆی پەروەردگار بیستایە هەموو سەرزەوی مسلمانەکەت لەبەرەوە نە زۆری لە کەسەکەی نە بەم حرسێکت هەبێکەوەی خەڵکی هیدایەت بەی لە گومڕایی و بێنی بە ڕووناشی و لە هەمان کاتیشا ئەم هەموو خەفەتەی ناوێت چونکە هەموو شتەکان لای پەروەردگارە کابوو ئێمە ئەو بزارین ئازادیەکە لە پەیامی ئاسمانیەوە هاتووە ئێمە هەمومان دروستکراوی خواین بە تایبەتی مرۆڤ کە زۆر ڕێزی لێگیراوە قورئان فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم زۆر ڕێزی لێگرتووە تۆ بڵی پەروەردگار بەم زۆر ڕێز لێگرتنە لەم پەیامە ئاسمانی خۆیە کە ئینسانەکان وەکو بەڕێزترین مەخلوقی خوان لەسەر زەویە بێوێ مەسەلەن وەکو خۆیان بە حەزی خۆیان مەسەلەن بیر نەکەنەوە بە حەزی خۆیان نەژین بە حەزی خۆیان نەخۆن بەڵام لەگەڵ ئەمەیە و توێتی چۆن ئەخۆی بخۆ بەڵام ئەمانە مەخۆ چۆن بیرەکەیتەوە بیرکەرەوە بەڵام ئەم ئازادیانە ئەمانە مەبەزێنە لەکوێ دائەنیشی دانیشە بەڵام کە دائەنیشی ئازاری خەڵکی ترمەدا بۆیە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام لە حیاتی لە ژیانی خۆیە دراوسەی هەبووە بێ بڕواوە مشتیک بووە جوولەکە بووە دراوسەی هەبووە یەزیدی بووە لە هەمان کاتە ئازادی تەواو ڕەهایان هەبووە و لە هەمان کاتە عەلاقە و پەیوەندیشی لەگەڵ نەپچڕاندوون پەیوەندیەکی تەواوی لەگەڵیان هەبووە لە هەموو مناسەبانەی کە پێویست بۆ سەردانیان کە لە نەخۆشیە لە بەڵێن لە خۆشیە لە ناخۆشیە لە هەموو پێداویستیەکانە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لەگەڵیانە بووە و بەدەمیانەوە بووە و پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام قەرزی لێیان کردووە خەرزی لە کابرا هەتا کە قەرزی لە کابراایەکی یەهودی کرد دەرعەکەی خۆی دانا بەڕەهن تا پارەکەی بۆ جێڕێتەوە یعنی سەیری ئەم تەعامولەکە بەوەی کە ئێستا مەسەلەن کابراایەک لە دین تێناگا بۆ نمونە من ئەگەر دراوسێکەم یەزیدی بێ مەسەلەن دینێکی تریە بێ من مەرحەبایی ناکەم ئەمە دینەکەم وان پێ ناڵێ چونکە دینەکەی ئێمە لەگەڵ تەواوی دینەکانی ترە لەگەڵ تەواوی مرۆڤەکانی ترە دینێکی ئاسوودەیە دینێکی پێکەوە ژیانە دینێکە هەموو سیستەمە ڕۆحیەکان طبعاً بیرمان نەچێ ئێستا عولەمایانی علم النەفس دەڵێن ئەوەی ئینسان ئەخاتە دنیایەکی ڕۆحیەوە دنیایەکە مەسەلەن زۆر ئاسوودە بێ پەیوەندی بە ناخی ئینسانەوە هەیە پەیوەندی بەوە نییە زیاتر با بڵێن علم النەفس دەڵێ زانانی دەرونیڵێن لە 160 بۆ 70 ئەگەر ڕۆح ئاسوودە بوو تەواوی سیستەمەکانی مەسەلەن ژیانە بە ئاسوودەی جێبەجێەکەی ئەم ڕۆحەکی ئاسوودەیەکە تەنها پەروەردگار دەتوانێت ئاسوودەیکە بۆچی چونکە ئەو خۆی دروستی کردووە و کەسێکی شتێک دروستکە ئەزانێت بەچی ئاسوودە بێ ئەنجا ئەگەر ئینسان ئاسوودە بێ ئەتوانێت بە ئاسوودەیی بژی ئینسان کاتێک مەسەلەن عنفەکە تونند و تیژەکە بەرامبەری کە ئاسوودە نیە
تۆ سیر کە ئەگەر من و تۆ ئێستا بڕۆینەوە بۆ ماڵەوە مەسەن لەگەڵ ماڵ و مناڵمانە کاتێک بەڕاستی لە ماڵەوە تووڕە ئەبین کاتێک لە خۆوە لەسەر شتێکی بەسیت هەڵەچین ئەو کاتێک کە لێرە ئاسوودەنین کە ڕۆحمان ئاسوودەنیە بەعکسەوە ئێستا مەسەن ئێمە کە لە جاری وایە گەر بچی بۆ مەسەلەن خوێندن مەسەن ئێمە کە ئاچین بۆ زانکۆ جاری وایە تەلەبەیەک کە مامۆستاکەیە بینێ ئەگەر تۆزێک شپەرزەیەکی دەرونی پێوە دیار بێ ئەڵێ ئەوە لە ماڵەوە ئاسوودە نەبووە چونکە ئەگەر تۆ لە ماڵ و ئاسوودە نەبی لەو شوێنەی کە خۆت کاری تیاقی لەوە چێ ئازاری خەڵک بدەیت کە ئازاری خەڵکە دەی ئەمە لێرە یا کێشەیەگەیە ئەم کێشانەی کە لە ڕۆحا لە ویژدانە لە دەروونە چی ناوەنەی کە ئێستا لە کۆمەڵک مستەڵەحاتەیە بۆ دڵی ئینسانەکان ئەمە ئاسوودەیەک ئاسوودەیەشی سەماویە و لە ئاسمانەوەیەتە خوارەوە کام ئاسوودەیەشە بوو ئینسانەکان دەتوانن بە ئاسوودە بژین وەکو عەرزم کردن کە ئینسانەکان بە ئاسوودەی ژیان تەجاوز ناکەن لە حڕیاتی هیچ کەس واتە حڕیاتی هیچ کەسێک نابەزێنن ئەو کاتە هەموو ئینسانەکان بە ئاسوودەیە ژین و هەموو ئینسانەکان بە حڕیە ژین ئەگەر ئێستا سەیری دنیاکەین ئەوەی ئێستا مەسەلەن ئاسوودەیی زەوت کردووە چێن لە دنیاە مسلمانەکانن ئەوانن خەڵکێکی متەدەیینن نا بەعکسەوە ئێستا بڕۆ سەیری مەسەلەن وڵاتی سینکە ئێستا خەڵکێک ئازاد نییە لەوەی کە هەر لە ماڵەکەی خۆیان مەسەلەن چۆن عیبادەتی خۆی بکە یا با بڵێن چۆن حڕیاتی دینی خۆی دینی خۆی پیادە بکە بەڵام لە هەموو دنیاە بۆ غێری مسلمان ئەمایە بۆ مەسەلەن وڵاتێکی وەکو تونس کە سەرۆکەکان گۆڕ بە گۆڕ زێن العابدین چەند ڕۆژێک پێش ئێستا مرد تر چوو بە حەق و حسابی خۆی ڕۆیشت پێش ئەوە لە تونس من وەختی خۆی لە دەرەوە ئەمان خوێن دکتۆرێکی تورسیمان لەگەڵ بوو دکتۆرای تەواو کرده بوو وتم بۆ ناڕۆیتەوە بۆ تونس شێکی دێرە بۆ ناچی لێ خزمەتکەی وتی لە وڵاتی ئێمەیە ناتوانین خزمەتکەین وتی بەسیترین شت مەسەلەن من بچم بۆ مزگەوت ئەبێ بەکارد بچم ئەبێ ئەو مزگەوتەی بۆم دانراوە غێری ئەو مزگەوتە ناتوانم لە مزگەوتێکی تەلا نوێش بکەم کابوو تو ئەها سیرکە لەم سەدەی لەم عەسری تازە ئەو لەم سەدەی 21ەیە ئینسانانێک ئاوە مەسەن خەڵک ئەو چەوسێنەوە بەڵام لە هەمان کاتە ئەم پەروەردگاری کە ئینسانەکانی دروست کردووە ئەم پەروەردگاری مەسەن کە سیستەمی ئینسانەکانی ژیانی بۆ ڕێخستونەوە ئەوە ئەم پەروەردگار دەسەڵاتدارە ئینسانەکانی ئەوەی کە لەسەر ئەم سیستەمە من و لەسەر ئەم بەرنامە خوایەن حڕیاتیان نییە حڕیاتیان لێ زەوت کراوە دکتۆر سید قوتب بەڕەحمەت وێ ئەخوا لە کتێبی ئاشتی جیهانی و ئیسلامەکەیدا دەفەرمێ ئیسلام هەوڵی ئاشتی دەوڵەتان و ئاشتی جیهانیدا تا ئاشتی تاک و ناخی تاک فراهەم نەهێنێ کاتێکە تاک لە ئاشتیا ژیا کاتێکە تاک ئاشتی بوویەکە لە بەهاو بنەماکانی کارکردنی و کایەکانی ژیانی ڕازاندا و کاتە ئاشتی دەوڵەتانیش دێتە دی ئێمە ڕۆژان لە هەرێمی کوردستان خەڵکێکی شەڕەنگێزە بینین کە لەسەر فولایی تێک لەسەر مەبلەغێ پارەی کەم لەسەروی کە دڵی لە کچێکی ترە ماڵە خەزورانی دەکوژێ هاوڕێکەکەی دەکوژیانی کۆمەڵێت تاوانی کۆمەڵایەتی زۆر قێزەون ئەنجامەدا تا چەند پێویستە ئێمە کار لەسەر ئاشتی تاک بکەین ئەوەندەی کە بیر لە ئاشتی نێوان دوو حیزبی زەبەلاحی کوردستانەکەینەوە ئەوەندەی بیر لە ئاشتی نێوان ئەمریکا و ئێرانەکەینەوە ئەوەندەی بیر لە ئاشتی نێوان بۆونە سعودی و ئێرانەکەینەوە بۆچی هەوڵ نادرێ ئاشتی تاک بکرێتە بنەما و هەنگاوی یەکەم تا چەند ئەمەش گرنگە ینی بۆ نمونە لە هەرمی کوردستانە ئەگەر ئاشتی تاکە بێ کەس دەستیەچێتە خوێنی کەسێکی دیکەوە بەتاکید من حەزەکەم بۆ قسەی غاندی دەست پێ بکەم کاڵێ هەرچەند سەرنجمدا و لێکۆڵینەوەم کرد و تێفکریم ئەم خەڵکە بۆچی بەرەو دینی محەممەد ئەڕۆن ئایا ئەمە سەر الله عليه وسلم شمشێر وای لێکرد تونندوتیژی وای لێکرد یا ئەمە شتێکی تر و ئێمە نازانین ئەڵێ دوای دراسەکردنی زۆرێک بۆم دەرکەوت کە ئەم خەڵکی کە باوەڕ بە محەممەدەکە و سەر الله عليه وسلم شوێن یەکەون ئەمە هەمووی ئەو دادپەروەری و ئەو ئاسوودەی ڕۆحی و ئەو ئاشتی بەرقەراربوونەیە کە دوای محەممەدی کوڕی عەبدوڵڵاکەون و دوای خەڵکێکی تر ناکەون بۆیە مەسەر پرسیارەکەی جەنابەت تاکتاکی ئینسانەکان ئەگەر بینەوە وڵاتی خۆمان ئەوانەی کە عنف و توندیتیژیەکەن ئەوانەی کە ئەگەر بڵێن لە حکوومەتی کوردی خۆمانە لە 28 ساڵ بۆ 29 ساڵ و تا زیاتریش لە وڵاتە ئێمە توندوتیژیان کردووە بڕۆ سەیری داتاکانی محکەمەکە بزانن ئەمانەی توندوتیژی ئەکەن لەکوێ پەروەردە بوون پەروەردەی شوێن ئەم تاکانە لەکوێوە با بڵێن
ئیعازیان وەرگتووە ئەم تاکانە لە عیلێکە پەروەردەبوون عیلێکی متدەینن عینێکن باوەڕیان بەم بە دینێکی سەماوی و ئاسمانی هەیە عیلێکن ئەزانن کە خی پەروەردگار بۆچی دروستی کردوون بە تەکید نەخێر تا ئێستا بە تەحەداوە لە هەموو داتاکانی مەحاکیمەکانە کەسێک نییە کەسێکی متدەین ئەزانی هەندێک شدەیە جاری وە خەڵکێک تێگەڵیەکە بۆ داعشێک کە شتێگەکە لەسەر ئیسلام قسابەکەن منێک شتێگەکەم لەسەر ئیسلام قسابەکرێ بەوەی کە خەڵک ئەبیرە من کەسێکم لە مزگەوتاوە مەسەرەن هاتشوێ مزگەوتەکەم نا ئەبێت تۆ کە سەیری ئەسلی بەرنامەکەکەی ئیسلام بە هیچ جۆرێک عنفیتیانە بە هیچ جۆرێک تونند و تیژیتانە تاکەکانی خۆی لەسەر شێوازێک پەروەردەکە ئەسڵن کە با بڵێن تونند و تیژی بەرامبەر حیوانیش تونند و تیژی نەکەن بۆیە لە ئیسلامە تۆ سیر کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لە حەدیثی صحیحە بۆ مانەگێڕێتەوە ئافرەتێک لەسەر چی چووە جەهەنەم پشیلەیەکی عەزێت دابوو یەک پشیلە حەبسی کرد پشیلەکە هەر بۆ خۆشی خۆی ئاوی نەدادێ پشیلەکە نانی نایە تا پشیلەکە مرد لەسەر ئەمە چووە جەهەنەم ئەی چ جای ئەوەی کە مەسەلەن ئینسانەکان لەم سەرزەویە ئینسان ئەکوژن کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئەفەرمێ خوێنی ئینسان لە کەعبە گەورەترە ئەوگە ئینسانێک بەناحەق بکوژێ قورئانە فەرمێ فەکەئەنەما قەتەلە الناس جەمیعا وەکوە هەموو سەرزەویت کوشت بێ ئەگەر دینێک ئاوا پەیامێک ئاوە خزمەتی ئینسانەکان بکە ئەبێ مەسەلەن چۆن تاکێک پەروەردە بکە بە تەکید تاکێکی تەندروست پەروەردەکە بە تەکید دێمەوە سەر بیدایەتی ئەوەی کە بەڕاستی لەم سەرزەویە ئەوەی کە ئینسان مەسەن لە ماڵی خۆی ئەمین نییە لە ژیانی خۆی ئەمین نییە تۆی بۆ دەوام بەڕاستی لە ژیان دەمیننی خەڵکێکی ئەهلی کەسەبا ئەهلێکە ئەچێتە دەرەوە ڕۆژانە بەناحەق خەڵکە کوژدێ ڕۆژانە بەناحەق خەڵک تعادای لێکرێ ئەگەر ئەم سیستەمەی ئێمە پێڵێن سیستەمێکی ئاسمانی سیستەمێکی قورئانی تەطبیق بکردایە نەخێوانە بوو چونکە لە ئیسلامە قیسازەیە وی لە ئیسلامە کەسێک مەسەلەن تاوانێکی کرد خی پەروەردگار حکمی خۆی بۆ داناوە بۆی خی پەروەردگار وەکو ئەگەر لە ئیسلامە لە کوشتنی یەک کەسە 100 کەس بەشداریکەن ئەگەر هەموو وەکو لە وتەکەی عومەری کوڕی خەتابە کە کەسەکە ئەکوژێتەوە ئەگەر هەموو ئەهلی سەنعا بەشداریان بکردایە ئەم کوشتەوە ها ئینسان چەنە گەورەیە ئەگەر بۆ نمونە لە حەقی جەریمەیەکە حکمێکی ئاوایە مەسەلەن دادگەریەکی ئاوا حکمێک تەطبیق بکرایە ئەو کاتە بڕوا بکەی لە ماوەی 29 ساڵی حکومداری کوردیە 2 کەس ئەکوژدا نە ئەو بە 3 کەس بەڵام بە سەدان و هەزاران خەڵک ئەکوژێ خەڵک تعادای لێکرێ لە کوێ پەروەردە بوون بەڕاستی ئەمانە لە مزگەوت تا پەروەردە نەبوون لەناو عایلێکی متدەینە ئەمانە پەروەردە نەبوون بەڵکو ئەمە پەروەردەی شوێنێکی ترن کە دوورن لەم سیستەمە خوایە و لەم سیستەمە کەونیەوە دکتۆر کاریگەری ئاشتی سیاسی بەسەر ئاشتی تاک و ئاسوودەبوونی تاکەکانەوە تا چەندە کاریگەریە بە تایبەتی لە کۆمەڵگەیەمەیە کە ینی خەو خۆرەکمان بووەتە سیاست و هەموو دەستێوەردانێکی سیاسیش لە هەموو کایەکانی ژیاندا هەیە سیاست ئێمە لا ئێمە ناشرین کراوە سیاست واتە بەڕێوەبردننی وڵات واتە ئیدارە واتە نیظام واتە سیستەم واتە ئەم خەڵکی کە لەم وڵاتایە ئەژی کە سیاستێک بڕێوەیە با هەموو خەڵکێک مافی پارێزراو بێ هەموو خەڵکێک ژیانی پارێزراو بێ هیچ کە زوڵم لە کەس نەکە ئەمە سیاستە سیاست واتە ئیدارە و بەڕێوەبردننی وڵات بەڵام کە لەم وڵاتی ئێمە سیاست ناشرین کراوە ئەو خەڵکانن کە بەڕاستی خۆیان نازانی وە سیاستکەن بۆیە لە دنیای سیاستە خەڵک بە ڕێکارێک ئەڕوا مەسەلەن بە کۆمەڵێک فلتەرە تێپەڕە بێ اینجا ئەوێ بە خەڵکێکی سیاسی بۆیە ئێمە خەڵکێکی سیاسی ئەوەیە ڕۆژێک لە دەرەوە مەسەلەن فیشکێکی تەقان بێ ڕۆژێک لە دەرەوە مەسەلەن جوتی ئەدیداسی لە پێکرد بێ ئێمە ڕێزمان هەیە بۆوانەی کە لە دەرەوە بوون خزمەتیان هەبووە پێشمەرگایەتیان کردووە بەڵام ئەمانەی کە تۆ باسی حکومداریەکەی بۆیە هەر یەکێک لە سیاست مەدارەکانی کوردستان لە پەیامێکە ئەڵێ کە خەڵکێکی سیاسی زۆر عیملاقە ئەڵێ مەسەلەن من کە سیاست دەکەم بەڵام لەوە چێ لەگەڵ ئەمە ئیداری مەسەلەن محافظی شارێک نتوانم بەڕێوە بەرم بۆ ئەزانێت چونکە ئەمە پێویستی بە نیظامێک و بە کۆمەڵی فلتەراتەیە لەم وڵاتی ئێمە بەڕاستی کە سیاست ناشرین کراوە کەسەکان ناشریان کردووە و خەڵکانەی پیادە و ئەو سیستەمە بەڕێوە بن ناشریانە کردووە و نەیانتوانیوە خەڵکانێک وا لێ بکەن کە بەڕاستی کۆمەڵگەکەی خۆیان خۆش بوێ وڵاتی خۆیان خۆش بووە خەڵکێک نەچێ بۆ هەندەران خەڵکێک مەسەلەن لە ئاوی
ئیجە و لە کۆمەڵک بەحری ترە ڕۆژانە و ساڵانە و مەسەرەن ئەم خەڵکانە هەمووی نەخینکێ بۆیە جاران بەڕاستی تۆ سیر کە لەوە چی ئەگەر ئێوە تەمەندانەوەندە نەبێ من تۆزێک تەمەنم هەیە ینی کەسەری تەلەڤیزۆن تەکرد لە وڵاتێکی تر باسی ئەوەیە کرد بەسەلەن کەسێک کوژراوە مەسەلەن کەسێک بریندار بووە یعنی چی کوژراوە ینی مرد یعنی یەکێک تر تەقی لێ کرد پێمان زۆر سیر بوو ئەوت کاکە ئەو هەواڵە با مناڵ دەیبینێ ئەو هەواڵە با مناڵ گوێ لێ نەبێ وڵاتێکی تر بوو بەڵام ئێستا زۆر سادە بۆ بەلامنەوە کە ڕۆژانە کە ساڵانە کە هەفتانە مەسەرەن بە بەرچاوی خۆمانەوە کوڕی خۆمان پورزای خۆمان خەڵکی وڵاتەکەی خۆمان ڕۆژانە لە وڵاتەیە مەسەرەن ئەکوژرێ ئیهانە ئەکرێ حڕیاتی لێزەوت ئەکرێ ناهێڵە وەکو خۆی بیرکاتەوە ناهێڵە وەکو خۆی حتى وەکو خۆی بخوا وەکو خۆی بخەوێ وەکو خۆی مەسەلەن بتوانێت لەم ژینگەی کوردستانە بۆ خۆی ئازادانە بژی بۆیە تا چەند ئەگەر مەجاری ئەم قسەم بی لە قەوسێکە بۆیە لەم وڵاتە بچووکەی ئێمە من زۆر جارجاری وای ئەڵێ من وڵاتی ئێمە لەوە چێ بە 2 دەی سین بەقی کوردستان بێچکامە 5 ملیۆنی لەوە چێ سین 2 دێ لێک با بێ بە 5 ملیۆن کەس لەم 2 دەی کوردستانە ئێستا خەڵکێک لەم دەڤەرەیە مەسەلەن کە لەم زۆنگەی خۆمانە بۆ زۆنگەکەی تر لەوە چێ نەتوانێت بچێ هەر لەم ڕۆژانەیە مەعلومی بەڕێستانە کەسێکی لەوە چێ پلەیەکی بەرزی هەبوو ڕێیان لێگەر بچێتە زۆنگەکەی تر یعنی ئەم عقلیەتە تاکەی ئەم عقلیەتە تاکەی وڵات بەڕێوە برن یعنی تۆ بەتەمای ئەم عقلیەتە بی حڕیاتی سیاسی حڕیاتی ئیداری حڕیاتی شخصی هەموو حڕیاتەکان بۆ تۆ فراهەم بێنێ و ئەم خەڵکە بە ئاسوودەیی بژی بەڕاستی من قەناعەتم تا چەند دەستگاکانی ڕاگەیاندنی ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا گەنجێک برادەرەکەی خۆی وژێ بە کاریگەری یاری پۆبجی کچێک خۆی هەڵەواسێ بە کاریگەری زنجیرە دراماکان و چەندین ڕووداوی دیکە کە زنجیرە دراماکان کۆمەڵێ شتی زۆر قێزەونیان هەم لە بەکارهێنانی مادەوەشبەرەکان لە فێربوونی خیانەت لە کوشتن لە بێڕێزیکردن بە دایک و باوک و بە گەورەی خێزان فێری تاگەکانی ئێمە کردووە میدیا و زنجیرە دراماکان و یاری ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان تا چەند ڕۆڵیان هەبووە لە کاڵکردنەوە و لاوازکردنی پێگەی ئاشتی و نەمانی ئاشتی لە کایە و ژیانی ئێمەدا بەتەکیت ئەم پرسیارە پرسیارێکی هەم گەورەیە بەڕاستی ئەم پرسیارێکی زۆر لۆژیکیە ئەوەی کە ئێستا ئەمە گیرمان خواردووە ئەو دنیاە کە پێڵێن دنیای میدیا و سۆشال میدیا و دنیای نێت و هەموو ئەو تۆڕانەی تر کە خەڵکی ئێمە بەکارێنێ بۆچی لە وڵاتانە وانە بۆچی لە وڵاتانە خەڵک بەکاری نانێ بە تەکیید خەڵک بەکارێنێ بەڵام بە سیستەمێک ڕێکخراوە بە یاسایەک ڕێکخراوە ئەم یاسایە وای لێ کردووە خەڵک ئیسیفادە لە ماناکە بەڵام ئێمە لەبەرەوەی هیچ سیستەم و یاسایەک نییە هەم بۆ مەسەلەن بۆ تەلەڤیزۆنەکانە نییە بۆ میدیاکاران و ئەوانەی لە ناو میدیا ئیشەکە نییە هەم بۆ تۆڕەکانی ئەنتەرنێتیە یعنی بۆ هیچ شتێک نییە بۆ نمونە مەسەلەن بەبێ سانسۆر تەلەڤیزۆنێک بە ئارەزی و خۆی درامایەک لە مەسەلەن لە وڵاتێکی ترەوەێنێ لە ئێرانێنێ لە تورکیانێ لە هەر وڵاتێکی هێنێ دۆبلاشێکە و بە ئارەزوی خۆی بۆ هیچ تەمەنێک مەسەلەن سانسۆری لەسەر نییە هەر تەمەنێک سەیریەکە بۆی بەڕاستی ئەخلاقی ڕەوشی ئەم میلەتی ئێمە ئالێوە تێگەچێ بۆیە نازانێت سەیری چیکە بۆیە سەیرەکەی کە وای لێ هاتووە بەڕاستی من لە شوێنەکە خوێنمەوە ئەڵێ ئەم خەڵکی ئەمە وای لێ هاتووە ئێستا لە هەموو وڵاتێکە سەنەم هەیە بتەیە یعنی چی سەنەم وتەیە بۆیە کەسێک مەسەلەن ئەچێتە ماڵەوە باوکێک دایکێک یعنی وای لێ هاتووە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە لەم ڕێگایەوە کە مەسەلەن موبایلەکەی بەدەستەوەیە ناپەرجێتە سەریکی تر ناپەرجێتە سەر ئەوەی کە نانێک لەگەڵ ماڵ و مناڵەکەی خۆی بخوا ئێستا ئەگاتان لێبێ ینی زۆر لە ماڵەکان بێکەوە نان ناخۆن یەکێک لێ دەرەوە ئەڵێ لە فێکم خواردووە ئەوی تر ئەڵێ وڵا سەر مێشە ئەسمە ژوورەکەی خۆم دوایی مەسەلەن شتێکە خۆم بۆیە خەڵکێک کە بەیەکەوە مەسەلەن هەتا علم النەفس ئەڵێ بۆ ئاسوودەیی ڕۆحی بۆ ئاسوودەیی دەرونی ئەبێ عایلەیەک هیچ نەبێ لە ڕۆژێکە ژەمێک بۆ دوو ژەم بێکەوە نان خۆن هیچ نەبێ کاژمێرێک بە دوو کاژمێر بێکەوە دابنیشن تۆ چیت کرد تۆ لەکوێ بووی تۆ مەسەلەن ئەمڕۆ تووشی مەسەلەن هیچ ئاریشەیەک نەبووی تووشی مەسەلەن هیچ بێتاقەتێک نەبووی تۆ لە خوێندنە سەرکەوتوو بووی ئادەی ڕۆڵە مەسەلەن وەرەبزانم چیت خوێندووە بەیانی مەسەلەن مامۆستا چی بۆ دانای واجباتت چییە کەسێکی تر مەسەلەن دایک لەسەر لەگەڵ مێردەکەیە گفتوگوێ بکەن لەگەڵ سەر کەسابەت لەسەر بێڕۆبردنی ژیانی خۆیان ئەمانە نەماوە بەڕێزان ئەمانە یعنی خەریکە وای لێ دێ خەڵکە متەدەینەکەش بەڕاستی جیرۆدەی ئەم مەجالە بۆچی ئەم مەجالە سیستەماتیک نەکراوە بەڕێزان لە وڵاتی ئێمەیە ئەفو پلان بۆ شت نییە
یعنی شتێکمان پلانی نییە هەموو شتێکمان بێ پلانە بێ بەرنمەیە بێ سانسۆرە بێ چییە ئیتر کە ئەوە ڕۆژ بەڕاستی لە جیاتی ئێمە قازانج بکەین زەرەکەین بەتەکی دێمە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە یا با بڵین لە مەجای ئینتەرنێتە دنیایەک شتەیەکە ئیسفادەی لێکەین خەڵکێک بۆ نمونە خەڵکێکی ئەکادیمی ئێستا ئەگەر توێژینێک بنووسێ ئەگەر لە ئەتەرنێتانە بێ خۆمەکتەبات ئێمەی چیتیانە بەتایکی دەبێت پەیوەندی بکە مەسەلەن بە مەجای ئینتەرنێتیەوە بۆی توێژینەیەک بنووسێ خەڵکێکی تر خەڵکێکی خزمەتێکی باشی پێکرێ بەڵام بەم بێ بەرنامەی وڵاتی ئێمە بەڕاستی لە جیاتی خزمەت زەرەرێکی زیاتری لێداوین بەڵە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامل عزیز مامۆستای زانکۆ سپاس بووی کە لەم تەوەری بەرنامە لەگەڵمانە بوویت زۆر بەخێر بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە لەگەڵمان بەردەوام بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. جاران زەڕات یەکێک بوو لەو دانەوێڵانەی بەردەوام لە گوێماندا ئەزرنگایە و ناوی هەبوو بەڵام لە ئێستا داوەندەی کە دەگوترێت گەنمەشامی واتە ناوی زەڕات هەر نەماوە گەنمەشامی تەمان ئەو بەرهەمەیە کە لە تەقاندن و وەکۆڵێ برژاندنی گەنمەشامی و پیا بێ با ئێستا بینەری ڤیتیەک بین لەبارەی کولێرە بە زەڕات کە تاموچێژێکی زۆر خۆشیە بوو بە بەتایبەت ئەو پیرانەی کە دەموددانیان نەمابوو یاددانیان هەڵوەری بوو زۆر حەزیان لە کولێرەی زەڕات دەکرد. ناوم هەردی ئەکرەم قادرە تا
تەلەبەی شەشی ئامادەی بۆ وازم لە خوێندنیە ناوە لەگەڵ کاکاروانە بیرۆکەی هێنانی ئاردی گەنمەشامی بۆ شاری خۆشەویستی خۆمان هێناوە زانیمان کە خەڵکێکی زۆر کێشەی هەرزکردن و کێشەی ئەوەی هەیە لەگەڵ ئاردی سفر و ئاردی گەنەما کێشەیەکی زۆری هەیە بۆیە لەگەڵ کاکاروانە بڕیارماندا شتێکی جیاوازکەین لە شارەکەی خۆمانە جیاواز لە ئاردی سفر و گەنم لە کە زۆربەی شوێنەکان نانەوەخان و سەمونخانەکان بەکاری هێنن ئەمە بڕیارماندا ئاردی گەنمەشامی بێنین بیکەین بە هەویر و بیکەین بە کولێرە بۆ هەوڵاتیانی خۆمان. ڕادەیەکی زۆر خەڵک خواستی لەسەر خەڵکیش لێ ڕازیە خەڵک زۆر لێ ڕازیە و خواستیشی زۆر لەسەرە هیچ گرفتێکیان نییە هەر کەسێ بردوێتی چەندین جار هاتوۆتم مشتریمانەیە لە یەکەم ڕۆژی دوکان و تا ئێستا دوکانماداناوە تا ئێستا خەڵکێ بوو حتا ئێستا و نەفەرە هەر یەک کولێرەیە بە ئەڵێ ڕۆژێ بەبێ ئەو کولێرە ناتوانم لە ڕووی شێلانەکەی تۆزێ ناڕەحەتە بڕینەکەی تۆزێ ناڕەحەتە لەبەر ئاردێکە یەکگرتن و ئەوەی ناڕەحەتە چونکە کەپەکاویە چونکە مادەی گلۆتینی تیانە مادەی نیشاڵتایی زۆر کەمە یام نیەتی هەت هەر بۆیە ئەمە وا باشن بۆ ئەو نەخۆشانەی زۆر باشە کە کێشەی نەخۆشی گەنمیانەیە کێشەی توانای هەرزکردنیانەیە بۆ گەدایان باشە بۆ ڕیخۆڵیان باشە توانای هەرزکردنی ئاسانترە تا وەکو ئاردە گەنمەکە و ئاردە سفرەکەی تر. ناوم کاروان فەریق نەسرەدینە ماوەی 2 ساڵە کولێرە و کولێرە بەقیمە بە ئاردی گەنمەشامیەکەین لە قەزای سەی سادەق چۆنیەتی دەستکەوتنی ئەم ئاردی گەنمەشامیە لەبەرەوەی ئاردی گەنمەشامی لە لای خۆمان نییە لە دەشتی شارزوور زەڕات ناکرێت هاتووین زەڕاتەکەمان لە سلێمانی دەستکەوتووە بۆمان ئەشێلن بۆمان ئاهاڕن ئێمەش لە سلێمانی و ئەیهێنینەوە بۆ قەزای سەی سادەق ئەیکەین بە کولێرە و کولێرە بەقیمە ئێمە بە حکمی ئەوەی ئیشەکەمان بەس ئاردی گەنمەشامیە لە قەزای پێنجێن لە هەورامان لە هەڵەبجەی تازە لە سلێمانیش مشتری خۆمانمانەیە بۆ ئەو نەخۆشانەی کە نەخۆشی گەنمیان هەیە یەن ئەم ئاردە ئەکبەن و ئەخوان لە ماڵ و هەیەە ئیکەن بە کولێرە هەیشە کولێرەکە لای ئێمە بن بە حکمی ئەوەی ئێمە ئاردەکەمان هەیە بەس لە لای ئێمە تەنانەت لە سنووری سلێمانیشە بەس ئەو ئاردە ئێمە بەکارهێنین بۆ کولێرە. ئێمە لە هەرێمی کوردستان تونێلێکی وەکو تونێلی دەربەندیخانمان هەیە کە هەموو ساڵێک گیرۆدەین و گیرمان بەدەستیەوە خواتێت ناوە هەیە کە لە دەربەندیخان ناوە هەیە کە بڕوخێگینە تونێلمان هەر زۆرە دەزانم ناوەیە کە بڕوخێ ناوەیە کە بکرێتە تونێلێکی تر مەترسیمان نەبێت لەوەی کە یعنی هەر ساڵە و مانگێک 15 ڕۆژ بە بیانی نۆژنکردنەوە دادەخرێت یاخود هەر بە تونێلیش ناچێت پیا و ئەترسێ کاتێکێ بە ناویە. زانیاریەکمان ئامادەیە لەسەر درێژترین تونێلەکانی جیهان با پێکەوە بینەریە و زانیارە بین بزانین هەرێمی کوردستان شمولی یا تونێلەکانی هەرێمی کوردستان کامیان شمولە و زانیاریانە دەکات کە یەکێک من لە درێژترین تونێلەکانی جیهان.
برا ئەگەر درێژترین تونێلەکانی جیهان. تونێلی گۆتارد بەس لە سویسرا درێژەکەی 57 کیلۆمەترە. تونێلی سیکسن لە ژاپۆن درێژەکەی 54 کیلۆمەترە. تونێلی چانێڵ ئینگلترا و فەڕەنسا بەیەکەوە دەبەستێتەوە درێژەکەی 50 کیلۆمەترە. تونێلی یولیهیۆن لە کۆریای باشوور درێژەکەی 50 کیلۆمەترە. تونێلی سۆنگشان لە چین درێژەکەی 38 کیلۆمەترە. تونێلی لۆچێرگ بەیس لە سویسرا درێژەکەی 34 کیلۆمەترە. تونێلی نیگوانجێر لە چین درێژەکەی 32 کیلۆمەترە. بەڵێ خۆشەویستان لە درێژەی کۆتایی هاتن بە خولە پەروەردەی و ئاینی و بەهاجوانەکان لە کۆمەڵگەی کوردی ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی ئیسلامی کۆتایی بە خولێکی پەروەردەی خۆینا بۆ بەشێ لە مناڵان و نەوجوانان بە کە بێگومان کۆمەڵی ئیسلامی کوردستان لە تەواوی ئەنجومەن و ناوچە و مەڵبەندەکانی خۆی لە سەرانسەری کوردستان خەمخۆری ئەخلاق و ڕەوشت و بەها بەرزەکانی خەڵکە و دەیەوێت تاکێک پەروەردە بکە کە سەرنجام نەبێتە خۆرەی دەسەڵاتداران نەبێتە مەقاشێ بە دەسەڵاتدارانەوە و وای لێ بکەن مدمین و ئالوودەی بکەن بە کۆمەڵێ مادەی خراپەوە بۆ ئەوەی کەوا لە ئاست گەندەڵی و ستەم و نادادیەکانی دەسەڵاتداران بێدەنگ بێ. بۆیە کۆمەڵی ئیسلامی دەبێت تاکێکی هۆشیار، تاکێکی ئاشنا، تاکێکی ئاراستەکراو، تاکێکی خاوەن ئامانج بنیاد بنێ و لە دیواری بنیادنانی حکمڕانی لە هەرێمی کوردستان سوودی لێ ببینێ کە بێگومان ئەمە یەکێکە لە ئامانجە پەروەردەیەکانی کۆمەڵی ئیسلامی کە هاوشێوەی لایەنەکانی تر یان ڕێکخراوە ئیسلامیەکانی تر هەوڵی بۆ داوە و دەیەوێت ئەخلاقێکی جوان پەروەردەیەکی ڕەسەند هۆشیاریەکی باش پێشکەشی تاکەکان بکات لە نێر و لەمێ لە منداڵ و لە گەورە بۆ ئەوەی کەوا نەبنە سوتەمەنیێواگری کە بەشێ لە دەسەڵاتداران وەکو دەسەڵاتدارانی دژی ئیبراهیم پێغەمبەر هەڵیان گیرساندووە بۆ لە ناوبردننی هەڵگرانی بانگخوازان و ئەوانەی هەڵگرانی پەیامی خوای. بۆی لەم بارەیەوە ئەمە کە ئەم پێشێکی ئاماژەم پێکرد مای دڵخۆشیە و پێویستە هەموو خەڵکێک بەبێ ڕەچاوکردنی جیاوازی ئایدۆلۆژی و حیزبی و زۆر شتی دیکە منداڵەکانی خۆی بنێرێتە ئەو شوێنانەی کە ئەخلاق و ڕەوشتی ڕەسەن و بەهای جوانی کوردەواریانە پێشکەش تاکانمانەکەن بۆی تۆش بحەسەیتەوە دڵنیاش بیلەوەی کە منداڵەکەت لەکوێیە و لە داهاتووشدا تاوانێکت بۆ ناخڵقێنێک کە دەست بکەی بە پشتێنی هەزار نامەردا بۆ ئەوەی یا لێت خۆش بن یا توندی زیندانەکان بکری خۆشت و مناڵەکەت. بۆیە ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی ئیسلامی کۆتایی بە خولێکی پەروەردەیی هێنا بایەمەش پێکەوە بینەری ئەو هەوڵ و ماندووبوونەی ئەوان بین.
وەکو کە سوکاری قوتابی لێرە کە بەشدار بووینە لەگەڵ قوتابەکانمانە زۆر سوپاس و پێزانیمان هەیە بۆ مامۆستا بەڕێزەکان کە بەڕاستی عەزێکیشی زۆریان کێشاوە لە ناوەندی نما دەستەی پەروەردەی ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی لە تەشریع خی گەورە پاداشتی خێران باتەوە. ئێمە هەرەوە نەما پێکرێ بڵێن جەزاکم الله عنا خی گەورە پاداشتی خێرتان باتەوە لە جیاتی ئێمە بەڕاستیەکەی ئەوان دەوریشی زۆر کاریگەریان هەبووە ئەم دەرس و دەورانە کاریگەری زۆر باشیان هەبووە هەر لە ڕەوش بەرزیەکانیان هەر لە قورئان خوێندنەکانیان هەر لە هەموو شتەکان کەوا بەڕاستی لێرەکە خوێندویان ئیسفادەیان لێ کردو سپاس بۆ خی پەروەردگار. دەستخۆشی لە هەموو مامۆستای ناوەندی نامیەکەم کە مادونە ناسانە بەزستان و بەهاوین خەمسار نەبوونا لە وتنەوەی وانەکانیاندا و ئەمە وەکو قوتابیانی ناوەندی نامیش بە دڵێکی گەورەوە هاتوونە بەرەو فێربوونی قورئان بە خۆشەویستی ئەم قورئان دڵمانە چەسپیوە و داواکارم لە خودای گەورەش خۆشەویستی ئەم قورئانە دڵمانە زیاد کە هەتا وەکو ئێمەش لە خزمەتی قورئان دابین. سپاس بۆ ناوەندی نامی کە ئێمەی فێر قورئان خوێندن و کردووە کە توان منیش وەکو بەشداربوویەک توانیمە جوزئێک لەبەرکەم سوپاسی مامۆستاکان دەکەم. ئێمەی فێر پەروەردە کردووە و دەستخۆشیان لێ دەکەین کە ڕەوشتێکی جوانیان فێر کردوین وەکو پەروەردە و ئاداب ئیسلامیەکان و پەربێدانی قوتابیەکان. دیارێ وەکو دەستەی پەروەردە لە ئێستادا خاوەنی دوو ناوەندین، ناوەندی نامی و ناوەندی نما و داروحەدیثمانێ خانەی فەرموودە کە ئەویان تایبەتە بە هەموو کوردستاندا هەیە. ئەم ئاهەنگەی ئەمڕۆمان تایبەت و بە ناوەندی نامی دیار ناوەندی نامی لە ئێستادا خاوەنی 120 قوتابیە و ئەم 120 قوتابیە 6 قۆناغمانەیە لە قۆناغی 1 تا قۆناغی 6مانەیە. ئەم ئاهەنگانە تایبەتە بۆ قوتابیانەی کە ساڵانە ئەنجام مەدە و قوتابانی کە جوزێکی زیاتر لەبەر دەکەن یاخۆ جوزێکی زیاتر ئەخوێنن. لەم ناوەندێمەدا بیرروباوڕ ئیسلامیان خوێندرێ، ئاداب ئیسلامیەکانە خوێندرێ، ئەربعین نەویە خوێندرێ و زایدەن حروفی عەرەبیش ئەخوێندرێت. بینەرانی عزیز تەوەری دومی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر نمایشکردنی ئایفۆنی 11 کە لە ئێستادا کۆمپانیای ئەسیە توانی و هاوشانی وڵاتە پێشکەوتوەکانی تر ئایفۆنی 11 ئایفۆنی 11 پرۆ ئایفۆنی 11 ماکس بخاتە بازاڕەوە بۆ قسەکردن لەسەر پێشکەوتن و داهێنانە نوێیەکان لە ئایفۆندا لەگەڵ نوێنەری کۆمپانیای ئەسێ بەڕێز کاک هەڵۆ حەمە نووری قسە و گفتوگوی زیاتر دەکەین کاگەڵۆ زۆر سپاس بەوە دەرفەتە بەخێر بیت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایفۆنی 11 مواصفاتەکانی چی و چین؟ ئایفۆنی 11 بە بەراورد لەگەڵ مۆدلەکانی بەر لە خۆیدا کۆمەڵێک گۆڕانکاری کردووە. لە ئێستادا ئەم مۆبایلە تازە بە 3 مۆدل ڕاگەیەنراوە کە 11 11 پرۆ 11 پرۆ ماکس و ئەم هەر یەک لە مۆدلانە کە گۆڕانکاری بەرچاوی تێداکراوە بە بەراورد بە مۆدلەکانی ڕابردوو. ئەگە بێنە سەر دیارترینیان کە ئێستا زۆرترین بە قسەی لەسەرە کە 11 پرۆ ماکسە ئەپڵ بە فلاگشیپی خۆیدا دەنێت و توانیوێتی و هەوڵی داوە باشترین ئەدای خۆی لە مۆبایلەدا بخاتە ڕوو. ئەویش 11 پرۆ ماکسە کە ئەو گۆڕانکاری تێدا کردوێتی سێ کامێرای لە مۆبایلەدا بەکارهێناوە کە یەکەم جارە ئەپڵ سێ کامێرا بەکاردەهێنێت کە ئەمە دیارترینیانە کە سێ کامێراکە جیا دەکرێتەوە بۆ واید ئۆڵترا واید تێلەفۆتۆ. هەر سێ کامێراکە 12 مێگاپیکسڵە بەدەر لەمە کامێرای سێلفیشی بەرز کردوێتەوە بە بەراورد بە مۆدلەکانی ڕابردووی لە 7 مێگاپیکسڵەوە بۆ 12 مێگاپیکسڵ و تەواوی کامێراکان دەتوانین بڵێن لە مۆدلەدا پشتگیری 12 مێگاپیکسڵ دەکەن و هەر هەمویان 12 مێگاپیکسڵن و بە دیقەیەکی زۆر وردی تێدا بەکارهاتۆ لە ڕێگەی ستابلایزەرەوە بۆ ئەوەی کە لەرزینەکانی لەرەکانی دەست کەم کاتەوە لە کاتی وێنەگرتن یاخۆت ڤیدۆکردندا بۆی بتوانێت وێنەیەکی تەواو ڕوون یاخود وێنەیەکی تەواو وازەح بە وێنەگرەکە پیشان بدات. سەبارەت بە
ئەو تێبینانەی کە لەسەر مۆدلەکانی ڕابردووی ئەپڵ هەبوو لە ڕێی وزەوە ئەپڵ هەوڵیداوە لەم مۆدلەدا ئەو تێبینانە چارەسەر بکات لە ڕێگەی بەرزکردنەوەی باتریەکەی بۆ نزیکەی 4000 میلی ئەمپێر پێر هاوەر کە لە ئێستادا 3969 میلی ئەمپێر پێر هاوەر پێم وایە لەم مۆدلەدا ئەپڵ دەتوانێت ئەو تێبینانە کە لەسەر زوو دابەزینی بارگەی مۆبایلەکە هەبوو چارەسەری بکات. لەلایەکی ترەوە تێبینێکی دیکە لە ڕۆی درەنگ بارگایی بوونەوەی مۆبایلەکە کە هەبووە ئەمەشی چارەسەر کردووە بۆ گۆڕینی سیستمی بارگاییکردنەکەی لە 5 واتەوە بەرزکرێتەوە بۆ 18 وات کە ئەمە وا دەکات مۆبایلێک ئەگەر ڕێژەی بارگاییەکەی لە 0 بێت بەرزی لە ماوەی تەنها 6 خولێکدا لە 100 ئەم مۆبایلە بارگایی ببێتەوە. ئەمە بەدەل لەوەی کە بەرگەگری مۆبایلەکەی بەرز کردوێتەوە لە 625 نیتسەوە بۆ 800 نیتس کە ئەم مۆبایلە توانای بەرگەگرتنەکەی زیاترەکە بە راوت بە مۆبایلەکانی دیکە واتە دەتوانین بڵین 175 جار زیاتر توانای بەرگەگرتنی هەیە بە مۆبایلەکانی ڕابردوو لە ڕووی شکاندنەوە. بەڵێ زۆر باشە بێگومان هەر جارێکە شتێکی نوێ دێتە بازارەوە خەڵک دەڵێ بە چاوەڕێ بکەم تا بەڵکو هەرزان بێ واتە لە سعر گۆڕانکاری بەسرایە ئاستی بەشداریکردن یان بە دەمەوە هاتنی خەڵک و جەماوەر بۆ بەدەستخستنی ئایفۆنی نوێ 11 چەند بوو بە تایبەتەوە کە دوێنێ تاکە کۆمپانیا بوون پێما بێ لە هەموو عێراق و کوردستانە کە خاوەنددارەتی هێنان و نمایشکردنی ئایفۆنی 11تان پێست پێدا بوو. ئەوەی جێی خۆشحاڵیە کوردستان هاوشان وڵاتانی ئەوروپا پێشکەوت لە ڕووی سوودی لە تەکنۆلۆژیا وەرگرتووە و چاوێکی کراوەی هەیە لە ڕووی دنیای تەکنیکیەوە لەبەرەوە هەوادارێکی بەرچاو هەیە بۆ مۆدلنیەکانی مۆبایل کە بەبەردەوام تابعی هەواڵەکانی مۆبایل و هەواڵە تەکنۆلۆژیەکان دەکەن بە شێوەیەکی گشت و بە تایبەتیش مۆبایل چاویان لەسەر گۆڕانکاریەکانە ئایا چی دەگۆڕێت وە چی نوێ هەیە و بە تامەزرۆیەوە چاوەڕێی دەکەن ئەوەی کە لە کوردستانی بەدی دەکرێت هەمان تامەزرۆیی ئەوروپا دەبینرێت وڵاتانی ئەوروپا دەبینرێت کە خەڵک سەری بۆ دەگرێت و بەدەل لەوەی کە خەڵک بە تامەزرۆییەوە گوێ بیستی هەواڵەکانی دەبێت لە دوێنێ ئەگەر سەرنجتان دابێت کە خەڵکێکی زۆر بێشمار سەردانی کۆمپانیا ئەسیان دەکرد بۆ ئەوەی کە مۆبایلە تازەکە ببین و بیشی کڕن نەک بە تەنها بینین بێت بەڵکو و کڕینیشی بێت ئەو تەڵەبەیەکی زۆر کە بەر لەوە لە ڕێگەی ناونووسین و لە ڕێگەی پێدانی پێشوەختەوە بۆ ئەوەی کە بە مۆبایلە نوێەکە بکەن. زۆر باشە هەرچەندە باست لە ئاستی بەرگەگرتن لە شکان و ئەمانە کرد ئێستش ئایفۆن جیاوازی لەگەڵ مۆبایلەکانی ترا هەیە زۆرجار لە دەست دەکەوێتە خوارەوە بەرگەگرتنەکەی زیاتر هەیە تا چەندە ئەمە بۆ منە زەمانەتی زیاتر دەکەوە لە هەمان کاتە سیکیۆریتی ئایفۆن لە ئێستادا ئەم ئایفۆنە نوێی کە دێتە بازار و سکیۆرەتەکەی چۆنە؟ بڵێ زەمانەتی مۆبایلەکە وەکو زەمانەتێکی زیاتر دەکات لەبەر ئەوەی کە ئەم مۆبایلە تاقی کراوەتەوە پاشان لە ڕێگەی شادەکانی کە لە ڕگۆی پێدانی زەمانت بۆ مۆبایلەکە بۆ توانای بەرگەگریکردن لە سەرجەمڕۆکانەوە تاقی کراوەتەوە بۆ نمونە لە نیتسەوە و لەگەڵ IP68 کە ئێستا مۆبایلە پشگیری بەرگەگری دەکات لە IP68 مەبەست لەوەی کە بەرگەگری دەکات لە داغڕبوونی تۆزیش و ئاویش ئەم هەر سێ جۆرەی تێدا بە تەواوەتی بەرجەستە کراوە و دووپات کراوەتەوە لە تێستەکاندا کە ئەم توانای 800 نیتسە بەرگەگرتنی 175 وەک لە ڕابردوو پێم ئاماژەم پێدا زیاتر لە مۆدلەکانی بەر لە مۆبایلە سەبارەت بە سکیۆریتی مۆبایلەکە لە مۆبایلەدا زیاتر بەرزکراوەتەوە لە ڕووی هەستەوەرەکانیەوە زیاتر وردبینی تیاکراوە کە ئەو هەڵانی کە ڕووی دەدا لە هەستەوەرەکاندا بۆ ناسینەوەی دەم و چاو لەمەدا کەم کراوەتەوە بە ڕێژێکی زۆر باش کۆمپانیا دڵنیایی داوە کە ئەم گرفتی چارەسەر کردووە و دوودڵی کرارانی ڕەواندوێتەوە لە ڕووی هێرشە ئەلکترۆنیەکانەوە ئایفۆن چە ڕۆڵێکی هەیە لە ڕووی سکیۆریتیەوە بە تایبەتی منێک کە ئیمێڵێکی تا داخل دەکەم یاخود فەیسبوکەکەم یا تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی کە تێدا بەکاریان دێن تا چەندە سکیۆریتی ئەم تۆڕە کۆمەڵایەتیە ئایفۆن 11 کاریگەریە بەسەر سکیۆری ئەو ئیمێڵەم یاخودەوە ئەو آیپی کە هەمە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کە داخل بووم زیرو پاسوەردا ستمی کارپێکەری ئایفۆن ستمی iOS بە تۆکمەی و بە بەهێزی ناسراوە و بەردەوام ئەپڵ
دڵنیایی دەداتە کڕیارانی کە ئەم سیستەمە بەتەواتی پارێزراوە و بەردەوامیش ئەپدەیتی دەکاتەوە لەسەر سیستەمەکانی پاراستن لە نوێترین تەکنیکەکان کە تێدا بەکاری دەهێنێت. لەم سیستەمەشدا کە سیستەمی سیانزەیە بەدەلەوەی کە چەند گرفتێکی لاوەکی هەبوو وەک جارجار ستەکبوونی موبایلەکە جام دەبوو موبایلەکە یاخۆت موبایلەکە زووتر شەحندا دەبەزییا گەرمبوونێک لە ڕێگەی ڤێژنی سیانزەوە سەرجەم ئەو کێشانە و سکیورتێکیش بەرز کردێتەوە بۆ ئاستێک کە لەم مۆدلەدا تا ئێستا جێلبرێکیش ناکرێت. لەگەڵ هوایی منافسەیەکی باشیانە بۆ بەتایبەتی توانین بڵێن هوایی منافسەیەکی باشی ئایفۆنی دەکرد. ئەم مۆدلە نوێی ئایفۆن ئەتوانێت ڕکابەری لەگەڵ هواوی زیاتر پێشکەوە یاخودە و ڕکابەریانەیەڵێکە هواوی لەگەڵ یادەی کرد. لە ڕێی ڕکابەریەوە هواوی ئێستا گرفتێکی دیکەی بۆ دروست بۆ کە ڕەنگە نتوانێت ئەو ڕکابەری بکات و ئەپڵ یاخود بڵین ئایفۆن زیاتر پێشکەوێت بۆ بۆنێ ئەوەی کە کێشەی سیستەم بۆ هواوی دروست بووە و لەم مۆدلەدا هواوی دەوێت خۆی بسەلمێنێت لە ڕووی سیستمەوە چونکە سیستمەکەی مەترسی لەسەر و کڕیارانی ئەو مۆدلە دڵن لەوەی کە هواوی بەکاربیانین یاخودنا لەبەرەوە ڕێژەی یاخود پشکیشێتی ئەو موبایلە لە بازارەکاندا و لە بازارەکانی جیهاندا بە شێوەیەکی گشتی بە تایبەتی بازارەکانی ئەوروپا دابەزیوە و ئەپڵ وردە وردە خەریکە لەگەڵ سامسۆنگ جێگەی ئەو موبایلە دەگرنەوە و پاشەکشەیەکی زۆری کردووە بۆ بۆنێ ئەو کێشەی کە لە سیستەمەکەیدا هەیە لە ڕووی لەگەڵ ئەمریکا دووچاری بووە. نرخی ئایفۆن 11 لە ئێستادا چۆنە هەرسێ مۆدلەکەی نرخەکانیان چەندەوە چاکەی لەو بەرزاییە و نرخیان دەمێنێتەوە. لە نرخی بیدایەت نرخێکە کە نرخی سەرەتایی ئەم نرخانە نرخی مۆبایلەکانین لە ڕووی یانی بنچینەوە لەبەرەوەی کە ئەوانە بازاری ڕەش دەبن لە پاش ئەوە مۆبایلەکە نرخی ڕاستی خۆی ڕادەگەێنێت لە مانگی داهاتوودا ڕەنگە ئەو کۆمپانیا ڕاینەکەیاندووە بەڵێ ئەو سادێکەوە دوێنێ ئەو سێ جۆرە مۆبایلەتان پێفرۆش چەند بووە ینی 1985 دلار بوو ئەمە نزمترینیان تا چەند تا 1970 دلار بووە. بەڵێ جیاوازەکانی دیکەی چین لە ئایفۆنی 11دا شتێککە زیاتر بەرجەستە بکرێەوە هانیەکێک بدا بێت ئەم جارەگە تا ئێستا ئایفۆنی بەکارنەیە نابێت ئایفۆنی 11 بکڕێت لە ناو سێ مۆدلەشە کامیان زیاتر مۆدلەکەی پێشکەوتوترەوە مۆسەفاتەکانی زیاترن. بەڵێ ئەوانی کە موبایلیان بەکارنێ ئایفۆنیان بەکارنێناوە چەند تێبینیکیان هەبوو لەسەری کە ئێستا ئەتوانن ئەو تێبینیانیان ڕەواتەوە و بەکاری بهێنن وەک بەتایبەتی ئەو هەوادارانی موبایل ئێستادا چاویان لەسەر سیستمی ویانەگرتنە لەگەڵ سیستمی سەوت لەگەڵ بارگاوی کردن. ئەم سێ سیستەمەیە کە ئێستا بە شێوەیەکی گشتی سەرجە کۆمپانیاکانی بواری موبایل کاری لەسەر دەکەن. لەم ڕوەوە کۆمپانی ئەپڵ بە وردی کاری کردووە لەم مۆدلەدا ئاستێکی باشی دەرخستووە وەک لە سەرەتادا ئاماژەمان پێدا 4 کامێرا کە لە موبایلەکەدا بەکار هاتووە هەر چواریان پشتگیری 12 مێگاپیکسل دەکەن و کامێرەکانی پشتەوە کە 3 جۆرە تێلەفۆتۆ وایت ئۆڵترا وایت بۆ بەڕێزانی کە بەتایبەتی کاری فۆتۆگرافی دەکەن یاخود ویستیان هەیە بۆ کاری فۆتۆ مۆبایلی XS Max مۆبایلێکی زۆر باش بۆ ئەو کارە لەبەرەوەی کە ستابلایزەی تێدا بەکارێتەوە لەو مۆبایلەدا توانایی لەرەکانی دەستکەم دەکاتەوە و نظامی سلۆمۆشنی تێدا لە هەمان کاتە توانای تۆمارکردنی وێنەی هەیە بە 2600 FPS کە ئەمە توانایەکی بەرز و ئاستێکی بەزە لە تۆمارکردنی وێنەی جوڵاو کاگەڵۆ ئەماشت بە نرخی ڕاستەقینەی مۆبایلەکە کرد کە ئەم نرخی دوێنێ مۆبایلی لە سەرانسەی جیانا پێ بفرۆشراوە نرخی ڕاستەقینە نیە و مانگی داهاتوو کۆمپانیا نرخە ڕاستەقینەکە دیاریەکە ئەم دیاریکردنی ئەم نرخە ڕاستەقینە بە پێوەری بەدەمەوە هاتن و پێشوازی گەرموگوڕانەی خەڵک لە داهاتوە بۆ کۆمپانیا بەجۆر لە جۆرەکان ئیستیغلالی ئەمە کات و نرخەکە بەرزتر لەوەی کە هەبووە فرۆشراوە دوێنێ بەرزترە کاتەوە یام نرخێکی کەمتر و ئەو جیاوازیانە چەند جناتەوەکەوەی کە شارەزابن و لە کۆمپانیای ئەسیە مۆبایلی ئایفۆنی 11 دوێنێ فرۆشراوە ئەم نرخە زیاترە بێ یا کەمترە بێ و جیاوازیەکان چەند و چۆن بەدنیای نرخەکان کەمتر دەبێت دادەبەزێت بە شێوەیەکی بەرچاویش بە ڕێژەی چەند $100 $200 کەمتر زیاتر ڕەنگە بێتە تۆتەلی بێتە خوارد $1100 $1100. زۆر باشە ئێمە دەچینە ناو کۆمپانیای سێ بزانین لە دوێنەوە چەندیان فرۆش و ئێستاژ ئایا خەڵکێک هەیە کە خواستی هێشتا لەسەر ئایفۆن بێت
بۆیە ڕاستەخۆ دەچینە لای پامێرمان بینەرانی عزیز لە ناو کۆمپانیای سێوە ڕامێر عوسمان پامێرمان لەگەڵەیە کاک ڕامێر سڵاوی خوا لێبێ دەگەر لێەوە دەست پێ بکەین لە دوێنێەوە تا ئێستا چەند ئایفۆنی 11 فرۆشراوە گەرزانیاری هەبێ و لە ئێستاژە کە ڕۆژی دووەمی خستنە بازاڕی ئایفۆنە هێشتا خواستی کڕیار هەیە بۆەوەی کە ئایفۆنی 11 بکڕێت؟ بەڵێ سڵاو لێبێت جەلال ئێمە ئێستا لە کۆمپانیای ئەسێن دیارە لە دوێنەوە خۆتان باسان کرد ڕاگەاندنی ئایفۆنی 11 بوو ئاتە خانەوادە تازەکەی کۆمپانیای ئەپڵکە سێ بەرهەمینەوەی ئایفۆنی ڕاگەیان لە دوێنێشەوە لە شاری سلێمانی دەستکراوە بە فرۆشتنی ئەم مۆبایلە من ئێستا کاک دیارم لەگەڵا لە کۆمپانیا سێ پرسیار زیاتر لەمەکەم کاک دیار سڵاو لێبێ لە دوێنەوە جمجۆڵی ئایفۆن چۆن بووە؟ سڵاو لێوێ بەڕێز بەخێر بن سەرەتا سڵاوتان لێبێت سەبارەت بە هاتنی نوێترین بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵ خۆشبەختانە کۆمپانیای ئەسێ بۆ جاری شەشەم بۆ ساڵی سێم لەسەر یەک توانی کە نوێترین بەرهەمەکانی ئەپڵ بە 6 کاتژمێر پێش بازارەکانی ئەمریکا بێنێتە کوردستان و لەوە لە شاری سلێمانی بە تایبەت پێشکەش بە کڕیاران و هەوادارانی بەرهەمەکانی ئەپڵ بکات. سپاس بەخۆ کە فرۆشێکی باش هەبووە و خەڵک زۆر لێ ڕازی وە تا ئێستا و هیچ فیدباکە بۆمان ناتوت هیچ کێشەیەکی نەبووە و فرۆشێکی باش هەبوو خەڵک بە عام لێ ڕازی. باشە ئەوەی کە وا دەکات خەڵک زیاتر ئەم بەرهەمە تازەی کۆمپانیا ئەپڵ بکرێت چییە؟ بۆ چی شتێکی سەرنجڕاکێشە کە وا دەکات خەڵک بەرهەمەکانی تر نەکرێت ئەمەیان بکرێت؟ لەم بەرهەمە نوێی ئەپڵدا سەبارەت بە کوالیتی شاشەی بە کامێرەی کوالیتی زۆر بەرز کراوەوە بەراورد بە مۆدلەکانی پێشووی ئەپڵ بۆ یەکەم جارە کە ئەپڵ سێ کامێرە لە ئامێرەکانی خۆیدا بەکار دەهێنێ کە کوالیتێکی زۆر بەرزی پێبەخشیوە. باشە لە دوێنێەوە جمجۆڵی فرۆشتنەکەی چۆن بووە مەسەلەن دوێنە خەڵک کە سەرەتا بۆ هێندرا هەرێمی کوردستانەوە قەڵەباڵکی هەبوو بە کڕین و یان فرۆشتن و مامەڵەی پێواکرا یان ئەمڕۆ چۆنە بازاڕەکەی؟ بەدڵنیاییەوە خەڵکێکی زۆر سەردانی کردووە کە ویستویانە ببن بە یەکەمین کەس یا خودۆ کەسانی کە لە ئەوڵەوانێ ئەبن بە خاوەنێ ئامرە و ئەیکڕن و ئەمڕۆژ بە عام خەڵک سەردانەکە نرخە برسێت و گۆڕانکاری لە نرخەکانی شو هەیە خەڵک لێ ڕازیە و سەردانەکەن و هەڵی کڕینێدن. خۆش بێ کاک دیار زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس جەلال ئەوەی کە هەیە لە ئێستاەوە لە دوێنێشە خەڵک زیاتر مەبەستی ئەوەیە جارە نرخی مۆبایلەکان تاقیب بکاتەوە چونکە هەنێ هەواڵ هەیە بەسەر گۆڕانکاری نرخی مۆبایلەکانە ینی هەر مۆبایلە کە دێ سەرەتا نرخێکی بەرزتری هەیە بەڵام دواتر نرخەکەی دادەبەزەوەکو لە میوانەکەش ئاماژەی بەوە کرد بۆیە خەڵک یعنی چاوەڕی بازارەکە بزانێت ئەگەر گۆڕانکاری بەسەرا بێت یعنی بە دڵنیاییەوە جمجۆڵی کڕین و فرۆشتنی ئەم مۆبایلەش زیاتر دەبێت. زۆر باشە سپاس بۆ پامێرمان ڕامێر عوسمان کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بوون. بینەرانی عزیز تەوەری سێمی بەرنامەکەمان زیادکردنی چەند کۆلێژ و بەشێکە بە زانکۆی هەڵەبجە بۆیە ڕاستەخۆ دەچینە هەڵەبجە و لەوێ میوانێکمان دەبێت لەسەر زیادکردنی ئەو بەشانەی کە کۆلێژی هەڵەبجە کردوێتەوە کە ویش بەڕێز ئاکۆ محەممەد سەرۆکی بەشی بازرگانی نێودەوڵەتیە لە زانکۆی هەڵەبجە کە بەشێکی تازەیە کراوەتەوە ماوەستا کۆسلاوی خوا لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین جگە لەو بەشەی ئێوە چەند بەشی دیکە بە زانکۆی هەڵەبجە زیاد کراوە. سەرەتا بە ناوی خوا بەیانی ئێوە و بینەران و بیسەرانی کەناڵەکەتان باش زۆر سپاسانەکەم. ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە ئەم ساڵ بۆ دەستپێکی ساڵی خوێندن 4 بەشی نوێ لە زانکۆمان نەکرێتەوە بە سیستەمی بۆلۆنیا پرۆسس ئەگەر بە شێوازێکی گشتی باسی زانکۆی هەڵەبجە بکەین زانکۆی هەڵەبجە لە 5 کۆلێژ پێک هاتووە و نزیکەی 15 بەشی هەیە. ئەم ساڵ بۆ ساڵی خوێندنی نوێ ئامادەی تایە نزیکی 700 خوێندکار وەربگرێت. تا چەند قوتابیانی سنوورەکە بۆ خوێندنی نوێی ئەم ساڵ دەتوانن سوودمەند بن لەو بەشە نوێیانەی کە لە زانکۆی هەڵەبجەدا کراونەتەوە و وەگەزانی لە چەند ڕۆژی ڕابردوودا زانکۆلاین و فۆرمی وەرگرتن لە زانکۆ پەیمانگەکان پڕ کراوەتەوە. ئایا ئەم بەشانە لە نێو ئەم فۆرمەدا و لە نێو ئەم سیستەمی زانکۆلایەندا جێکراوەتەوە تا قوتابیانی سنوورەکە و دانیشتوانی هەڵەبجە و هەورامان و شارە زور سوودمەندی ئەو بەشە نوێیانە بن؟ بە دڵنیاییەوە ئەگەر سەری سیستەمی زانکۆلاین و پارالل ئەواران بکەین ئەو بەشە نوێیانە ئاماژەی پێکرابوو بەڵام گرفتێکی بچووکمان هەبوو لە بەشی بازرگانی نێودەوڵەتیە کە لە وەزارەتەوە بە کۆدی 1 داخل کرابوو ئەبوو کۆدی 3 بێت
لەبەرەوەی خوێندکارانی زانستیش و وێژەیش و بازرگانیش بتوانن داخلی بکەن بەڵام بەداخەوە نەمانتوانی تا کۆتایی بڵین سیستەمی زانکۆلاین ئەو کۆدەیە بگۆڕین لەبەرەوە پەیوەندیشمان بە وەزارەتەوە کرد و سەرۆکی زانکۆ جێگیری سەرۆکی زانکۆش لە خەت بوون بۆ ئەوەی بتوانین گرفتەکە چارەسەر بکەین و خوێندکارانی وێژەیش بتوان تەقدیم بکەن بۆ ئەو بەشە بەڵام خۆشبەختانە بۆ بەشەکانی کە هەموو سیستەمەکان کارا بووە سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە بەڕێز سەرۆکی زانکۆ و بەڕێز بەڕێوەبەری گشتی تۆمارگای زانکۆ لیژنەیەکیان پێک هێناوە بە سەرپەرشتی ڕاستەخۆی سەرۆکی زانکۆ کە سەرپەرشی ئیشەکەی کردەوە و بەڕێز کاک فەرمان بەڕێوەبەری گشتی تۆمارگا بووە لە کەم و کورتی خوێندکارەکان و هەر هەڵە و کێشەیەکیان هەبووە پەیوەندیان پێوە کردوون سپاس بۆ خوا نزیکی زیاتر لە 400 خوێندکار توانراوە کێشەکانیان بۆ حەل بکرێت و هەر کێشە و کەم و کورتێکیان هەبێت چارەسەر بکرێت و ئەو خوێندکارانشی کە هەڵەیەک لە فۆرمەکانیان هەبوو بێت هەوڵ بدرێت بە هەموو شێوەیەک هاوکاریان کراوە بۆ نەک خوێندکارانی ناو هەڵەبجە بەڵکو بۆ خوێندکارانی دەرەوەی هەڵەبجە و سنووری پارێزگای هەڵەبجە. زۆر باشە ئەو بەشە نوێیانەی کە لە ئێستادا کراونەتەوە کامانن بۆ ئەوەی هەم قوتابیان و خەڵکی و بینەرانی ئاشنا بن و شارەزامن بەوەی کە کامانن ئەو بەشە نوێیانەی کە بۆ زانکۆی هەڵەبجە کراونەتەوە لەم نزیکانەدا لەم ماوەی پێشوودا. بەڵێ زانکۆی هەڵەبجە هەمیشە هەوڵی ئەوەی یاوەکە ناوەندێکی باشی ئەکادمی بێ لە ناوچەکەیە و بەردەوام هەوڵی فراوانکردنی بەشەکانی یاوە لەسەر ئاستی پێداویستی بازار و گرنگی بەشەکان لەسەر ئاستی حەزی خوێندکاران بۆ ئەم ساڵی خوێندن ئێمە هەوڵمان داوە 4 بەش لە زانکۆی هەڵەبجە کراوەتەوە بەشێکیان بەشی بازرگانی نێودەوڵەتیە ئەم بەشە بیرمان لەوە کردەوە کە لە ئێستاە پێویستە خوێندکار ڕاستەوخۆ پەیوەست نەبێ پەیوەندیدار نەبێ بە حکوومەتەوە کە خوێندنی تاواکرد بچێتە بەردەرگای حکوومەت وێ بیرمان لەوە کردەوە کە خوێندکار چۆن بتوانێت تەقدیمی ئیش بکات چۆن بتوانێت خوێندکارێکە لە ئەوروپا خوێندن تەواوەکات تەقدیمی ئیش بۆ وڵاتێکی کەکە ئەم بەشەش بە هەمان سیستەم دروست کراوە سیستەمی بۆلۆنیا پرۆسە زیاتر لە 132 وڵات ئەم سیستەمە بەکار ئەهێنرێت و خوێندن تایدا بە زمانی ئینگلیزی دەبێت خوێندکار کاتێک تەواو بێ شارەزای لە زمانی ئینگلیزی و شارەزای لە بازرگانی نێودەوڵەتیە دەبێت و شەهادەکەی شەهادەیەکی نێودەوڵەتی دەبێت دەتوانێت بخوێنێت و بەشی ڕاگەاندن کراوەتەوە لە زانکۆی هەڵەبجە کە سەر بە کۆلێژی زانستە مرۆڤایەتەکانە هەمووان دەزانن کە ڕاگەاندن و ڕاگەاندکاران کە پێویستن بۆ پێشخستنی وڵات و بۆ ئەولەوێتی کارەکان لە ڕووی ڕۆژنامەوانی و لە ڕووی کارکردنەوە ئەم بەشەشمان لە بەشی زانستە لەسەر کۆلێژی زانستە مرۆڤایەتەکان کراوەتەوە و بەشی باخچەی مناڵەمان کردوێتەوە لە کۆلێژی پەروەردەی شارە زوور کە ئەم بەشە دیسان بە سیستەمی پارالل خوێندن تایە و سەر بە قەزای شارە زوورە ئەو کۆلێژەمان کە ئەمساڵ خۆشبەختانە کرایەوە بۆ خزمەتی خوێندکاران و فێرخوازان لە قەزای شارە زوور و دەوروبەری کە هەردوو بەشی کوردی و باخچەی منداڵان لە خۆ دەگرێت و هەروەها ئەم ساڵ خۆشبەختانە کۆلێژی زانستە کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشەکان کرایەوە لە زانکۆی هەڵەبجە کە ئەم کۆلێژەش بە شێوەی سیستەمی پارالل خوێندکار وەردەگرێت و بە شێوازێکی نیو مۆدرن کارەکان دەکات و ئەو خوێندکارانی کە لەوێ دەخوێنن سیستەمی بۆلۆنیا پرۆسیس ئەفو ببوورە سیستەمی بۆلۆنیا پرۆسیس دەیانگرێتەوە و هەر 4 بەشەکە ئەتوانین بڵین لەم 4 بەشەیە خوێندن تایدا خوێندکار دەتوانێت تەقدیمی کا بە شێوازی خوێندنی ئاسایی و زانکۆلاین و بە شێوازی پارالەلیش دەتوانن خوێندکار تێیدا بخوێنن. زۆر باشە ماوەن ساکۆ لە ئێستادا بەشی بازرگانی نێودەوڵەتی کام لە قوتابیان یا دەرچوانی پۆلی 12 دەتوانن سوودمەندن لەم بەشەوە درێژە بە خوێندن بدەن بۆ مەبەستمەوەیە کە ئایا بەشی زانستیە یاخود وێژەیەکان دەتوانن بە چەند دەرەجەشەوە دەتوانن بێنە ناوەم بەشەوە و بۆ ئەم ساڵ کە ساڵی نوێی خوێندنە چەند قوتابی لە بەشی بازرگانی نێودەوڵەتی وەردەگیرێت. ئێمە بە دڵنیاییەوە هەوڵماندا لەگەڵ وەزارەت کە بەشی بازرگانی نێودەوڵەتی بڵین پیشەیش و وێژەیش بتوانن بۆ بەیانیان تەقدیمی بکەن لەبەرەوەی بە دڵنیاییەوە پێ دەڵێم ئەم بەشە ئەولەوێتێکی زۆر گرنگی هەیە بۆ داهاتووی ئەو خوێندکارێک کە تایە ئەخوێنن ئەم خوێندکارەوە لێ دەکات کە لە داهاتووە بیر لەوە بکاتەوە کە
خۆی بێتە بازرگانیان لە کۆمپانیایەکدا ئیشی بازرگانی کا زۆر بەسەرکەوتوی بە شێوازێکی نوێ بە شێوازێکی مۆدرن هاتوین ئەم بەشە تێکەڵمان کردو جوینمان کردووە کە وێژەیش و بڵین زانستیش لەخۆ بگرێت لە بەرەوەی بیرۆکە تەنها لە بیرۆکە لە کەسێکەوە دەرنەچێت لە کۆمەڵێک کەسەوە دەرچێت کە هەردوو لایەنەکەیان تێدا بێت بە دڵنیاییەوە ئێمە ئامانجمان لە وەرگرتنی خوێندکاران داوای 35 خوێندکارمان کردبوو و 5 خوێندکاریش بە شێوازێکی پارالل کە بتوانن لەم بەشا بە شێوازێکی بە شێوازی نوێ و بە شێوازی بۆڵونیا پرۆسس بخوێنن و ئەم بەشە بۆ خوێندنی بەیانیان ئەم ساڵ تاوەکو زانکۆلاین دادەخرێت بەداوای لەبوردنەوە بە خوێندکاران ڕاگەین ئێمە هەر لەسەر خەت بووین بۆ ئەوەی کە خوێندکارانی وێژەیش بتوانن تەقدیمی بکەن بەڵام لە زانکۆلاین هاتاوەکو ئێستا خوێندکارانی زانستی بۆیان هەیە تەقدیمیکەن بەڵام ئێمە بە شێوازی جیا لە ئێواراندا فۆرمان تەوزیع کردووە بە پەیوەندیکردن بە وەزارەتەوە کە بتوانین زانستیش و وێژەیش و بازرگانیش فۆرمەکانمان یاوە پێیان بۆ ئەو خوێندکارانش کە لە سەروب دەرەجەی 55یان هەبووە ئێمە فۆرمان تەوزیع کردووە دواتر ئەتوانین لەگەڵ وەزارەتە کتابێک بکەین و تەنسیقیان لەگەڵا بکەین لەبەرەوەی لە سنووری پارێزگای هەڵەبجە و دەوروبەریە زانکۆی تایبەت زانکۆی ئەهلی نییە ئەگەر بتوانین ئەو خوێندکارانشی کە حەزیان لە خوێندنەوە یانەوێت دیراسی بڵین تەکمیلی شەهادە بکەن و شادی بەرزتر بەدەست بهێنن هەوڵی ئەوە بدەن کە بتوانن بخوێنن ئەگەر کەمێکی دەرەجان نزمتر بێت ئێمە فۆرمەکانمان تەوزیع کردووە تاوەکو ئێستاش فۆرمی دراوە بە خوێندکاران تەنها مەبەست ئەوەیە کە قوتابی هەڵەبجە و دەوروبەری بێ یان بوون لە شار و شارەکانی تیش قوتابی وەرن و ئەو نمرەی کە دیاری کراوە بۆ هەر چوار بەشەکە کە قوتابی پێوەرەگیرێ بۆ خوێندنی ئەم ساڵ یا خوێندنی ساڵی ڕابردوو کە قوتابی تایە دەرچۆ پۆلی شەشی تاوا کردووە ئەو نمرەیە چەندە؟ بە دڵنیاییەوە یەکێک لەو پێوەرانە کە بەشی بازرگانی نێودەوڵەتی لەسەر ئەو ئەساسە کراوەتەوە من بە دڵنیاییەوە پێت ئەڵێم ئەمە هەوڵێکە بۆ ئەوی خوێندکار لە دووهۆک و زاخۆ هەولێرەوە بێن لەم بەشە بخوێنن من ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە ئێمە پلانمانە ئینشاءڵڵا بۆ ساڵی ئایندا ئێمە ئەم ساڵ سەرەتای ساڵە و هێشتا خوێندکارمان وەرنەگرتەوە بەڵام ئینشاءڵڵا لە ساڵی ئایندەیە کە خوێندکارمان وەرگرت و بە تەواوەتی کەوتینە کارکردن تایدا ئێمە ئەمانەیە سکۆلارشی بین بە خوێندکارانی دەرەوەش چونکە دیراسە لەم بەشەیە بە زمانی ئینگلیزیە خوێندکار بۆچی لە تەنها لە دەوروبەری هەڵەبجە و سلێمانی هەولێرا بێت با لە زاخۆت لە دۆکە خوێندکار حەزی بۆی هەبێت بۆ ئەم بەشە بێت ئامەنجمان ئەوەیە نەک خوێندکاری ناخۆ بەڵکو خوێندکاری دەرەوەی عێراقیش بێت لەم بەشەیە بخوێنێت هەڵەبجە بکەینە شارێکی فرەڕەگەز زانکۆی هەڵەبجە بێتە ناوەندێک کە خوێندکاری ئەوروپی زۆر ئاساییە ئێمە لە ڕووی بەشە ناوخۆییەوە بەشە ناوخۆیمان زۆر باشە ئەتوانین ینی ئیدامێ ئەوە بکەین کە خوێندکارێکی ئەوروپی بێت لە هەڵەبجەیە بخوێنێت و تەکمیلی دراسە تەکمیلی شەهادە بکات ئێمە سیستم بۆ سیستەمی بۆڵۆنیا پرۆسسمان هەڵبژاردەوە بۆ بەشەکان کە ئەم ساڵ ئەو چوار بەشە کراوەتەوە ئەم سیستەمە سیستەمێکی نێودەوڵەتیە کە لەگەڵ ئینتەرناشنالیزیشنی بڵین لەگەڵ جیهانگیری زانکۆکانە ئەگونجێت بە جیهانیکردنی زانکۆکان کە ئێمەش بەدڵنیایەوە لە چەند ساڵی ئایندەیە ئەمانەوێت هیچێک بین لەو زانکۆوانەی کە بتوانین لەو بە جیهانیکردنی زانکۆیانە لەگەڵ ئەوروپا و لەگەڵ وڵاتانی دیکەدا جوینمان هەبێت زۆر باشە لەبەرەوە ئەم ساڵ خۆشبەختانە بەشدار بووین لە تایگرێسا بەشدار بووین لە بەنێودەوڵەتیکردنی زانکۆکانە ئامانجمان ئەوەیەوە ببورە پاشان ئەو خوێندکارانی کە وەرئەگیرن لە بەشەکانی لای ئێمە ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت تەنها تەکمیلی شەهادەیەک نەکەن وەک خوێندکارانی پێشوو کە تەواو ئەبن بچنە بەردەرگای حکوومەت و داوای دامەزراندن بکەن ئەمانەیە خوێندکار بە ئایدیایکی نوێەوە تەخەڕوج پێ بکەین ئەمانەی لەسەر ئەو سیستەمە تەقلیدیە خوێندکار نەهێڵین ئەمانەیە خوێندکار کە لە خوێندنا بێت بیر لەوە بکاتەوە بە شتش شێوازێک بتوانێت باشترین نمرە بەدەست بهێنێت تاوەکو بتوانێت باشترین کۆمپانیا بەدەست بهێنێ بۆ کارکردن ئەمە گرنگجەکەیە کە ئێمە بتوانین ئایدیای خوێندکار بگۆڕین ئەمجار دیسانەوە تەنها بۆ ئەوە نەبێت کە شەهادەیەک بەدەست بهێنێ بەڵکو بۆ ئەوە بێت کە بتوانێت چۆن لە داهاتوە ببێتە خاوەنی کارێکی جوان ببێت لە کۆمپانیایەکی زۆر باشادا بمەزرێت چ کۆمپانیەکە ناوخۆی بێت کۆمپانیەکە دەرەشی بێت زۆر باشەوە ساکۆ ئەم بەشە لە زانکۆکانی سلێمانی و سەلاحەدین لە هەولێر و زانکۆکانی دوهۆک لە ئەهلی و لە حکوومیەکانە ئەم بەشە کراوەتەوە یا هەیە ئەم بەشانە ماوەستاکانتان چه جۆرە پسپۆڕیەکیان هەیە سبەینێکاوانە بە قوتابیەکان دەڵێنەوە وایە لە وەرگرتنی قوتابیە هیچ ئەولەویەتێک دراوە بەوەی کە کەسێک دانیشتوو یا خەڵکی هەڵەبجە بێت؟
خۆی لە سیستەمی زانکۆلاینا بۆ ئەولەوێتی ئەوەی کە بدرێت بە خوێنکار و بزانم 2 دەرەجە جیاوازی هەیە لەگەڵ خوێنکاری بڵین ناوەندی پارێزگاکە لەگەڵ خوێنکاری دەرەوە بەڵام وەکو ئەوەی کە بڵین کورسی تایبەت تەرخان بکرێن نەخێر ئەمە یەک وە خاڵی دووەم بۆ ئەوەی کە ئەو خوێنکارە ئایا چ مەرجێکی تیابێت لەوانێ لە بۆ وەرگرتنی لە بەشی بازرگانی نەدەوڵەتی مەرجی زمانی ئینگلیزی تۆزێک لە ڕووی زانکۆلاینەوە ئەوەی هەبێت چونکە ئێمە ئەو خوێنکارانە پێویستە زمانی ئینگلیزی باش بزانن چونکە لە ساڵی یەکەمە لەگەڵ ئێمە خوێنکار ئامادە ئەکەین ئێمە خوێنکار یەکسەر نانێرینە ساڵێکەوە یەکسەر بڵین دەرسە قورسەکانی بۆ ئامادە بکەین و بڵین لە تۆ ئەوێ بخوێنیت و لە بەرکەی خوێنکار لەوانە شارەزایکی نەبێت ساڵ یەکەم خوێنکار پریپێرەکەین ئامادەیەکەین ئەم خوێنکارە فێری بڵین هەر چوار بەشەکەی سپیکین لیستنین ڕایتین ڕدینی زمانی ئینگلیزی ئەکرێ لەگەڵ دەرسێکی تێرمینۆلۆژیا لەگەڵ کوردۆلۆژی کۆمپیوتەر و ئەمانەیە لەگەڵ ئینڤایرۆمنت ئەکتیڤیتی ئەوانە کۆمەڵێک شێوازی نوێ فێری ئەم خوێنکارە ئەکرێت بۆ ئەوەی ئامادە باشی تیابێت کە ساڵی دوم کوێ ساڵی ئەکادیمیەوە شتەکانی پێسەیر نەبێت بە شێوازێکی جوان فێری منهەجەکان بێت لە ئێستا ئەم بەشان جیاوازی سیستەمی بۆڵۆنیا پرۆسس جیاوازەکەی ئەوەیە کە تۆ خوێنکار وەرئەگری ڕاستە خۆ نانێریتە ساڵێکی ئەکادیمیەوە خوێنکار سەری لێ تێک بچێت ڕاستەخۆ فێری کۆمەڵێک شت نەبێت و ڕاستەخۆ بیخیتە ناو ئیشەکانەوە بەڵکو لێرە ئامادە ئەکرێت جوان هەڵا سەنگێنێت کۆمەڵشتی نوێی پێم نیشان ئەدرێت تاوەکو ئامادەی بکی بۆ ساڵی دۆم کە فول ئەکادمی وەرئەگرێت زۆر باشە بوو بڕەوان ساکۆ وەڵامم وەرنەگرت ئەم بەشە لە زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستان بەهلی و بە حکومیەوە بوونی هەیە و مامۆستاکانی ئەوانەی کەوانە دەڵێنەوە سبێنێ پسپۆڕیان لە چه بوارێکایە ببوورە ئەو وەڵامم بیر کرد بەدڵنیاییەوە ئێستا بەشی ئینتەرناشنال کۆمەرس هەیە لە زانکۆ سلێمانی بەڵام سیستەمەکە تایە جیاوازە بەدڵنیاییەوە پێت بڵێم سیستەمی ئێمە سیستەمی بۆلۆنیا پرۆسە ئەویش هەر پێڵن بەشی بازرگانی نێودەوڵەتی بەڵام لە ڕووی کوالیتی خوێندن و لە ڕووی منهەجەوە لە ڕووی دەرسەکانەوە بەدڵنیایە مۆدێڵەکانمان زۆر جیاوازەوە دەرسەکانمان زۆر جیاوازەوە سیستەمیشمان زۆر جیاوازە ئێمە ئەومە بەڵێ وا دیارە کێشەیەک لە گواستنەوەی پەیوەندی ڕاستەوخۆی میوانەکەمان لە شاری هەڵەبجەوە هەیە بەڵێ ئازام هەر بم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان چووکە کاتەکەمان تەواو بوو ویستمانەوە کۆتا وەڵامی بەڕێز مامۆستا کۆمحەممەد سەرۆکی بەشی بازرگانی نێودەوڵەتی بین لە زانکۆی هەڵەبجە ئەمڕۆ لە کاتژمێر 8 تا 11 بە درێژایی 3 سەعات توانیمان بەرنامەی پەیامی ڕۆژ درێژە پێ بدەین کە بەشی یەکەمی ڕووماڵی خوێندن و وەرزی نوێی خوێندن و کردنەوەی دەرگای قوتابخانەکان و بەڕووی فێرخوازان و فێرکاراندا تا بەیگەشتنەوەیەکی تر بە خوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.